ئەو کاتتان باش بەڕێزان خۆشحاڵین لە چالاکێکی تر لە چالاکیەکانی ئەکادیمیای مێگەمایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک دەزانن ئەکادیمیای مێگەمایند پلس لە سێ تەوەری سەرەکی کار دەکات کە پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاریە. پەروەردە بەمانایە گشتیەکەی هەم کاروبارەکانی وزارەتی خوێندنی باڵا و هەم وزارەتی پەروەردەش دەگرێتەوە، بە تایبەتی لە ڕووی وانەوتنەوە و تاقیکردنەوە و لایەنە تایبەتەکانی بە پەروەردە بە شێوێکی گشتی. هەر جارەی تەوەرێک و بابەتێکی گرنگ دەخینە بەرباس و کەسێکی گونجاو و دەدۆزینەوە بۆ ئەوەی سەرەتا قسەی لەسەر بکات، دوای ئەوە دەرگای گفتوگۆ و پرسیار و سەرنج و وەڵامەکانیش دەکەینەوە. وەک دەزانن چاڵەکیەکانی ئەکادیمیا هەمووی یەک تۆمار دەکرێت لە لای خۆمان، دوو لە پەیجەکانی ئەکادیمیا بە تایبەتی سۆشیەل میدیای فەیسبوک بە ڕاستەوخۆ دەگوازرێتەوە، بۆیە بەشداربووانی بەڕێز سێ بژاردەیان لەبەردەستە بۆ بەشداریکردن. ئەگەر لە فەیسبوک لەگەڵمانی دەتوانی لە ڕێی کۆمنتەوە پرسیارەکانت بکەیت، برادرانی ئێمە پرسیارەکان دەگوازنەوە. ئەگەر لەگەڵ زووم لەگەڵمان بەشداری دەتوانی بنووسین لە چات بۆکسەکە لە چاتەوە دەتوانی پرسیارەکان بکەیت. ئەگەر نا لە کۆتایی دوای ئەوەی پێشکەشکاری بابەتەکە قسەی خۆی دەکات، ئێمە دەرگای گفتوگۆ دەکەینەوە، دەستت بەرز دەکەیەوە بۆ ئەوەی قسەی لەسەر بکەیت. عادەتەن چاڵاکیەکەمان 90 خولەک دەخایەنێ، نیوەی کاتەکە بۆ ئەو کەسەیە کە بابەتەکە پێشکەش دەکا، دوای ئەوە دەرگای پرسیار و وەڵام لە کاتەکەی تر دەکەینەوە. ئەگەر پێشکەشکاری بەڕێزیش ویستی خۆی پرسیار لە ناوەندەکە وەربگرێ یان پرسیارێک ئاراستەی بەشدار بووکان کە هەندێک وەڵام وەربگرێ، ئەوە ئێمە ئازادی دەکەین لەوە. بە تایبەتی بابەتێکی کە ئەمڕۆ زۆر قسەی لەسەر دەکرێ بابەتی تاقیکردنەوەکانە بە شێوەیەکی گشتی و بە تایبەتتر بابەتی گۆڕینی شێوازی تاقیکردنەوەکان بۆ 100% هەڵبژاردن لە ساڵانی ڕابردوو کە ڕای جیای لەسرە، ڕاجیایی هەیە لەسەری، هەندێک پێی باشە، هەندێک پێی باش نییە، هەندێک ڕەنگە سەرنجی هەبێ لەسەری. بۆیە گوتمان لە ڕێی ئەکادیمیاوە بە ئەزمموی متەوازەی خۆمان و ئەو کەسانی کە بەشدارن لەگەڵمان پێمان باش بوو وێبینارێک ڕێک بخەین دەربارەی شێوازی تاقیکردنەوە بە هەڵبژاردن، هەروە وەکو هەڵسەنگاندنێکیش بوو. بۆیە کاتێک کە بیرمان لەوە کردەوە گوتمان کەسێکی پسپۆر بدۆزینەوە، ئەوە بوو مامۆستا شاسوار کەمال کە هەم پێشتریش ئاشناین و دەیناسین، هەمیش هاوپیشە و هاوکارێکی باش بووە. ماسترنامەکەی دەربارەی تاقیکردنەوە بوو، دەربارەی هەڵسەنگاندنێکی تاقیکردنەوەکانی وزارەتی پەروەردە بوو، بۆ خۆشی ماوەیەکی زۆر لەو بوارەکاری کردووە. پێمان باش بوو ئەو بابەتە پێشکەش بکە، دوای ڕەنگە ئێمەش هەندێک سەرنج و تێبینی خۆمان هەبێ لەگەڵ ئێوە هاوبەشی پێ بکەین لە ڕێی پرسیار و یان سەرنجەکان. خۆشحاڵشم کە دەبینم کەسانی زۆر پەیوەنددار لێرن، بە تایبەتی لای بەڕێزمان مامۆستا بورهان هەرگوشی کە ڕاوێژکاری جەنابی وەزیری پەروەردەیە. زۆر خۆشحاڵم کە توانی لەگەڵمان بێ، دوای ئەگەر ویستی قسەیەک بکە لە کۆتایی دەرفەتی ئەویش دەدەین بۆی بەشداری بکە. هەروە خۆشحاڵشم مامۆستا داراش لە سویدەوە لەگەڵمانە کە ئەویش ساڵانێکی زۆرە سەرکاری لەگەڵ پەروەردە و بابەتەکانی پەروەردە هەیە، ئەگەر حەزی کرد بەشداری بکە لەگەڵمان. بەڵام ئەوانی تریش ببرن ئەگەر ناوەکان هەموو نەهێنم، بەڵام ئەو دووەم بە تایبەت بەرچاو کرد لەوانەی کە ئێستا لەگەڵمانن. دوای ئەوەی کە وێبینارەکە تەواو بوو، لە ڕێی گروپەکان و لە ڕێ ئەوی مێڵانەی کە ئێوە نردوتانە لینکی تۆمارکراوی تەواوی ئەوەتان پێ دەدەین. هەروەها ڕوخسەتمان لە مامۆستا شاسواری وەرگرتووە کە سلایدەکانیش لەگەڵی دەنێرین بۆ ئەوی لەبەردەستان بێ، ئەگەر هاتوو بینێرن بۆ ئەو هاوپیشە و ئەو کەسانەی کە دەزانن سوودی لێ دەبینن و دەرفەتیان نەبووە لەگەڵمان بەشدار بن.
سەرەتا بە کورتی ناساندنێکی خێرای مامۆستا شاسوار کەمال مححموود مامۆستایە وەردەکارە و وەرجێڕێکی بەتواناشە ماستەری هەیە لە زمانی ئینگلیزی ئێستاش قوتابی دکتۆرایە هەر لە زمانی ئینگلیزی خاوەنی چەندین بابەت و نامیلکە و کتێب و لێکۆڵینەوە وەرجێڕانە لە زمانی ئینگلیزیەوە بۆ سەر زمانی شیرینی کوردی و لە زۆر گۆڤار و ڕۆژنامە و سایتەکانی کوردستانیش بابەتی بڵاو کردێتەوە من خۆشم دەیناسم کەسێکی زۆر جددیە لە کارکردن لە سیدەکەی نەنووسایە بەڵام ساڵانێکی زۆرش لەگەڵ کۆمپانیای ماکمیلان کاری کردووە وەکو نوێنەری عێراق و کوردستان کە بەڕاستی ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لەو کاتیشەوە هەروەها لە زۆر ساڵاتی تریش بەشدار بووە کە ڕەنگە خۆی پێی باش بوو تەنها ئەوەندە لە سیدەکەی بنووسێ بۆیە ڕێز لەوە دەگرین و هەر بۆەوەندە کۆتایی پێدەین مامۆستا شاسوار سپاس کە کاتی خۆت تەرخان کرد بۆی ئەو وێبینارە پێشکەش بکەین نەما ئەگەر جەنابەت کاتەکە لای من 96 دقەیە ئەگەر بتوانی لە ماوەی 45 دقەیەک ینی 45 تا 50 دقەیەک تەواوی کاتی زیاتر هەبێ بۆ بەشداربووان ئەوان سەرنج و تێبینی و پرسیارەکانیان بخەنەڕوو ئینشاءڵڵا کاک دۆجان هۆستی دەتوانی سکرینەکە شێر بکەیت پاشە ئینشاءڵڵا کاک دۆجان دەستکانت خۆش بێ زۆر سپاس بۆ ئەو پێشەکە جوانە ئەو بۆ ئەو ناساندنە زۆر سپاس بۆ ئەو کورتە دەربارەی ئەکادیمای مێگامایند پلس هەروەها بەڕاستی خۆشحاڵم کە ئەو چالاکیانە هەیە بە تایبەتی ئێستاش کە تەکنۆلۆژیا بۆتەوەی ئەوەی شتەکان لێک نزیک بێتەوە بتوانیت لە شوێنی جیاواز کۆبوونەوەی شەکانمان جێبەجێ بکەین ئیشاڵڵا ئەوە یەکەم چالاکیمانە لەگەڵیەوە بەڵام دوا چالاکی نابێت ئیشاڵڵا گەر ئێوە بە ئێمە ڕازی بن و دەرفە دەبێت ئیشاڵڵا بەردەوام دەبین لەگەڵتا هەروە سپاس بۆ میوانە بەڕێزەکان کە بەڕاستی کە ئەم شۆ لە کاتی خۆیان بە ئێمە بەخشی و هاتم بەشدار من لەو وێبینارە ئینشاءڵڵا سوودێکی لێبێ بۆ هەموو لایەک ڕاستەکەی من کە سکرینەکە ئێستا هاوبەش پێ دەکەم هەوڵەدەم شێوازی هەڵبژاردن ئیمتحانات لە ڕووی تیۆری و لە ڕووی ئەکادمی و چۆنە ناساندنێکی بۆ بکەم وە چەند هەنگاوی متواضعیشم داناوە کە چۆن ئەو شتە لە کوردستان جێبەجێ بکرێ دوای پێم خۆشە زۆربەی شتەکان بەڕاستی بە گفتوگۆ گەنگەشەی بکەین و مناقەشەی لەسەر بکەین چونکە بەڕاستی پێم وایە لەوانەیە بتوانین لە مناقەشەکە زیاتر بابەتەکە دەوڵەمەند بکەین چونکە زۆر شتی ئەکادمی و زۆر شتی ڕۆشنبیر و زۆر شتی کولتوری هەیە کە لە کۆنتێکستیشکە دروستکراوە پێویستمان بە سازان هەیە لە بۆ ئەوی بتوانین بۆ ژینگەی کوردستان بۆ ژینگەی کۆمەڵایەتی بۆ ژینگەی پەروەردەیی بیگونجێنین جامە ڕاستەکەی بابەتەکە خۆی چۆنە لە ڕووی تیۆریۆ باسی یەکەم و پاشانیش دەتوانین بە گفتوگۆ دەوڵەمەندی بکەین ئینشاءڵڵا هەرێستا ئەگەر دەنگەکەم باشە جەنابەت فەرموون کۆ هۆستی دەتوانێت شێر بکەیت زۆر باشە دەنگەکەم باشە کاک دۆ کێشەم زۆر باشە زۆر باشە ئێستا لاتان وازەها بەڵێ ئەگەر بکێ فڵ سکرین باشترە پێم خۆشا بێ بۆی بتوانم سێکەرە لەسەر بکەم ئۆکێ تەمان لە ناونیشانەکەی دیارە هەڵسەنگانێک بۆ شێوازی هەڵبژاردن لە تاقیکردنەوەکان بەڕاستی من محاول دەکەم بابەتەکەم یعنی سنووردارکەم چکا بابەتشی زۆر دەوڵەمەندە لەو شەشتەوەری خوارەوە کە هەیە سنوورداریەکەم یەکەم تاقیکردنەوەی شێوازی هەڵبژاردن چییە پێویستە عیلمێکمان بەو تاقیکردنەوەی هەبێت و هەروەها پێکهاتەکەی چییە ئەو بنەمانە چین کە پێویستە لە دانانی پرسیار بە شێوازی هەڵبژاردن بگیرێتە بەر و هەروەها لایەنە باشەکان و لایەنە خراپەکانی شێوازی هەڵبژاردن چین و پاشانیش چۆنێتی ئەو ئیمتحانە ئەنجام بدرێ لە هەرێمی کوردستان ڕاستی مەبەستی سەرچی من لەم مەوزوعی هەڵبژاردن و ئەوانە شێوازی هەڵبژاردن و ئیمتحانات بەڕاستی هاندەری سەرچی ئەوەیە کە من فترێکی زۆر لە بواری پرۆگرامەکان ئیشم کرد تەجروبێکی متواضعیم بۆ دروست بوو
یعنی گەشتمەوە قەناعەتی هەرچەندە وەزارەتە پەیوەندیدارەکانی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە و ئەو وەزارەتانەی کە پەیوەندیان بە پێشخستنی توانە مرۆییەکانەوەیە هەرچەندی بتوانن پرۆگرامەکان پێشخەن ڕاهێنانی مامۆستایان بکەن بینای قوتابخانەکان باش بکەن ئەگەر لەو سەرەوە کە چێکپۆینتەکەمان کە هەیە کە ئیمتحاناتەکەمان هەیە کە ئێمە چاکسازی لەوێ نەکەین تقریبان زۆربەی ئەو چاکسازانی پێشتر نەتیجەیەکی دڵخوازی نابێت کە ئێمە سوودی لێ ببینین لە ساڵانی ڕابردوو بەڕاستی وەزارەتی پەروەردە بەتایبەتی دوای کۆنفرانسی ساڵی 2007 یعنی گۆڕانکاری ڕیشەی لە پرۆگرامەکاندا کرد لە هەموو بابەتە تەمەن بە بابەتە کۆمەڵایەتەکان دەست پێ کرد و دواتری بەس بۆ زمانەکانی ئینگلیزی و عەرەبی و بابەتە زانستیەکان بە هەموو و ئێستاش بەردەوام هەتا گەشتوەتە بەها کۆمەڵایەتەکان و ئەو شتانێکی ئێستا هەیە هەموو ئەوانە بەڕاستی کە سەیری ناوڕۆکی پرۆگرامەکانێکی بەڕاستی گۆڕانکاریی ڕیشەی زۆر جوانە بەپێی ستانداردەکان ڕۆیشتووە تەمان کەم و کوڕیە لە تەطبیقەوە شتێکی زۆر تەبیعی یعنی ئێمە ئەوێ بە تەبیعی وەربین بەڵام کەم ینی لایەنێکی لاوەز کە لە پرۆسەکە دیارە لایەنی امتحانات هەرچەندە وەزارەتی پەروەردە بەپێی تاقەتی خۆی و بەپێی بودجێ بەردەست و بەپێی کانای خۆی هەندێک ئیشوکاری لە امتحانات کردووە بەڵام هاوتەریب نییە لەگەڵ پرۆگرامەکە هاوتەریب نییە لەگەڵ سیستەمەکە بۆیە زۆر جار بەریەکەوتن ڕووی داوە و زۆر جار ئەو نەتیجەی کە وەزارەت پەروەردە و پاشانی وەزارەتی خوێندنی باڵا مەبەستێتی لە پرۆگرامەکان و لە پرۆسەی خوێندن ئەو ئامانجە نایەتێتی بە بۆچوونی شخصی من بە بۆچوونی متەواضعی خۆم کە ئیشم لە پرۆگرامەکان کرد و هاوکات جوانی نزیکەی 20 ساڵە کە مامۆستام گەشتومەتە ئەو قەنەعەتم بۆ دروست بووە کە یەکێک لە خاڵەکانی گۆڕانکاری کە پێویستە بکرێ و پێویستە ئیشی جدی لەسەر بکرێ امتحاناتە ئەزمونەکان و هەڵسەنگاندن پێویستە تەبیعەتی امتحانات لەگەڵ تەبیعەتی پرۆگرامەکان وەکو یەک بێت تۆ ناکرێت پرۆگرامێک دەبێ شێوازێک بێ لەو لاوە شێوازێکی امتحانات دەبێت کە جیاواز بێت چکە امتحان و تاقیکردنەوە بەها ئەدا بە خوێندنی قوتابی ئەو قوتابی کە ئەخوێنێ ئەو خوێندکاری کە ئەخوێنێ چۆن بەهای خۆی بزانێ خۆتۆ پاری نادەیتێ دوای دەرس خوێندن شەهادەکە بەهاکێتی چۆن ئەو بڕوانامێ بەدەستێنێت لە ڕێگای امتحاناتەوە و لازمە ئەو امتحانە هاوتەریب بێ لەگەڵ ناوڕۆکی پرۆگرامەکان لەگەڵ سروشتی پرۆگرامەکان بۆ ئەوەی قوتابەکە بتوانێت هەموو پرۆگرامەکە هەزم بکات بۆ بەڕاستی منش حەزم کرد کە بەپێی توانە بتوانین ئەو کەلێنە ئەگەر بە شێوەیەکی کەمیش بێ پڕی بکەینەوە یاخود هەر هیچ نەبێ بوروژێنین بۆ ئەوی وەزاری پەروەردەی خوێندنی باڵا بە هاوکاری بتوانن ئەو کەلێنە ئیشی شتێدا بکەن لەگەڵ ئەو ڕێکخراوانش کە ئێستا لە کوردستانن لەگە هەروەها کۆمپانیاکان هەروەها دامەزراوەکانی تر بۆی هەنگاو بە هەنگاو بتوانین شتێ بکەین کە لە بواری امتحانات شتێکی بەرهەمدار دروستکەین و بۆ ئەوەی نەتیجەکەی بریتی بە لە دروستکردنی قوتابێکی سەرکەوتو خوێندکارێکی سەرکەوتو فێرخوازێکی سەرکەوتو کە بتوانێت خزمەت بە وڵاتی خۆی بکات بینە سەر مۆزوعی شێوازی هەڵبژاردن تەمان شێوازی هەڵبژاردن جۆرەکە لە جۆرەکانی تاقیکردنەوە ئەوەی کە لە پەروەردە ئیشی کرد بێ ئاگادارە چەندین جۆری تاقیکردنەوەمانەیە شێوازی هەڵبژاردن یەکێکە لەو شێوازەکانی تاقیکردنەوە کە بەکاردێ بۆ هەڵسانکاندنی فێربوونی قوتابی یاخود فێربوونی فێرخواز ئەوەی کە زۆر گرنگە بیزانین شێوازی هەڵبژاردن لە دوو بەشی زۆر سەرێکی پێکدێ بەش یەکەم کە داواکاریە کە بە ئینگلیز بێت پێستێم لەگەڵ چەند بژاردەیەک ئۆپشنەکان تۆ لە قەدێک تێ داواکارێک تێ لە دوای ئەویش تاواکاری ئەو قەدەت هەیە بە هەردووکیان شێوازەکە پێک دێنن هەردووکیان شێوازەکە تاوا دەکەن ناتوانین تەنها بژاردت بێ ناشتوانین تەنها قەدت هەبێ دەبێ هەردووکیانت هەبێ بۆ ئەوی شێوازی هەڵبژاردن بەکاربێنی لە ئەزمونەکان و دوای کە تۆ قەدەکەت هەیە کە داواکەت هەیە باشترە لە بژاردەکان 3 بۆ 5 بژاردەت هەبێ ئەوش بەپێی سروشتی بابەتەکە ئەتوانی دای بڵێ دای بنیت و نمرەی لەسەردا تاوان امتحانی هەڵبژاردن ڕاستە لە کوردستان تازەیە بەڵام مێژوێکی کۆنیە نزیکەی 108 ساڵ لەمەوە پێش ئەو تاقیکردنەوەی دروست بووە یعنی مێژوەکە دەگەڕێتەوە بۆ 1940 کە ئێستا ئێمە لە ساڵی 2022 یعنی 108 ساڵ تەمەنێتی ئامانجی سەرەکیش لەو دروستکردنی
ئیمتیحانی مالتیپل چۆیس شێوازی هەڵبژاردن بریتووە لەوەی کە ئەمریکا ڕێژەی چوون بۆ قوتابخانەکان بە شێوەیەکی بەرچاو لەو کاتە بەرز بووبەوە و هەروە ژمارەی زۆر کۆچبەر ڕوویان لە ئەمریکا کردبوو لەو کاتە و پێویستیان بە دەستێکی زۆری کار و دەرچوان هەبوو پێویستیان بۆ کە ڕێگاکی خێرا بدۆزنەوانێت کە هەم بتوانێت وا بکات دڵنیابن لە ئاستی فێربوونی کرێکار و فێرخواز و ئەو کەسانی کە تاویان کردووە هەمیش پرۆسەکە پرۆسێکی خێرا بێ بۆیە ئەو بڵین ئەوەی کە ئەم ئیشەی کردووە فرێدریک جیمس کەلی کە ئەو بۆ خۆی ماستەرنامەکەی ئەو کات یعنی ئەو دروستکراوی ئەو ئیمتحانە ئەو دروست کردووە پێش ئەو نەبووە پێش ئەو شێوازی تر لە ئیمتحانات بەکارهاتوون بەڵام ئەم کەسە کە لە بواری پەروەردە ئیشی کردووە ئەو کاتە ماستەرنامەکەی کە ئەو شتە نوێی کە دروست کرد بۆ پەروەردەی ئەمریکا و بۆ پەروەردەی جیهانی بریتیوە لە دروستکردنی شێوازی هەڵبژاردن بۆ ئیمتحاناتی قوتابی بۆ ئەوەی هەم هەرسەنگانی قوتابی بە شێوەیەکی خێرا بکرێت و ژمارەی زۆر بتوانن ئەنجامی بدەن و بۆ ئەوەی بتوانن کارگە و شوێنە ئەو شوێنانی کە پێویستیان بە خەڵکە بە زووترین کات خەڵکیان بەدەست بکەوێت یعنی ئامانجەکە هەم پەروەردەی بووە هەمیش ئابووری بووە و هەمیش پەیوەندی بە بازاڕەوە بۆ کە لەو کاتە سوودی هەبووە بۆ ئەمریکا پێکاتەی شێوازی هەڵبژاردن چییە؟ تامەنەوە ئەوی پێشەوە پێشەکێک بوو ناساندنێ بوو ئێستا دێنە سەر پێکاتەی تاقیکردنەوەی شێوازی هەڵبژاردن بەڕێزان حەزەکەم یەک شتێ زۆر باسیکەم هەموو شتێک ئێستا بۆتە زانست یعنی ئێمە ناتوانین هیچ شتێک بەبێ زانست بکەین ئێستا یعنی لەوانەیە سەردەمانێک بەبیری ئێمە نابڵێ بەبیری کەسانی پێشێمە لەوانێ شتێک هەر لە خۆکراوێ بە ئیجتیهادی شەخسی کراوێ بەس ئێستا ئەو شتە تەقریبەن بەتوان بڵێم نەما ببوورن ئێستا هەموو شتێک بۆتە زانست تەنانەت هاتوچۆکردن بۆتە زانست چێژلێنان بۆتە زانست سەردانیکردن بۆتە زانست تەنانەت پێشکەشکردنی بابەتێکی بۆتە زانست بۆیە شێوازی هەڵبژاردن ئەویش ئێستا بەشێکە لە زانستی ئەزمونەکە بۆیە ئەگەر بمانێت جێبەجێکن دەبێ بە شێوەیەکی زانستی جێبەجێ پێ کاتەکەشی وەک باسم کرد لە دوو بەشی سەرەکی پێک بێت واتە ئێمە ئەگەر وەکو مامۆستا وەکو پەروەردەکار وەکو فێرکارێک کاتێک دەمانەوە ئیمتحانێک ئەنجام بدەین بە شێوازی هەڵبژاردن دەبێ ئەومان لەبەر چاو بێ پێکاتەکەی بزان پێکاتەکەی کە یەکەم قەت واتە داواکاری لەگەڵ بژاردەکان بەبێ ئەم دوو شتانە تۆ ناتوانیت ئەگەر چەند هەڵبژاردنیش دەبێت ئەم دوانت نەبێت تۆ هەڵبژاردن شتێکی ترت هەیە هەر ناوچێ بێ ئەوە کێشەنە بەڵام تۆ دەبێت بەش یەکەم سیستێمت هەبێ کە بریتە لە بەشی دەستپێکردنی داواکاری تۆ ئەو داواکاری یاخود پرسیار لە فێرخوازەکەیت یاخود بە نووسینێکی ناتاو وەکو ئێمە بە خۆمان پێ دەڵێن بۆ شایەکە پڕ بکاتەوە تۆ لە بەشی قەت لە بەشی داواکاری گرفتێک موشکیلەیەک ناڕەحەتیەک پرسایەک بۆ قوتابی دادەنیت کە تەمان لە بەشی بژاردەکان وڵامەکەی ئەدۆزێتەوە ئەو گرفتە چی ئەو گرفتە لە پرۆگرامەکان خوێندووە ئەو گرفتە ئەو بابەتە خوێندوێتی لە ناو کلاس یاخود لە ئۆنلاین نیم ئەو بابەتی خوێندوێت تۆ بۆی دەکەی بە پرسیار لە بەشی قەت لە بەشی پرسیارکردن جا یاخود بە پرسیارکردن یاخود بە بۆشایی زەحمەتێکی بۆ دروستەکەی مشکلێکی بۆ دروستەکەی بۆ ئەوەی چێکی تێگەشتنی ئەو قوتابی بکەیت چۆن چێکی ئەەکەیت لە بژاردەکانە تۆ وەک باسمان کرد پێشتر 3 بۆ 5 بژاردەی دەیتێ دەبێت لەو بژاردانی یەک دانێ هەڕاست ناکرێت دوو دانێ ڕاست تەنها پێویستە یەک بژاردە ڕاست بێت بۆ ئەوەی تۆ دڵنیابی کە ئەو گرفتە دا بە قوتابیەکە ئەو قوتابیە توانێتی لە گرفتەکە تێبگات و پاشان وڵامی ڕاست هەڵبژێرێت ئەگەر زیاتر لە وڵامێکی ڕاستدا ئەو کاتە تۆ دەتوانین بڵێن ئاسانکاریت بۆ کردو بۆ قوتابەکە تەحەدای مێشکی ئەو قوتابە نەکرێت کە بەدای وڵامی ڕاستدا بکات بۆیە پێویستە لەو بژاردانە کە بۆ قوتابەکە دابین دەکرێت یاخود بۆ فێرخواز دابین دەکرێت پێویستە تەنها یەک وڵامی ڕاستی تێدابێت کەواتە پێکاتەی سەرەکی شێوازی هەڵبژاردن بریتە لە چی بریتە لە داواکاری کە گرفتێکی تێدا کە زەحمەتێکی تێدا کە مشکلێکی تێدا و لەگەڵ بژاردەکان کە لەوێ قوتابیەکە کلیلەکە و یاخود چارەسەرەکە دەدۆزێتەوە تەمانەوە ئاسان نیە ئەو ئەگەر قوتابێک خوێند بێتی دەتوانێت لە گرفتەکە تێبگا پاشانیش لە هەڵبژاردەکان بتوانێت کلیلەکان بدۆزێتەوە
ئێمە باسمان کروتمان بەگشتی دوو جۆر دەتوانین دوو جۆر بەکاربێنین بۆ شێوازی هەڵبژاردنمان. یەکەم لە داواکاری پرسیار لە قوتابی دەکەیت، یاخود بە بۆشایی دەهێنیتەوە دەبێت بۆشایەکە بکاتەوە. بۆ ئێستا لێرە ئێمە هەمانە ئەمە نمونەیەکە بە شێوازی پرسیارکردن. Who is the author of the Treasure Island؟ ئەمە پرسیارێکمان داوەت ئەوە پێ دەکوتە قەت، ئەوە قەدەکەیە، ئەوە داواکارێکە، ئەوە گرفتەکەی، ئەوە زەحمەتێکەکەی. پێویستە قوتابی لەو بژاردانی کە تۆ دەیدەیتێ وەڵامی ڕاست بدۆزێتەوە. بێگومانەوە پێشتر خوێندووێتی، پێشتر کۆششی کردووە، پێشتر و بابەتە بینراوە جا لە ڕێی مامۆستا بە یاخود لە ڕێی سەرچاو جۆرەکە. Who is the author of the Treasure Island؟ ئەوە ستێمەکەیە، ئەوە داواکارێک، ئەوە قەدەکەی. ئەوانێتر ABC ئەوانە وەڵامی هەڵن، یان دەوترێ دیستراکترز، ئەوانە سەر لێ تێکدەرن. دی وەڵامە ڕاستەکەی پێدەوترێت کلیل، واتە وەڵامی ڕاست. تۆ پێویستە یەک وەڵامی ڕاست بێت دەی بە قوتابێکە لەگەڵ چەند وەڵامێکی سەر لێ تێکدەر. ئەو وەڵامە سەر لێکتدەرانە لەگەڵ وەڵامە ڕاستەکە ئاستی تێگەشتنی قوتابێکە دایت. ئەگەر قوتابێکە بابەتێکی زەبط کرد بێ، بابەتەکەی تێگەشت بێ، دەتوانێت وەڵامی ڕاست هەڵبژێرێت. ئەگەر تێژ نەگەشت بێ، ئەو کاتە ناتوانێت وەڵامی ڕاست هەڵبژێرێت و ناتوانرێت ئاسی خۆی دیاری بکات. ئەمەش نمونەیەکی ترە بە شێوازی بۆشایی، بە شێوازی نووسینی ناتاوە. ینی بۆ نمونە Herbal Ancient Citadel Stands Out. تەمان ئەوە پرسیارمان نەکردو، ئێمە لێرە ئەو بۆشایمان داوە بە قوتابی بۆی خۆی تەواوی بکات. تەمان ئەو نمونە ئاسانە، هەموو کەسێک دەتوانێت کە بڵێن لێرە وەڵام ڕاستەکە هەڵبژێرێکە بڵێن ئەی سێنسە، ئەو پێ دەکرێت ئەو وەڵامی ڕاستە. ئەوانەی تر B C D ئەوان هەمووی وەڵامی هەڵن، بژاردەی هەڵن کە ئەوانە دەبنە هۆی سەر لێ تێکدانی قوتابی ئەگەر خوێندنەکەی نەکردبێت، ئەگەر بابەتەکەی زەبط نەکرد. تەمان ئێستا نمونەی ئاسانە، هەموو کەسێک دەتوانێت وەڵامی ڕاستەکە هەڵبژێرێت، بەڵام کاتێک دێتە سەر بابەتە جۆراوجۆرەکانی خوێندن و دەرسە زۆرەکانی خوێندن و چاپتەرە زۆرەکانی خوێندن و هەموو بابەتەکان، ئەو کاتە بۆ قوتابی ئاسان نابێت وەڵامی ڕاست هەڵبژێرێ، بەڵکو احتیمالە تووشی کێشەش بێت و احتیمالیشە وەڵامی ڕاست هەڵبژێرێت. بۆیە بە شێوەیەکی گشتی پێکاتەی ئیمتیحان پێکاتەی هەڵبژاردن بریتە لە قەدێک لەگەڵ بژاردەکان. پێویستە داواکاریەک دەبێت، گرفتێک دەبێت دەیدەی بە قوتابی، قوتابیش بەدوای وەڵامەکەی دادەگەڕێت لە بژاردەکان. ئەمە پێکاتەکەیت. ئێمە ئەگەر وەکو مامۆستا، وەکو پەروەردەکار ئەم پێکاتەیمان پەیڕەو نەکرد، ئەوە ئێمە شێوازی هەڵبژاردنمان پەیڕەو نەکردووە، ئەوە دەکرێت شتێکی کەمان پەیڕەو کرد بێت کە لەوانەیە لە دەرەوەی زانست. ئێستا دەچینە سەر تەوەری سەرین بابەتەکەمان کە بریتە لە بنەماکانی دانانی پرسیار بە شێوازی هەڵبژاردن. بەڕێزان نایشانەوە بەڕاستی بە تەجروبەی متەواضعم لە ئایشی پەروەردە و مامۆستایەتی و بینینی خەڵکی جۆراوجۆر، یعنی زۆر جار شتەکە زۆر بە بەسیتی سێری کراوە، یعنی کەسێک هاتۆ شتێکی نووسیە و ABCدێکی داناوە کە ئەنەما ئەوە بەڕاستی شێوازی هەڵبژاردنە تاوا مادام وەزارەت بڕیاری داوە نووسین نەبێ بە ABCدێک دابنین، ئەوە شێوازی هەڵبژاردنە وان نییە. دەبێ وەک باسم کرد ڕێک پێکاتەکەی پێڕۆکەی قەدەکەتە بێ لەو قەدەکە ئەینووسی جا پرسیاری یان نووسینی ناتەوە، تۆ وەکو مامۆستا پێویستە گرفتێکت هەبێ. ئەو قوتابیش لە بژاردەکان گەڕە بە دوای کلیلەکە، بەدوای وەڵام ڕاستەکە، چونکە ئامانجی تۆ ئەوەیە کە قوتابی وەڵامی ڕاست بدۆزێتەوە بۆ ئەو گرفتەی کە خۆت دادناوە. مەبەستەکە چییە؟ کە تۆ قوتابەکە ئەو گرفتەی زانی حەلی کرد کە ئەو گرفتەی چارەسەر کە معنای لە بابەتەکە تێگەیشتووە، بەڵام تۆ هەر لە خۆتۆ شتێک ویست و چەند بژاردێک بخەیتە بەردەم بەبێ ئەوەی تۆ وەکو مامۆستا بیر لەو بکەیتەوە گرفتێکەیە، زەحمەتێکەیە، قورساییەکەیە، ئەو تۆ لەو حاڵەتە بەپێی پرۆسە پەروەردەیەکە ناڕۆی بەڕێوە، احتیمالە بەپێی شتێک بێت کە لە دەروی پرۆسە پەروەردەیەک. بۆیە یەکەم شت پێویستە ئەو لە بنەمایەکان کە پەیڕۆی بکەین، یەکەم پێویستە یەک وەڵامی ڕاست لەناو بژاردەکان نەبێت بۆ هەڵبژاردن. یعنی ئێمە باسی ئاسی قوتابی دەکەین کە بڵێین منداڵ و هەرزەکار و ئەوانە پێش دەگەنە زانکۆ، دەبێت حسابی توانای عەقڵی و توانای جەستەیی و توانای بیرکردنەوە ئەو شتانەیە بکەین، بۆ لە هەمان کاتێکدا هەموو ئەو پاڵنەرە کۆمەڵاتیانی لە وڵاتێ دەبێ ئەوانەمان لەبەر چاو بێ. بۆیە باشترە تەمان کە لە قەدەکە کە گرفتەکە دانا باشترە یەک بژاردە ڕاست بێت
لەو بژاردانە کە دایدەنێت لە ABCD تەنها یەکێکیان ڕاست بێت محاڵکن دوو بکەوینەوە لە دانانی دوو وەڵامی ڕاست یاخود سێ وەڵام ڕاست پێما بێ و کاتە تۆ پەیڕەوی لە شازی هەڵبژاردن ناکەی پەیڕەوی لە شتێکتر دەکەی پێکاتەی دووەم هەروەها دەبێت وەڵامە هەڵەکان لە ناو بژاردەکاندا بوونیان هەبێت نابێت تۆ وەڵامی ڕاستە بەڵام وەڵامی هەڵەت نەبێت دەبێت چۆن یەک وەڵامی ڕاستەیە وەڵام هەڵەکانیش بوونیان هەبێت چونکە وەڵامە هەڵەکان سەر لێ تێک دەرن لەو کاتە ئاسی قوتابیداری دەکرێت ئاخۆ بابەتەکەی زانی و یاخود نەیزانی لە ڕێگای وەڵامە هەڵەکانەوە سێم نابێت وەڵامی هەڵەی نەگونجاو و نابەجێ لە ناو بژاردەکاندا هەبێت بەتابێت لە زمانی کوردی مامۆستانی بەڕێز بۆ نمونە مەسەلەن من کاتی خۆی نمونەیەکم بەرچاوکە زۆر بەلامەوە سیر بوو نمونەکە لەسەر قازی محەممەد بوو بۆ نمونە سەرۆکی کۆماری کوردستان قازی محەممەد بۆ شایی درا مەسەلەن ئەلف سێدارە چواردارە دوودارە ئەو سێدارەیە لەگەڵ چواردارە یاخود دوودارە ئەو وشەی سێ لەوێ بە معنای ژمارە نایەت تۆ بنووسی سێدارە چواردارە یعنی تۆ لێرە کە نووسیتە سێدارە دوودارە یاخود چواردارە ئەو تۆ وەڵامێکی هەڵی نەگونجاوتدان یاخود یەکێک لە وەڵامانی تر کە من بینی و بۆ نمونە نووسرا بوو لەو پرسیارشتانێکە هەبوو پێغەمبەری ئیسلام درودی و خای لەسەر بێت بۆ شایی بوو لەسەر دینی ئیسلام مەسەلەن سوور بوو شین بوو کەسک بوو مەسەلەن لێرە کە تۆ دەڵی پێغەمبەری ئیسلام درود و خای لەسەر بێت سوور بوو لەسەر بڵاوکردنەوەی ئاهلی ئیسلام تۆ لێرە مەبەست لە ڕەنگی سوور نییە تۆ لێرە مەبەست لە بەردەوامیەتی لە ئیشە تۆ ناتوانانی لێرە بەرامبەر سوور ئەسەن ئەو هەر جارە و قەدار خۆی غەڵەتە ئەگەر لێ بکۆڕینەوە گریمانەکە قەدەکەش غەڵەت نەبێت ئەگەر گرفتەکەش غەڵەت نەبێت تۆ ناتوانێت لێ وشەی سوور و سەوز و شین دابنێت ئەوە ڕاستە وەڵامەکە هەڵێ بەڵام وەڵامی هەڵی نەگونجاوە پێویستە ئەو وەڵامانی کە تۆ دایدەنیت یعنی گرفتەکە و لەگەڵ بژاردەکان تاوکەری یەکتری بن و لە هەمان کاتیشدا معقول بن خاڵی چوارەم هەموو بورگەکان دەبێت بەقەد یەکتری بژاردانە بێت ینی ناکرێت تۆ بژاردێکت خاڵێکت AB بێ خاڵێک ABC خاڵێککە ABCD تۆ دەبێت هەمووی بژاردەکان بەقەدەر یەکتری بن ئەگەر AUB بێ هەمووی AUB بێ ئەگەر ABC بێ هەمووی ABC بێ ئەگەر ABCD بێ هەمووی ACD نابێت تۆ احتیمالەتەکان کەم بکەیتەوە بۆ قوتابی دەبێت لە کاتی ئەنجامدانی ئیمتیحان هەموو بژاردەکان هەموو داواکارەکان بەقەدەر یەکتری وەڵامی ڕاست لەگەڵ وەڵامە هەڵەکە خاڵی پێنجەم کەمە زۆر تاکیدی لێ دەکەمەوە دەبێت سیستێم و وەڵامی ڕاست لە ڕووی زمانوانی و ڕێنووسەوە دروست من و دوای ئەوەی لێک دەدرێت یعنی تۆ وەکو مامۆستا کە پرسیارەکە دادنیت دەبێ کە قەد و بژاردەکە لە یەک دەدرێت وەڵامێکی ڕاست و دروست لە ڕووی زمانوانی و واتاو دروست بدا بەدەستەوە ناکرێت یعنی حاڵە بن لە ڕێ ڕێنووسەوە ناکرێت لە ڕووی زمانەوە حاڵە بن دەبێت تاوکەر یەکترم هەردووکان بێکەوە مانای ئەو گرفتە تاوا بکەن مانای ئەو زانیاری تاوا بکەن کە تۆ داوتەتە تابیەکە و خاڵی شەشەم کە زۆر پێویستە پەیڕەوی بکرێت خاڵبەندی زۆر گرنگە لەکوێ فاریزە هەیە دەبێت فاریزە دابدرێت لەکوێ پێویستمان بە دوو نقطەیە دەبێت دوو نقطە دابدرێت لەکوێ پێویستمان بە نقطەی تەواو نقطەی تەواو دابدرێت چونکە ئێمە پیتەکان خاص پیتی سەرتامانێ پیتی ناوشەمانێ پیتی کۆتاییمانێ دەبێت هەموو ئەوانە پەیڕەوی بکەیت لە کاتی ڕێنووس چونکە هەموو ئەوانە هاوکارین بۆ تێگەشتن لە گرفتەکەەوە لە هەمان کاتە هاوکارن بۆ دۆزنی وەڵامی ڕاست یعنی بەڕاستی من نایشارمەوە تەنانەت ئێستا زۆربەی جارکە ئەو کتێبشتانە دەیکەم و دەیخوێنمەوە کوردستان بەداخەوە بێ هەڵەنی بێ هەڵەی ڕێنووس و خاڵبەندین و بەڵام ناکرێت لە پرسیاری پەروەردەیی بەڕاستی هەتا بکرێت دەبێت خاڵبەندی ڕەچاو بکرێت نمونونەکانیش زۆرن ئێستا ئێمە هەر لە ئینگلیزی بۆ ناگەر یەک بکەین بە ئای معناکیت لەوانێت زۆر فەرقا بۆ ئێستا هەر وشەی وایفای کە کۆتایی بە ئای هاتووە بیکە بە ئی معناکی زۆری فەرق یاخود لە شوێنێک یەک بۆ شتێک زیاد کە معناکی زۆر فەرق بۆیە کە تۆ پەیڕەویت لە خاڵبەندی و ئەو شتانە نەکرد دەبێتە هۆی سەرلێشانی قوتابێکە تۆ لەو حاڵتە نازانی ئاخۆ قوتابەکە تێنەگەشتووە بەهۆی ئەوەیە کە شتەکە نازانی یاخود بەهۆی هەڵەکە لە پرسیارەکەیە زۆر جارکە هەڵە لە پرسیار دروست بە قوتابەکە ناتوانێت وەڵامی ڕاست بشێت لەو حاڵەتە ئاستی ڕاستەقینی قوتابەکە دەرناکرێت ئێمەش نامانێت گرفتە دروست بێ ئێمە دەمان ئاستی ڕاستەقینی قوتابی بزانێ بەڕاستی لە پرۆسەی فێربووندا
و خاڵی حوتەم پێویستە لە یەک دائیمە کێمە پرسیار ئەەکەین یەک مشکلە بدەین بە قوتابی بۆ ئەو وەڵامی ڕاست هەڵبژێت ناتوانین لەناو یەک قەت دوو گرفت بدەین بە قوتابی چکاکە دوو گرفتماندایە لەو کاتە احتیمال پێویست بە دوو وەڵام بێت تۆش ناتوانانی هەشت بژاردە لەوانێ دابنێ یاخود قورس بێ هەشت بژاردە دابنێ بۆ ئیشکالات بۆ خۆت و بۆ قوتابەکە دروست دەکەی بۆیە هەمیشە باشترە لە قەت یەک گرفتە بێ بۆ ئەوی قوتابی بەدوای یەک وەڵامی ڕاستدا بگەڕێت حاڵی هەشتم لە بنەماکان دانانی پرسیار بە شێوازی هەڵبژاردن پێویستە وشە و دەسەڵاتێکی پێویست بەکار بهێنرێت بە مەبەستی ئاسانکردنی تێکچوونی قوتابیان ئەمە زۆر گرنگە بەڕاستی وشەی گونجاو زمانی گونجاو کەلیماتی گونجاو بەکاربهێنرێت کە قوتابەکە لێ تێک بێت نەک شتێک بێت کە تەنها نخبە لێ تێک بێت یاخود تەنها مامۆستا لێ تێک بێت چونکە ئێمە دەبێت بزانین ئێمە خۆمان ئیمتیحان ناکەین قوتابی ئیمتیحان دەکەین وزایە پێویستیشە ئەو وشە و دەستەواژانە بەکاربهێنرێت کە لە پرۆگرامەکان بەکار هاتوون و لەلایەن وەزارەتی پەیوەندیدارەوە گیراونەتە بەر پێویستە هەنێ قوتابی بدرێت قوتابی بیر بکاتەوانێ ئەوە زۆر گرنگە و خاڵی دێن هاوکات دێ پرسیارەکان لەگەڵ ئاسی قوتابیاندا بگونجێت یعنی ناکرێت یعنی دەکرێت یعنی دەبێت بنەڕەتی فەرقێ بێ پۆلی شەشی بنەڕەتیەکە هەبێ فەرقێ بێ کە پۆلی 9 فەرقێ بێ پۆلی 12 فەرقێ یعنی ناکرێت تۆ شتێکی بەرجەستە بکێ بە شتێکی نابەرجەستە دەبێت توانێت عەقڵی قوتابەکان لەبەر چاو بگیرەوە زۆر گرنگە درێژ و کورتی بژاردەکان پێویستە وەکو یەک بن یاخود نزیک بن لە یەکتریەوە ناکرێت مەسەلەن تۆ قەدێک نووسیوە 3 دێڕە 4 دێڕە یەک بژاردە هەڵبژێرێ بەڵام دوای ئەو قەدێک نووسیوە نیو دێڕە ئەوە نەوعەمە نەهاوسەنگی دروست دەبێت احتیمالە هەڵە تێگەشتنیش دروست بێت لە لای قوتابێکەوە خاڵی سێزەم کە زۆر گرنگە نابێت وەڵام هیچ بڕگێک لە بڕگەکانی تردا هەبێت زۆر جار قوتابی تۆزە زیرەک و یاخود کوڵەی وریایە لەوانێ وەڵامێک لە وەڵامەکان لە خاڵەکانی دواتردا هەبێت بۆیە دەبێت مامۆستا زۆر بێ کاتێک پرسیار دادەنێ خۆی پرسیاری لە شتێک نەکرد بێ بە ناڕاستەو خۆی لە شوێنیش کە بۆ خۆی وەڵامی دابێتەوە ئەو زۆر لەو حاڵتانی قوتابەکە کە سعی کرد بۆ سعی نەکرد بێ یاخود کۆششی کرد بێ ئاسی قوتابەکە دیار نییە بۆیە لەبەر ئەوە دەبێت زۆر وریابین لەو شتانە خاڵی کۆتایی بەنسبەت بنەماکانی دانانی پرسیار پێویستە باشترە خۆ بە دوور بگرین لە وەڵامی کە هەمویان ڕاستی ناخۆت هەمویان هەڵن ئەو تۆزە ئیشکالات دروست دەکات من قەت پێشنیاریەوە ناکەم ینی تۆ 4 وەڵامت داوە بە قوتابی ئیشکالە دروستکەی بڵێ هەموو وەڵامەکانی سەرەوە ڕاستی یاخود هەموو وەڵامەکانی سەرەوە هەڵن باشترە تەنها یەک وەڵامی ڕاست بێت و 3 وەڵامی هەڵە هەبێت ئاسانترە قەلەقی و شڵەژاوی دروست ناکات لای قوتابی چکار لە بیرمان نەچێ ئاسی دەروونی قوتابی زۆر گرنگە لە کاتی ئیمتیحانە ئەو تا ئێستا باسکردن بوو لە ئیمتیحانی شێوازی ئیمتیحانی هەڵبژاردن لە پێکاتەکەی و لە بنەماکانی ئێستا دێنە سەر لایەنە باشەکانی تەوان وەکو هەر شتێکی کە لایەنی باشە و خراپەی هەیە لایەنە باشەکانی بریتیە لە یەکەم بەڕێوەبردننی ئەم جۆرە تاقیکردنی ئاسانە ئەنی بۆ نمونە دەتوانانی ژمارەی زۆری قوتابیان لە هەمان ژینگە و هەمان شوێن و هەمان کادا تاقیکردنەوە ئەنجام بدەن وابزانام نمونەشمان زۆرە ئێستا ئێمە لە کوردستان ساڵانە پۆلی 9 و 12 ژمارەیەکی زۆرمانەیە بۆ نزیکی 100 هەزار قوتابێکمانەیە پۆلی 12 هەمویان لێک ڕۆژداویەک ئیمتیحان ئەکەن یعنی ئەوە ئەگە بێ سەرڕاستی 100 هەزار قوتابی زۆرە بەڵام لێک ڕۆژ هەمووی لە خلالی 3 ساعت یاخود 2 ساعت و نیم هەموو ئەو قوتابیانە ئیمتیحانی خۆشیان دەکەن و طبعاً هەرێکەوە لە شوێنی جیاواز و لەو ڕۆژدا ئیمتیحانە تەواو بێت بۆیە پرۆسەکە پرۆسێکی ئاسانە و ئامانجەکەش لەوەی ئەوەیە کە بۆ توانی ژمارێکی زۆر بە خێرایی ئیمتیحان بکرێن و هەڵسەنگاندنیان بۆ بکرێت خاڵی دوم نمرەدانان و پشکنینی پەڕاوی وەڵامی قوتابیان بابەتی دەبێت و هیچ جۆرە بۆچوونێکی شەخصی کاریگەری لەسەر نمرەدانان نابێت ئێمە زۆر جار مامۆستابووین ناشارینەوە زۆر جار شتە بووە بەهۆی ماندووبوونەوە یاخود بەهۆی تێگەشتنی خۆمان بۆ بابەتێک احتیمال ئەگەر شتەکە نووسینی مەقالی وایە یاخود بەوەی هەڵی ڕێنووسەوە دەرەجەی کەم درابێت بە قوتابی بەڵام لا هەڵبژاردن ئەو شتە نییە وەڵامەکە یا ڕاستێ هەڵەیە بۆ یەگە وەڵامەکە ڕاست بوو دەرەجەی تاوا دێنێت وەگە هەڵە بوو دەرەجەی هیچ دەرەجەیەک نانێت بۆیە شتەکە زۆر ئۆبجێکتیڤە زۆر بابەتێ هیچ مەجالی شخصی تێدانێت کە مامۆستا لە خۆوە دەرەجە بشکێنێت لە هەمان کادا دەفتەر سەحکردن و نمرەدانانیش هەر سەرێک دەبێت لەبەرەوەی خوێندنەوەی زۆری پێویست نییە تقریباً
مامۆستا وای لێ دێ خاڵ لە دوای ئەگە ژمارەکە زۆر بێت لە دوای دەفتەرە هەی 15 تقریبان زۆربەی وڵامەکان لەبەر دەکا ABC دیەکە یەکسەر دەتوانێت سەحی لێ بدات و پرۆسەکە بە زووی تەواو بێت. خاڵی چوارم لەلایەنە باشەکانی دەتوانرێت ئەم شێوازە بۆ زۆر بابەت و زۆر جیاواز بەکاربێنرێت، یعنی هەم بۆ علومی ئینسانی هەموو خۆت بۆ علومی مجەڕەد بەکاربێنرێت، هەروەها بۆ زۆر بابەتیش بەکاربێنرێت. بۆ مثال لە کوردستان تەنها بابەتە مرۆیەکان و یاخود بابەتە زمانەوانەکانی بابەتە عیلمیەکانیش هەموو بەتابەتی لە پۆلین و لە پۆلی 12 هەموویان بە شێوازی هەڵبژاردن. بۆ ئەوە یەکێکە لەلایەنە باشەکان چونکە زۆر جار هەندێک شێوازی امتحاناتمانێ گونجاو نییە ناتوانین لەگەڵ هەموو بابەتێک وەکاربێت. ئەو خاڵی پێنجم لەلایەنە باشەکانی ئەم جۆرە تاقیکردنەوە جێی بڕوایە، یعنی مەسەڵەن ئەگەر قوتابێک دەرەجەی خۆی نابێ و تێگەشت بێ ئەنی ئەوە جێی بڕوایە دەرەجەی خۆیەتی باسمان کردمان مەجای دەرەجی شخصی تێدانێک کە مامۆستادای بنێ و هەروەها پەیوەندیدارش بە بابەتی مەبەستەوە، یعنی ئەو شخصە دەرەجەکەی پەیوەندیدارە بۆ ناوەڕۆکەوە، یعنی ئەو دەرەجە لێو ناوەڕۆکە هێناوە. ئەمەش دەبێتە هۆی دروستکردنی متمانە بە ئەنجامەکان، یعنی مەسەڵەن کەسێک ئەگەر هەفتای لە بابەتێکە نابێت ئەگەر 80 لە بابەتێکە نابێت معناوە ئەو هەفتایە ئاستی خۆیەتی لەو بابەتە نەک لە خۆی گشتی شتەکە، یعنی هەفتاکە جێی متمانە. خاڵی شەشەم لەلایەنە باشەکانی ئەو زۆر جار پێویست ناکە قوتابی زۆر بەقوڵی بخوێنێت، ئەگەر معلوماتێکی کەمی هەبێ و بە خۆش بیرکردنەوەی هەبێ دەتوانێت وەڵامێکی ڕاست هەڵبژێرێ. بۆیە هەندێک شارەزای کەم پێویستە لەلایەن قوتابیە کە وەڵامەکە هەڵبژێرێت. لایەنە خراپەکانی ئەم شێوازە یەکەم دانانی ئەم شێوازە زۆر قورسە بۆ مامۆستا، ئەوەندە ئاسان نییە، یعنی زۆر جار خازەکە بابەتەکە دووبارە بۆوە زۆر زەحمەتە بۆ مامۆستا گرفت بدۆزێتەوانێ و بژاردەی بۆ دروستکە. بۆیە دانانی پرسیار بە شێواز دەربژاردن بەڕاستی زەحمەتە و دەبێ مامۆستاکە شارەزا بێت لە بابەتی پەیوەندیدار، یعنی بۆ نوێسا زۆربەی و مامۆستانە زۆر جار ئەیکەن بە هەڵا لە کاتی امتحاناتی وزاری کە ئەچی لە پرسیارەکە کۆڵیتەوە پرسیارێکی چ کێشەیەکی نییە، بەڵام ئەوان چونکە احتیمادیان لە سەمەرجەمەیە بۆیە مشکلەکە دروست دەکەن و لە سۆشیال میدیای کەمە مشکلە ئەگەنە لە ئەسڵ مۆزوع لە ناو مەنهجەکە بەبێ کەم و کوڕی هەیە، بەڵام ئەو شەخسەی کە قسە لەسەر مۆزوعەکە شارەزانێ لە بابەتی پەیوەندیدار احتیمال هەندێک شتی فرامۆش بێ، بۆیە کە شتێک دەبینێ لە دەروی ئەو مۆزوعەیە وا ئەزانێ شتێکی خارجە لە ئەساسیشا خارجی نییە، بەڵکو شتەکە موجودە و بەڵام ئەو شارەزایی نیە. خاڵی دووەم دانانی بڕگە و پرسیار و بژاردەکان کاتماندووبوونی دەوێت، تۆ دەبێت حسابیەوەکەی هەموو جارە گرفتێک دەبێت بۆ هەموو گرفتەکان وەڵامێکی ڕاست و چەند وەڵامێکی هەڵەدەت، بۆیە ئاسان نییە و دەبێت ئەوانە هەموو لە ڕووی زمان و ڕێنووس و نووسین و خاڵبەندیەوە ڕێک بخرێت و لەگەڵ ئاس و کتابانیش گونجاو بێت. ئێستا کە لە ڕووی تیۆریەوە باز دەکەی وایە بەس بەڕاستی وانە کاتێک کە لای دەنێ زۆر وەختت دەوێت و زۆر شارەزایش پێویستە. خاڵی سێم ئەگەر بڕگە بژاردەکان بە وریاوە دانەنرێن لەوان لێ ببنەوەی دروستکردنی بەدحاڵی بوون لە لای قوتابیان و لە ئەنجامدا نازانرێت کەەوە قوتابیان بەهۆی نەزانیەوە یاخود بەهۆی بەدحاڵی بوونەوە وەڵامی ڕاستیان دەست نەکەن. باسم کرد لەو دوو نمونەی لە قازی محەممەد لە 3 دارە درا لە 2 دارە درا لە 4 دارە درا، تۆ لەو حاڵەتە تۆ بەدحاڵی بوون دروست کردووە، ئەگە قوتابێک وەڵامەکە نەزانێ ئایا بەهۆی بەدحاڵی بوونەوە یاخود بەهۆی هەڵی خۆتە بۆکو مامۆستاکەی شەکەن. خاڵی پێنجەم خاڵی چوارەم لەلایەنە خراپەکانی هەڵسەنگاندن شارەزایەکی نووسین و بریکردنەوەی ڕخنەگرانە و خەیاڵ و ئاخاوتنی قوتابیان سنووردارە و ناتوانرێت بە باشی هەڵبسەنگێنرێت، یعنی بەتابەتی بۆ بابەتانی کە پێویستمان بە خەیاڵی قوتابی، بە نووسینی قوتابی، بە بیرکردنەوەی ڕخنەگرانی قوتابی هەیە بە یاخود بە ئەرگومنتی قوتابی هەیە لەم شێوازە ناتوانین پێیڕێ بکەین چونکە تۆ چەند بژاردێکی داوە بە قوتابی ئەو بەس سەحی لێ دەدا، بۆیە مەجالیشی ئەو تۆ تێدانێت کە قوتابی ئاستی خۆی لە ڕووی بیرکردنەوە و ڕخنەگرانە و یاخود نووسینی زۆر پەرە پێ بدات. خاڵی پێنجەم زۆر جار خەمڵاندن ڕۆڵی هەیە، زۆر جار تەلەبەکە تەنها یعنی شتەکە دەخەمڵێنێ و بۆ شتەکە دەڕوات لە ئەسڵی مۆزوعەکە شتێی نەگەشتووە، بۆیە زۆر جار هەندێک جار قوتابی بە هەڵە شتی داناوە ڕاست دەرچووە، مەسەڵەن قوتابی هەبووە تەنها سەحی لە ئەیەکانداوە یاخود بەس لە بیەکان یاخود بەس لە سیەکان کە وەرەقەکەی بۆ گەڕاوەتەوە بە حوکمی ئەوەی بابەتەکان تێکەڵاو بوون، یعنی خەمڵاندنی خۆی بە هەندێک دەرەجەشی هێناوە، لەوانەیە ئەگەر
ئەو هەڵبژاردنە نەبوایە، ئەو خەمڵانە نەبووە، ئەو دەرەجەی نەهێنایە. خاڵی شەشەم کە زۆر گرنگە لە یەکێکە لە خاڵە خراپەکانی قۆپیکردن و غەشکردن لەم شێوازە زۆر ئاسانە وەک لە شێوازەکانی دیکە. یعنی زۆر جارێ قوتابیان دەتوان لە بینی خۆیان پێش قاعی ئیمتحانی ڕێ بکەون لەسەر شێوازێک بەبێ ئەوەی مامۆستا کە چاودێرێن بەسەری شانۆ لە هۆڵەکان بزانێت کە قۆپیکردن و بەیەکگوتنەوە هەیە. بۆ نمونە مەسەلەن ئێمە کۆمەڵ قوتابی ڕێ دەکەوین دەست بدەین لە گوێچکەمان ئەگە وڵامی ڕاست ئەوستا باوەڕ دەکەم پێویست ناکە باسی ئەو ڕێگانە بکەی با قوتابی لێمان فێر نەبووە. باشە تێگەشت سوپاس. ببوورە کاکە سوپاس. ئەو قەتاکەنەوەی ئەوە تووتە چی دەکەین دەست خۆش ڕاست طبعاً باسمان کرد وتمان غەشکردن وشت ئاسانە و باسی ناکەین لەبەرەوەی پەروەردەی. چۆنەتی ئەنجامدانی بەشی کۆتایی لە تەوەری ئەم شۆمان چۆنەتی ئەنجامدانی ئەو ئیمتحانە لە هەرێمی کوردستان یەکەم دەبێت تاوای بنەما و ڕێساکان ئەم جۆرە تاقینەوە پەیڕەو بکرن. ڕاستی ئێستا وەزارەتی پەروەردە لە پۆلی 9 و 12 تقریبان لیژنەوە ئەو شتانەی هەیە لەوانەیە بنەما و ڕێساکان جێبەجێ بکرێن، بەڵام لە پۆلەکانی لە مەرحەلەکانی تر پێم وانێ ئاگای لەبێ مامۆستایان ئازادن چۆن جێبەجێ دەکەن. من تقریبان پرسیاری وان بینیەوە بەڕاستی زۆر خەم بۆی خواردووە چکە هیچ بنەمایەکی پرسیاردانێن تێدانە بۆ هیچ نەبوو بەڕاستی. بۆیە بەڕاستی پێویستە لە هەموو قۆناغەکانی خوێندن تەواوی ئەو بنەمایانە کە لە هەبوونی قەد و بژاردە و گرفت و خاڵبەندی و ڕێنووس و هەموو ئەو شتانە پەیڕەو بکرێ لە هەموو قۆناغەکانە تەنها لە پۆلی 9 و 12 و پێویستە ئامانج و مەبەست هەر بابەتێکی پرۆگرامی خوێندن زۆر دیاریکراوە بێ. بۆ نمونە بابەتی ئینگلیزی وەزارەتی پەروەردە بزانێ مەبەستی لە دەرسی ئینگلیزی چییە، بەپێی ئەوە شێوازی هەڵبژاردننی لەگەڵ بەکاربێنێ. دەرسی زانستەکان ئامانجی دەرسی زانستەکان جێ بەپێی ئەوە ئیمتحانەکەی بۆ ئامادەکات بە هەمان شێوە ئامانج لە هەبوونی دەرسی بەها کۆمەڵایەتیەکان چێ بۆ شێوازی ئیمتحانەکەی بۆ ئامادە بکات چکە هەر بابەتە و قوتابی بۆ شتێک ئامادە دەکات. پێویستە ناوەڕۆک و دیزانی گونجاو دامرێت بۆ ئەنجامدانی پرسیار و وەڵامەکان. خۆشبەختانە وەزارەتی پەروەردە لەو تقریبان هەنگاوی باشی کردووە، ساڵانە تقریبان هەر ساڵە و جیاواز بووە، بەڵام هەتا ناوەڕۆک و دیزانەکە گونجاو و باشتر بێ نەتیجەکەی باشترە هەم بۆ وەزارەت هەمیش بۆ قوتابیان. خاڵی چوارم کە من زۆر بەلامەوە گرنگە گرنگی تاو بخێتە سەر کتێبی پرۆگرامەکانی خوێندن بە تایبەتی پەرتوەکانی قوتابی و چالاکی مامۆستا. بەڕاستی تا بکرێ مامۆستایان هەن بدرێن منهەجی خوێندن بەکاربێنن نەوەکو اعتمادکەنە سەر مەلزەمە، چکە بەڕاستی مەلزەمە پوختەی منهەجە کە قوتابیەکە چه مەلزەمەکەشە خوێنێ هەندێکی لەبیرە چێت و ینی کەواتە کاتە پوختەی پوختە بۆی کاتێکە ئیمتحانەوە یانی تۆ حسابیەوە بکە لە بابەتەکە دوو بەشی لەلا نەماوە. بۆیە هەتا بکرێ وەزارەتی پەروەردە یاخود هەر وەزارەتی پەیوەندیدار کاتێک پرسیار دادەنێ بەڕاستی دەبێ مەرجعی ئەو پرۆگرامەکانی خوێند بێت نەوەکو مەلزەمە و ئەو جۆرە شتانە بۆی قوتابی و مامۆستا ناچار بکرێن بەکاری بێن. خاڵی پێنجەم هەتا بکرێ ئەو ئیشانە بە لیژنە بکرێت لە دانانی پرسیار وەڵامەکە، چکە بەڕاستی عەقڵێک باشتر لە دوو عەقڵ باشترە لە عەقڵێک، سێ عەقڵ باشترە لە دوو عەقڵ. یعنی ئەو ئیشانە ئیشی پەروەردە بەگشتی و ئیمتحانات بە تایبەتی ئیشێکی هەرەوەزی یعنی بەتەنیا ناکرێ. و خاڵی شەشەم لیژنەیەک دروست بکرێت بۆ پێداچوونەوە و چاکردنی پرسیار وەڵامەکانی ئەم شێوازە پێش ئەنجامدانی ئەویش دەکە ناو چارەسەرکردنی کەم و کوڕەکە. وەک باسم کرد شتێکی زۆر تەبیعیە هەڵە هەبێت لە هەر شتێک، بەڵام پێویستە پێش ئەوەی تەعمیم بکرێ ئەو هەڵانە چارەسەر بکرێن. ئەویش بەچی دەکرێت لیژنەی متابعە هەبێ لە پاش ئەوەی کە لیژنەی یەکەم ئیشەکە جێبەجێکات، چکە عادەتەن ئینسان هەڵەی خۆی نابینێت. ئینسان بۆ خۆمان زۆر جار هەڵی خۆم نابینم، کەسێک لەوانەیە لە دەری خۆم هەڵەکەم ببینێ. بۆیە ئەگەر لیژنێک پرسیار و وەڵامەکان دادەنێ لیژنێک دوای ئەوان بتوانێت بە دوواداچوون و تا شتێکی باشتر ئەبێت و ئەوان هەڵەکە باشتر بین و ئەتوان بابەتەکە دەوڵەمەند بکات. وەک باسم کرد پێویستە بۆ هەموو مەرحەلەکانی تر بەڕاستی هەموو بنەماکانی ئیمتحانی هەڵبژاردن بەپێی زانست جێبەجێ بکرێت و ئەو لیژنانە کێشەکان دەکەن یاخود ئێستا کە وەزارەتی پەروەردە قسەی هەیە لەسەر گۆڕینی شێوازی هەڵبژاردن، پێم وایە ناکرێ هەروەک چۆن ناکرێت لە خۆتۆ ئیمتحانێک دابنی ناشکرێت لە خۆتەوە لای بەری دەبێ بەڕاستی لیژنەکان دەوریانە بێ مامۆسایەکان دەورێ بێ ئەنجامی ئەو لیژنانە ئەو ئەنجامە پێشوەختانە لەبەر چاو بگیرێت بۆ چارەسەرکردنی کەم و کوڕەکان، چکە مەرج نییە
مەرج نییە هەڵبژاردن هەمووی خراپ بێت لەوانی لانی باششی و هەیە و لانی خراپەشی هەیە وەک باسمان کرد بۆ دەکرێت کە وەزارەت هەر شتێک ئەنجامدا پێشتر تاقیکردنەوەی لەسەر بکە تێستی بکە ئەنجامی ئەو تێستە بە ریسێرچ و بە لێکۆڵینەوە و بە گفتگۆی تێر و کەسە ئەنجا بڕیاری کۆتایی لێ بدە باشتریشە کۆمەڵگا بەشدار بێ باشترە خەڵکی جۆرا و جۆر جیاواز لە دەرەوەی وەزارەت بەشدار بن بۆ ئەوەی ئەنجامەکانی گشتگیرتر بوون و مەسئولیەتەکەش بێتە سەر شانی هەموو لایەکنەوەکو تەنا کەسێک یاخود تەنا بەڕێوەبەرێکی گشتی یاخود ڕاوێژکارێک یاخود وەزیرێک مەسئولیەتەکە هەڵبگرێت وەک باسم کرد دەبێت شێوەی پرسیار و دانان وەڵامدان و فێری مامۆستایان و قوتابیان بکرێت ڕاستە وەزارەتی پەروەردە قورسایی زۆری خصوصە پۆلی 9 بەڕاستی جێگا دڵخۆشیە بەس بەڕاستی مەرحەلەکانی کە تەواو فەرامۆشکراون مامۆستاکان جۆرێک لە ئازادیان هەیە ئەوە کە شتێکی باشە بەڵام پێویستە چاودێری شەبێ چکا بەڕاستی من بۆ خۆم پرسیاری وان بینی و هەر زۆر ینی زۆر سەرم سۆرماوە لەی ینی ئەتوانم بڵێم ئەوەندە لاواز بووە کە ناتوان بە پرسیار دابنێت چۆن قوتابی ئاستەکەی دیاری دەکرێت بۆ هۆی ئەو پرسیارە لاوازان پێویستە ڕاهێنانی پێویست بکرێت چاودێری تاوی مامۆستایان بکرێت و بۆی فێرمن زۆر تەبیعیە تۆ ئینسان شتێک نازانێت زۆر ئاساییە هەمومان هیچمان شتێک هەموو شتێک نازانێت زۆر ئاساییە خۆمان فێری چۆن پرسیاردانین بە شێوازی بژاتن چۆن پرسیاردانین بۆ گفتوگۆکردن چۆن پرسیاردانین بۆ ڕاستەوەڵە و هەم خۆمان فێرکرد هەمیش قوتابەکان فێر خاڵی نوێم دەبێت پەڕای پرسیارەکان وەڵامەکان بە شێوەیەکی بەرزی تەکنیکی چاپ بکرێت چکابوونی هەر کەم و کوڕێک دەبێتەوەی سەر لە شێواندنی قوتابە زۆر جار لە کاتی چاپکردن نقطەیەک دەبێتە دوو نقطە حرفەکە لە دەبێتە یاخود نونە نقطەکە دەناچێت ئیشکالە دروستەکە بۆی هەتا بکرێت لە ڕووی تەکنیکی و لە ڕووی چاپەوە ئاسەکەی باڵا بێ ئاسانترە بۆ قوتابیان و نەتیجەکەشی باشترە پەڕای وەڵامدان و پێویستە سەربەخۆ بێت لە پەڕای پرسیارەکان ئەوە لە پۆلی 9 جێبەجێ دەکرێت بەڵام لە پۆلەکانی کە قوتابیان خۆیان پەڕای خۆیان هەیە کە زۆر فەرقیە لەگەڵ ئەو پەڕاوانی کە لە پۆلی 9 لە پۆلی 12 بەکاردێنرێ بۆیە دەبێت وەزارەتی پەروەردە ئاگاشتی لەو مەرحەلانەی تر بێت چکا وەزارەتی پەروەردە حساب ئەگە باخچەکانی منداڵانی حساب بکەیت 13 مەرحەلەی هەیە یان دەبێت ناکرێت قورسایی بەس تەنانەت لەسەر 2 مەرحەلە بێت دەبێت ئاگا لەو مەرحەلانی تریشە بێت لە باخچەی منداڵان هەتاوەکو پۆلی 12 بۆ ئەوەی کە ئەو کەسە تاو دەبێت بە شێوکی تاو تەسلیمی وەزارەتەکەی تر بکرێت کە وەزارەتی خوێندنی باڵا من سوپاسان دەکەم کە تازە گوێگری من بوون هیوادارم زعاجم نەکرد بێتن هیوادارم دەنگم وازە بوو بێتێ و شێکنەوەکانیش وازە بوو بێت و توانی بتمان لەو ماوە کورتە شتێکی باشمان پێشکەش کرد بێ تەبان من ئەو بابەتە کێسا پێشکەشم کرد لە تەمەسیای نامیلکەم چاپ کردووە وەکو بۆ مامۆستایان لە زنجیرەی گەشەپێدانی پیشەیی یەکێکیان بەناوی دەواازێک دەربارەی تەقییمکردن و تاقیکردنەوەی قوتابیان دوێمیان ئاشنابوون بە شێوازی هەڵبژاردن ئەو شتانی کە لێرە باسم کرد هەمویان لە ناملکەی دووەم هەیە و هەروەها ناملکەی سێمیان کە بەلامەوە زۆر گرنگە ڕاگەیاندنی ئینشۆن بۆ کۆماری کۆریا ئەوە زۆر گرنگە چونکە ئەوە لەوێ هەموو وەزارەتی پەروەردەی دنیا لە 2015 کۆبوونەوەیان کرد خطەی 15 ساڵ ئیشکردنیان داناوە بۆ ساڵی هەتا 2030 بۆ ئەوەی لە چەند ئەنجامێکان ئامانجێکان داناوە کە هەموو وەزارەتەکانی پەروەردەی دنیا ئیشی بۆ بکەن بۆ بەدەستێنان ئەو ئامانجانەی کە هەیە لە خلالی 15 ساڵدا مسپاسان دەکەم و هیوادارم لە کاتم نەکرد بێتن و دەستان خۆش بێ و شەوێکی شاد بۆ هەموو لای ئێستا شە پرسیارەکە بێ بە دڵخۆشیەوە ئامادەی وەڵام بدەینەوە دەستەکانت خۆش زۆر سپاس مامۆستا شاسوار بۆ خستنە ڕووی بابەتە هەم بە شێوەیەکی لەسەرخۆ هەمیش بە شێوەیەکی ئەکادمی من سوودم لێبینی هەندێک ملاحەزە وشت هەیە ئێستا دەیخینە ڕوو دوایەوە دەرفەت بە بەشداربووان دەدەین مامۆستا بەرهان ئەرگوشی وەکو گوتمان ڕاوێژکاری جەنابی وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان دەستی بەرز کردێتەوە مامۆستا بەرهان ئێستا مەجال دەدەم بەسەر چاپ ئەوانی تریش دەتوانن گوتمان پرسیارەکان چ لە ڕێگای چات بۆکس بێ چ لە ڕێگای کۆمنت بی لە فەیسبوکەوە دەتوانن پرسیار بکەن یەک دوو سەرنجی خۆم دەخەمە ڕوو دوایی ئەوانەی دەستیان بەرز کردێتەوە مامۆستا بورهان دکتۆر سەلوە ئاسۆ مەحموود ئەو ناوەکانمان نووسرا ببورن ئەگەر وا بوو لەگەڵ یەک دوو پرسیاری کۆمنتیش دەخێنینەوە بەڕاستی مامۆستا شاسوار دوای دەکرێت پرسیارەکان دوو یان سێ بەیەکەوە بنووسی و پاشان وەڵامیان بدەیەوە من دەستخۆشت لێ دەکەم لەگەڵ زۆربەی شتەکان هاوڕام
ئەوەی جەنابەت باست کرد مەعەدا ئەوە نەبێ کە ڕەنگە لێرە دەڵێن دانانی پرسیاری هەڵبژاردن زەحمەتە، دانانی زەحمەتە، یەک لەلایەنە نەرێنیەکان حسابت کرد، بەڵام لە دەرەوە دەڵێن ئاسانە، یەک لایەنە پۆزیتیڤەکانی دەڵێن ئاسانە دانانی، چونکە ئەوان سیستەمی کوێشن بانک بەکاردێن. سیستەمی کوێشن بانک ئەوەیە لەگەڵ دەرسەکانە تو مەجموعەیەک پرسیار لە لای خۆت لەسەر وانەیە حازر دەکەیت بۆی لە کۆتایی بتوانی بیکە بە ئاسانی بیکە پرسیاری هەڵبژاردن. ئەوان بەو شێوەیە دەیبینن، ئێمە لێرە بە زەحمەت دەیبینین، یان لە لای مامۆستاکانمان دانانی پرسیاری هەڵبژاردن زەحمەتە. ئەویش لەبەر ئەو پرینسیپانە ڕەنگە لەبەر نەزانین بێ هەندێکیان، یان لەبەر خۆماندوونەکردن بێ بەڕاستی، یان دەیانەوێت خۆیان ماندوو دەکەن بە ئاسانی. ئەوی تر یەک لە لایەنە نەرێنیەکانی تر جەنابیشت باست کرد بەڕاستی فەرامۆشکردنی لایەنی پرۆدەکشن، لایەنی بەرهەمهێنان وەکو نووسینی فعلی تەڵەبەکە بە تایبەتتر لە زمانەکە. ئەتۆ ناکرێ زمانێک مامۆستا جەزا دەتبینم بەسەر چاو دەتبینم مامۆستا جەزا ئەگە دەستت ئەوە چێشەم نییە، ناکرێت تۆ تێستی زمانێک بکەی 100% بە هەڵبژاردن. من باسی زمان دەکەم چکە پسپۆریمان زمان، لەوانی تریش ڕەنگە لە علمیەکانیش لە زانستیەکانیش وابێ، بەڵام ناکرێت تۆ تێستی زمانی ئینگلیزی، تێستی زمانی کوردیەکە، تێستی زمانی عەرەبی، ئەو سێیە هەر هەمووی تەنها هەڵبژاردن بێ. ئەی قسەکردن کە یەکێک لە سکیلە گرنگەکانە، ئەی نووسین کە یەکێک لە سکیلە گرنگەکانە، تەنها خوێندنەوە ئەتۆ خۆت 4 سکیلی سەرەکیمانەیە، 4 مارەیە، نووسینە، قسەکردنە، گوێگرتنە، بیستنە. ئەتۆ تێستی هەڵبژاردن کامە سکیل لەوانە تێست دەکە؟ بەڕای من هیچیان، چونکە تەنها هەڵبژاردنە. من وەکو ڕێی خۆم دەڵێم بۆ زمانەکان جگە لەوەی کە پێویستە واز لە هەڵبژاردننی 100% بهێنین، دەکرێت با بڵێن هەڵسەنگاندنی ئەڵتەرناتیوی پێ دەڵێن، هەڵسەنگاندنی هاوتەریبی پێ دەڵێن، دەبێت لە ناو پرۆسەی هەڵسەنگاندن و تاقیکردنەوەکان جێگەی بکرێتەوە. ڕاستی ئەوی تر ئەو قسەیە زۆر جوان بوو کە گوتت جەختی زۆری وەزارەتی پەروەردە لەسەر پۆلی 9 و پۆلی 12ەیە، ئەوانی تر تا ڕادەیەکی زۆر فرامۆش کراون. منیش وا دەبینم وایە، چونکە بەڕاستی تا ئێستا لە هەندێک شوێن بەداخەوە دەبینی پرسیار لەسەر وایت بۆردەکە دەنووسێت، تەنانەت تەبعیش ناکرێتن، کە ئەوە بەڕاستی خەلەلێکی گەورەیە و ینی بێباخی تاقیکردنەوەکە پیشان دەدە. بۆیە من پێشنیار دەکەم مادەم مامۆستا بورهان و برادرانی تریش لە وەزارەتی پەروەردە هەندێکیان لە ئەزمونەکان و پرۆگرامەکان لێرن، بەڕای من باشترین ڕێگە ئەوەیە یعازێک بدەنە هەموو قوتابخانە و باخچە منداڵانەکانی حکومی و ئەهلی پێویستە لە کۆتایی هەر وەرزێکدا نمونەی پرسیارەکانیان لێوەربگرن، نمونەی پرسیاری فعلی بێتە ناو وەزارەت، لەوێ کوێشن بانکێکی جوان دروست دەبێ، دوو لیژنەیەک تەقییمی دەکا، لایەنە باشەکانی هەڵدەبژێرێ، دەکرێت لەسەر ئەوە ڕێنمایی دابنێ بۆ ساڵی ئایندە، بۆ وەرزی ئایندە، کە دەبێ هەم دەستخۆشی لەوانە بکرێن کە پرسیارەکانیان باشە، هەم ئاگداری ئەوانە بکرێنەوە کە پرسیارەکانیان باش نییە، ڕەنگە مەبەستیان نەبوو بێ، بەڵام ڕەنگە هەرەوەندەی لێ بزانن، هەم لەسەر لەبەر ڕۆشنایی ئەو ئەنجامانش دەکرێت ڕاهێنانی تایبەت بۆ مامۆستایان ڕێک بخرێت. من هەر ئەو تێبینیانم هەبوو بەڕاستی، ئەوانی تر با برادران قسە بکەن، حەز دەکەم ئەوان زیاتر قسە بکەن. مامۆستا بورهان جەنابەت بفەرموو، دوای ئەوە دکتۆر سەلوا، دوای ئەوە کاک ئاسۆ، ئەو سێ سەرەتا دەستیان بەرز کردبووە، دوای دێمە سەر ئەوانی تریش مامۆستا جەزاشم لەبیرە. مامۆستا بورهان دەتوانێت مایکەکەت بکەیەوە فەرموو. مایکەکەت بکەوە مامۆستا بورهان. فەرموو. بەڕێز دکتۆر هێمداد، بەڕێز مامۆستا شاسوار، بەڕێزان بەشداروانیان و بینارە، سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. سەرەتا حەز دەکەم یەک تێبینی بدەم، من لێرە بۆ خۆم وەکو بەسیفەتە فەرمیەکەم بەشدار نیم، وەکو ڕاوێژکار لە وەزارەتی پەروەردە، وەکو مامۆستا بورهان هەرگوچی خبرەیەکی زۆرت هەیە لە پەروەردە وەکو خۆم، بەڵام ئەوە ڕێگیر نابێت لەوەی کە ئەمن سوود لەم بابەتە وەربگرم لەو تێبینیانە لێرە دەکرێت و بیگوازمەوە بۆ وەزارەت، و هەروەک چۆن ئەگەر بە ڕێزانی تریش لە هاوکارانم لە وەزارەت لێرە نە ئەکید سوودی لێوەردەگرین لە قۆناغەکانی داهاتوو لە ئەنجامدانی تاقیکردنەوەکان. و
لێشتان ناشارمەوە جەنابی وەزیر تەکلیفی کردووم کە لەگەڵ پسپۆران لە زانکۆکانی هەرێمی کوردستان هەندێک مشاوراتشم کردووە لەگەڵ وەزارەتی تعلیم عالی و لە هەر زانکۆیەک یەک دوو کەس لە قیاس و تەقویم ناو شتەکانیان پێشنیار کراوە بەڵام هیچ کۆبوونەوەیەکمان جارێ نەکردووە سەرقاڵین لەم زیکانە دەست پێ بکەین ئەو بابەتە بە تێر و تەسەلی تیشتی بخەینە سەر چونکە بەڕاستی بابەتێکە پرسیارێکی زۆری دروست کردووە ئەم شێوازی تاقیکردنەوەوانە باسی سلبیات و ئیجابیاتی کرا وێڕای دەستخۆشیم بۆ مامۆستا شاسوار بەڵام پرسیاری سەرەکیم ئەوەیە جەنابەت کە لێکۆڵینەوەت لەم بابەتە کردووە و لە نزیکەوە متابعەت کردووە و خۆت ماندوو کردووە گرنگە دەرەنجامیشمان پێ بڵێ ئیستنتاج ڕای جەنابتە ئایا ئەم شێوازە بەردەوام بێ باشترە ئایا بگەڕێنەوە شێوازە کۆنەکە پرسیاری مەقالی ئایا تێکەڵکێشی بکەین ئەوە گرنگە یعنی لە نەتیجەی خستنە ڕووی بابەتەکە ڕای جەنابەت دیار بێ بۆ ئەوەی زیاتر گفتوگۆی لەسەر بکەین ئەوی دیکە بە شێوەیەکی گشتی هەندێک تێبینیم لەسەر وەبینارەکە هەبوو یاخود لەو بابەتەی مامۆستا حازری کردووە چونکە دڵنیام مێگا مایند پلاس ڕەنگە ئەم چالاکیانەی بەردەوام بێ پێم باشتر بوو ئەگەر مامۆستا شاسوار لێمی قبول بکاتم بابەتەکە بە شێوازێک دەستی پێکردبا جارێ باسی تاقیکردنەوەی کردبا فەلسەفەی تاقیکردنەوە چییە بۆچی تاقیکردنەوە دەکەین ئایا تاقیکردنەوە بۆ خۆی ئامانجە یان ئامرازێکە ئەوەی ئێستا دەگوزارێ لێرە و لە زۆر لە وڵاتانی ناوچە ئەم تاقیکردنەوە بووەتە تەنها پلە بەندکردنی تەڵەبە و تەسنیف و چۆنیەتی وەرگرتن بەڵام لە بنەڕەتدا ئامانج لێ ئەوەیە بزانین ئایا ئامانجە فێرکاریەکان تەحقیق بووینە ئایا تەڵەبە لە هەر قۆناغێکی خوێندن ئەوەی کە پێویستە پێی بگە لە هەموو ئاستەکان پێی گەیشتووە ئایا پرۆگرامەکانی خوێندن سەرکەوتون ئایا شێوازەکانی وانەوتنەوە پێویستیان بە پێداچوونەوە و بە گۆڕانکاری هەیە ئایا توانە بە شێوەیەکی گشتی بۆ باشترکردنی خزمەتی پەروەردەی و فێرکردنە من ناچمە سەر پێناسە و شێوازەکان بەڵام مەدخەلەکە گە بەم شێوازەیە بە فەلسەفەی ئیمتحانچیە دواتر چەند جۆری هەیە ئەوەی کە باز دەکرێ هەڵبژاردن جۆرێکی گەورەیە یعنی شێواز زۆرت اینجا زۆر تەرکیزی مامۆستا لەسەر ئەوە بوو دەبێت یەک وەڵام ڕاست بێ ڕاستە بە شێوەیەکی گشتی دەبێت یەک وەڵام ڕاست بێ بەڵام جاری وا هەیە پرسیار دێتەوە دەرێ وەڵامە هەرە ڕاستەکە هەڵبژێرە یعنی ڕەنگە وەڵامی ڕاست و ڕاستتر و ڕاستترینیش هەبێتن یعنی ئەمانە هیچ لە گرنگی بابەتەکە کەم ناکەنەوە دوای ئەوە مەسەلەی زۆرجە تێکەڵکێشیەکە بوو لە بینی بۆشایی بۆ خۆی شێوازێکی ترە لە پرسیارەکانی مەوزوعی یعنی زۆر جیاوازە لەوەی کە لە هەڵبژاردنەکاندا ئەنجام دەدرێتن باس زۆر جار مامۆستا دەیوت گرفتێک دەخرێتە ڕوو شەرت نییە هەموو جا گرفت بێت ڕەنگە بیرخستنەوەی زانیاریەک بێت نەک تەنها گرفتێک بێتن اینجا مەوزوعی کە لە ئیجابیات باسی کرد ئەو ئیمتحانە بە خێرایی ئەنجام دەدرێت ئیمتحانی کۆنیش بە خێرایی ئەنجام دەدرا بەڵام ئەنجامەکان بە خێرا بە دەرنەدەکەوتن ئەنجامدانی تاقیکردنەوە شتێکە و بە دەرخستنی ئەنجامەکانیش بابەتێکی دیکەیە مەبەستم ئەوەیە ئەو شتانە ئیسارە دەکەم پرسیارە سەرەکیەکەم لە بیدایەت کرد بەڵام ئەوانە هەموو پرسیار دروست دەکەن دەڵێ ئەم جۆرە لە ئیجابیاتی ئەم شێوازە جێی متمانەیە جێی بڕوایە بەڵام هەندێک گرفت لێرەشدا هەن لە بینی دوو قەوزە تۆ ڕەنگە ئەوەی دەستت بە داتابێز دەگا دەستکاری نمرە بکرێ لەوە خەتەرترە لەوەی کە میزاجیەتی مامۆستایەکەیە لە تەسعیکردنی پێناسەیەک یاخۆت بابەتێکی ئینشایی و شتیوا بکرێتن ئەمەش خەرقی ئەمە خطوڕاتی زۆری لەگەڵدایە یعنی ئەگە بچە بنج و بنەوانی تەکنیکیەکە ئەو بابەتە منیش نامەوێ باس بکەم وەکو ئەوەی دکتۆر ڕێی لێگرتی لەوەی بەڵام مەبەستم یعنی کە لێکۆڵینەوە لە بابەتێک دەکەین وردی زۆر گرنگە
اینجا بابەتی ئەوەی تۆ لە ئیجابیات باش بوو پێم خۆش بۆ دواتر لە سلبیاتیش باست کرد ئەگینا لە ئیجابیات باسی ئەوەت کرد کە تەڵەبە پێویستی بە بیرکردنەوەی ڕەخنەگرانە نییە ئەوە هیچ کاتێک ناکەوێتە ئیجابیاتی ئیمتحانات هەر سیستەمێکی فێرکاری پێشکەوتووە سەر لە جیهاندا جەخت لەسەر سکیلی لەسەر کارامەیی بیرکردنەوەی ڕەخنەگرانە دەکات لەسەر سەرکردنی گرفت و کێشەکان دەکات لەسەر شتانە دەکاتەوە ئەمە باشە لە سلبیات هەبوو بەڵام پێم باش نییە بە هیچ شێوازێک ئەمە لە ئیجابیاتی ئیمتحانەکە لە قەڵەم بدرێتن قۆپیکردن ئاسانە چارەسەری زۆر بۆ ئەم بابەتە کراون ئێستا لە ئەی تا زێت ئێمە پرسیار تێکەڵ کێش دەکەین یعنی تەڵەبە نەک ئەوەی تەنیشتی ئەوەی چەندین ڕێزیش لە وڵاتر ڕەنگە نەزانی پرسیاری ئەوە و تێک ناکاتەوە اینجا من یەک نمونەی سادەتان پێ دەڵێ من تێبینی زۆرم هەیە من زۆر ئەو شێوازەی تاقیکردنەوەیە بەڕای شخصی خۆم لە نەتیجەی تەطبیقی عملی وەکە مامۆستا بوویمە نەک وەکو بەرپرسیارەتی لە کارگەڕی پەروەردەیمدا هەبووە لە وڵاتان بۆ نمونە لە ئێراندا خۆمان ئیمتحان کە دەکرێت یان هەر وەک چۆن مامۆستا شاسوار باسی کرد بنەمای دروستبوون تاقیکردنەوەی لەوە دروست بووە کە ژمارە قوتابی زۆر بووە بۆ کۆنتڕۆلکردن بۆ کۆنتڕۆلکردنی تاقەی ئیستیعابی زانکۆکان و پەیمانگاکان بەڵام پێش ئەوە ئیمتحاناتی دیکەی جددی هەنە بۆ ئەوەی دڵنیابین تەڵەبە گەیشتۆتە ئاستێک ئامانجە پەروەردەیەکان فێرکاریەکانی کە بۆی دانراون لە پرۆگرامی خوێندن بە هەمووان گەیشتووە یاخود بە حەدی ئەدنا بەو ستاندەردەی کە دانراوە گەیشتووە ئەگەر نا ئەو ئیختبارە لە وڵاتان بۆ فەرزە لە بۆ منافسە نەک هەموو شتە وەکو ئەوەی لای خۆمان ئەنجام دەدرێتن من یەک نمونە زۆر عەزیەتم دەدا بە فعلی کاتی خۆی هەستم پێکردووە پێش ئەوەی لە پۆلی 12 و لە پۆلی نۆژ بکرێ ئەگە بەبیرتان بێت چەند ساڵێک پێش ئێستا لە 6 بنەڕەتیش ئیمتحانی داری هەبوو بەبیرم دێت لە یەکێک لە ئیمتحانەکانی سەفی 6 چووم ئیمتحانی بیرکاری هەبوو پرسیارێک هاتووەوە ڕووبەری سێگۆشەیەک چەندە ئەگەر بەرزیەکەی ئەوەندە سانتیمەتر بێ و بنکەکەشی ئەوەندە سانتیمەتر بێ و چوار وەڵامیش درابوون لەو چوارە یەکێکیان ڕاست بوو بە 12 تەڵەبە تێپەڕی سەیرم کرد هەر 12 سۆدفە ئەوانەی من بینیم وەڵامی ڕاستیان هەڵبژاردووە بەڵام لە 11یان تێپەڕیم بۆ هەڵبژاردووە ئەم وەڵامە تەماشای منی دەکرد پێ دەکەنی وەڵا ئەوەم پێ باش بوو ئەوە ڕاست بوو یان وەری گرتبوو لە تەنیشتی یان بە خۆ بەختی خۆی یان بە تەخمینێکی یعنی هیچ بنەماکی زانستی نەبوو کەواتە لێرەدا ئەتوو دڵنیا نابی لەوەی تەڵەبە لە بابەتی ڕووبەر لە ئەندازە کە بەشێک بوو لە بابەتی بیرکاری تێگەیشتووە گەیشتمە تەڵەبەی 12 گوتم چۆنە تەڵەبەکە وەرەقەیەکی لە تەنیش بوو گوتی مامۆستا هاوکێشەیەک هەیە بەرزی جاران نیوەی بنکە بەرزیەکە ئەوەندە بنکەشم دابەش دوو کردووە هەتا نیوەکەم دۆزیتەوە ئەوەم نەتیجەکەی دۆزیمەوە لەو چوارەی لەگەڵ ئەوانە یەک دەکا کەواتە ئەوەم هەڵبژاردووە ئەوەندە ئاسوودە بووم دڵنیا بووم لەوەی کە ئەو هەدەفە تعلیمیەی کە لەو بابەتەدا هەیە تحقیق بووە لەو تەڵەبەیەدا مامۆستا ئەدای خۆی بە باشی کردووە منهەجەکە گرفتی نەبووە اینجا ئەوەی ئێستا دەگوزارم جارێک لە یەکێک لە وەزیرە بەڕێزەکانم پرسی گوتم کاکە ئەو پرسیاری کیمیای سەفی 12 بدە ئەو کارمەندە خزمەتگوزارەیە کە نەخوێندەوارە لە ئۆفیسەکەت ئیش دەکاتن ئیشی پاکردنەوە دەکا احتمال زۆرە دەربچیت مەبەستم ئەوە نییە لێرە بێم من بە وردەکاری کە مامۆستا شاسوار باسی کرد بەڵام بابەتەکە بەڕای من زیاتر لەوە هەڵدەگرێت کە لێی بکۆڵینەوە بنەوە بابەتەکە بە هەر حاڵ پرسیارە سەرەکیەکەم ئەگەر لەبیر نەچوو بێ مامۆستا شاسوار لە نەتیجە ئەو لێکۆڵینەوەیەی ئایا پێی باشە ئەم شێوازە بەردەوام بێ ئایا پێی باشە بە شێوازی پێشتر یان تێکەڵکێشی بکەین و من ئەگەر ئەنگۆ مهتەمم بەو بابەتە چ وەکو پەیمانگا چ وەکو مامۆستا شاسوار یان هەر بە ڕێزێکی دیکە من لەو نزیکانەدا هەندێک کارم لە بەردەستم بەڵام تۆزێ دەستم سوود بێ بە چڕی لەسەر ئەو بابەتە ئیش دەکەین و
زیاتر هاوکاری یەکتر بین بۆ ئەوەی لە ئەنجامدا هاوکار بین لە دروستکردنی بڕیارێکی دروست لەم بابەتە. زۆر سپاس. خۆش حەز ناکەم کات بگرم خۆشم ئەم چالاکیانە هەنە و ئینشاڵڵا بەردەوامش دەبێت. دەستت خۆش مامۆستا بورهان، زۆر سپاس کە لەگەڵمان بووی. مامۆستا شاسوار دوای دەرفەتت دەدەین کە وەڵام بدەیتەوە. یەک خاڵ هەیە کە من پێویستە ڕوونکردنەوە بدەم کاتێک کە بابەتەکەمان دیاری کرد، بابەتەکەمان زۆر بە تەحدید لەسەر تاقیکردنەوەی هەڵسەنگاندن، ینی دەرفەتەکە ئەوە نەبوو بین باسی هەڵسەنگاندن بە شێوەیەکی گشتی بکەین ئەو دوایە بینە سەر وردکردنەوەی. بەڕاستی ئەوە ڕەنگە بەشێکی بەرمن دەکەوێت کە ئەمە اتفاقمان وابوو یەکسەر بینە سەر تاقیکردنەوەی هەڵبژاردن بەبێ مقدماتی زۆر، چونکە ئەگەر بینە سەر وەکو دەڵێ هەڵسەنگاندن بە شێوەیەکی گشتی ئەوە چەندەها جۆر تاقیکردنەوەی لێ دەبێتەوە، فەلسەفەکانیشی حکمەتەکانیشی هەریەکە جیاوازە، ڕەنگە بەشێکی بەرمن دەکەوێت. دوایەوە مەجالی مامۆستا شاسوواریش دەدەم جواب بداتەوە. دکتۆر سەلوا ئەحمەد لە زانکۆی سەلاحەدین ئەگەر بە کورتی پرسیارێکیان سەرنجەکە بێت لەبەرەوەی زۆر دەستیان بەرز کردێتەوە. فەرمووی دکتۆر سەلوا. دەتوانی مایکەکە بکەیەوە دکتۆر سەلوا؟ مایکەکە لای خۆت بکەیەوە دەتوانی قسە بکەی. فەرموو. ئابزانام سێ جار وا بڵێن ئەگەرەوە بە حەقی دەڕوا جاری دوای سڕێ دێتن. دکتۆر سەلوا ئەگەر لەگەڵمانی مایکەکەت بکەیەوە، ئێستا من ڕێگام دای مایکەکە بکەیەوە. فەرموو. فەرموو دکتۆر قسە بکە. دەنگمان جێلێ نییە، مایکت کرایتەوە بەس دەنگمان جێلێ نییە. ئەگەر ئەو جارەش بیکەیەوە محاولە چکە بکەیت. فەرموو قسە بکە دکتۆر سەلوا. ئەگەر بورە دەنگت نایە دەچمە لای کەسێکی تر. ڕێباز مامەند. دەستان خۆش دکتۆر، دەستخۆشی لە مامۆستا شاسوار دەکەم. بەڕاستی من هەندێک پرسیار و نەکتێبینیم هەیە بۆ مامۆستا شاسوار. کاکان دکتۆر دەنگم دێت؟ پۆلی سواری بنەڕەتی زۆر مامۆستا چوار هەڵبژاردننی بۆ دێت. هەزم بەڕای من چوار هەڵبژاردن بۆ پۆلی سواری بنەڕەتی زۆرە، یعنی بەڕای من دوو هەڵبژاردن باشترە. جەنازەم ڕای مامۆستاش چۆنە؟ دوو ئەو مامۆستا باسی ئەوەی کرد کە پێویستە یەک مامۆستاکان خۆیان لەوە دوو بگرن کە هەموو وەڵامەکە ڕاستن یان هەڵە. بەڵام بەڕای من نازانم بوو ینی ڕامواکە ئەم وەڵامانە پێویستە قوتابی زیاتر وربیتەوە، ینی ئەگەر قوتابی بتوانێت بزانێت کە هەموو وەڵامەکە ڕاستن غەڵەتن، قوتابی پێویستی بە بیرکردنەوەیەکی زیاتر هەیە. ینی بەڕای من ئەو شتانە باشە. دکتۆر دۆ باسی خاڵێکی زۆر باش کرد، زۆر باس ناکەم وایت بۆرد، ینی بەڕاستی مخابن کە تا ئێستا زۆربەی مامۆستاکە لەسەر وایت بۆرد دەنووسن، ئەوش بەهۆی نەبوونی توانە پرینتەر لە قوتابخانە، ینی وانەیەک 40 دقەیە تو 10 دقە دەی بەس بنووسینەوە، ینی زۆر شتێکی خراپ. ینی بەڕاستی داوا لە مامۆستا بورهان دەکەم مەگەر لانی پەیوەنددار ینی قسەیەک لەگە وەزیر بکە کە پێویستە مامۆستاکەم بە شێوەیەکی باش ینی ئەو شتانە پریم بکەن. من وەکو مامۆستایەک وانە بێت چەند هاوڕێتە ینی لەسەر مەسروفاتی خۆی پرین دەکەمە، بەستمەوە نییە کە بڵێم باسی مەسروفاتی خۆم بکەم، بەستمەوە کە شێوازێکی بەڕاستی زۆر خراپە. زۆر سپاس. خۆش مامۆستا ڕێباز، زۆر سپاس. مامۆستا هەوراز، مامۆستا هەوراز خالد، مامۆستا هەوراز فەرموو. مامۆستا هەوراز فەرموو. سلام علیکم کاکتۆر. عەلەیکم السەلام مامۆستا. زۆر سپاس بۆ پێشکەشکاری ئەم سیمینارە، بەڕاستی زۆر جوانی ڕوون کردەوە، تێبینیەکانی هەمووی لە شوێنی خۆی بوو. وەڵاهی من حەزم کرد مشاهدەیەک ینی ڕووداوێک حەدەسێک بجێڕمەوە کە ساڵانی ڕابردوو مامۆستا جێتان لێمە؟ بەڵێ بەڵێ فەرموو. بەڵێ لەگەر مجموعەیەک لە مامۆستایان مشتومڕمان بوو لەسەر ئەو شتە کە ڕووداوە کە هاتە ناو خوێندنەوە دراسەوە کە هەڵبژاردن بەس هەموو ینی یەک سیستەم یەک شێوازی هەڵبژاردن. بەڵێ 100% طبعا بە حکمەوەی کە مجموعەیە کە هەم بەخۆم لەزانکەوە بەس ئەوان بوون مامۆستای قوتابخانەوانە، ئەوانیش لایەن پێیان سەیر بیانی شتەکە
مەشهدێکیان جێراوە یعنی ئەمن ئەو حەدەسێ دەجێرمە وەکو خۆی وتی کە ئیمتحانێک بوو یەک لە وانەکان بۆلی شەشش وتی ئەسیلەکەمان هینا هەمووی مەڵتیپلی چۆیس ینی هەڵبژاردنە گوتی باجیەکەمان هینایی قوتابخانەکە لۆما ڕوون کردەوە کەوا ئەو ئەسیلەی جوابداتەوە جوابدانەوەکەشوە دەڵێ باپێ بۆن دەپسیارەیە ئەتوو لە چوار هەڵبژاردە یەکیان هەڵبژێرە ینی فێریان کرد کە وەڵام داتەوە کە باجێک بوو کە خیندەوەری بازنەشی بە دەوری ئەو وەڵامە ڕاستەکەی بچێت بەڵێ ینی بڕوا بکە کاکتۆر یەک مامۆستاژ نەبوون سێ چوار مامۆستا بوون ئەو کات کە ئیشە ئەو کردبوو ریزڵتەکی شۆک بوو ینی نزیکی چلوشتێکی نابوو کە کەسێکی نەخیندەوار ینی ئافرەتێک باجیەک ینی من ئەو شتەیە مەرزنی هەموو جاران ئەو ڕقەمە دووبارە بکتەوە بەڵام کەوەکو مامۆستا ئاماژەی پێدا یەک لە لایەنە خراپیەکانی هەڵبژاردن دەکرێت ئەوە بیتن ینی ئەوە حاڵەتە ئەوە بیتن بەڵێ ینی هەڵبژاردن ئەو لە خۆی بەکەی خۆشتێک هەڵدەبژێریتن ینی ئەوە بۆیە من بەڕاستی هاوڕانیمە بەو شێوازەیە زۆر شێوازی تری هەڵسەنگاندنی شەیە قەنەعاتم وایە چەندە تەمەنەکەم زۆر لە ناو خوێندن نییە بەڵام پێم وای بێتن ئەو سیستەمە هات لەبەر بە حکمی ئەوەی بووکەوە کات بگەڕێتەوە و زووتر تەسلیحات کرێتن و ریزڵتەکانی پۆلی شەش و بگەن بە زانکۆوانە بلاخزمە بەستم پۆلی شەشە بەڵام نازانم من فەرقێکی 10 ساڵ پێش ئێستا لەگەر ئێستا نبینم کە قوتابی کە دێن بۆ زانکۆ ئەو کاتی کە دەهاتن و کاتێک بوو قۆناغیەک و ئێستاش دێتن نازانم ئایا مۆزوع بەس تەسلیحدانەکەیە ئەمە مامۆستای پۆلی شەشمان زۆر و باوانیش هاوبەشی بکەن و بە سیستەمەکە هەمووی ئەلکترۆنی نەبێتن زۆر سپاس دەستخۆش مامۆستا زۆر سپاس ئەوە بزانم بۆ سێ سوال مامۆستا شاسوارەکە هەندێکیان بە کورتی وەڵام بدەیەوە چکە کەسانی تریش دەبینم هەم مامۆستان و هەمیش ینی ڕەنگە حەز بکەن بەشداری بکەن فەرموو ئەگەر ئەوانە وەڵام بدەیەوە کاک دکتۆر سپاس بۆ بەشداربان بەڕاستی سپاس بۆ مامۆستا بورهان بەڕاستی هەمویان مامۆستا ڕێباز مامۆستا هەوراز بابەتەکان دەوڵەمەندتر کرد بەڕاستی کاک تۆ بۆ خۆت ڕوونکردنەوەدا من بۆ چونەکان لەگەڵ موافقم ڕاستی ینی هەندێک جار کە بەڕاستی ئاسی فێرخواز بە تەواتی دیاری ناکرێت و وێنەی ڕاستەقینی فێرخوازمانێ و ینی شتێکمان ناداتێت کەمە لە پرۆدەکشنی تەلەبەکە دڵنیابێ ڕاستی منش موافقم ئاماژەشم پێکرد لە ناو شەرحەکە مامۆستا بورهان ڕاستەکەی بەنسبەتەوە کە دکتۆر هینداد باسی کرد کە من بابەت هەم وەختەکە بۆ من ڕێگر بوو کە ئەو وەختەکە بۆ من دیاری کرابوو ئەویش باسمان کرد پێشتر اتفاقمان کرد بوو کە تەنها باسی ئەو شتانە بکەم لەو نامیلکانی کە باسم کرد ئەو سێ نامیلکەیە لەویان نامیلکە یەکەمیانم باسی هەم باسی تاقیکردنەوەم کردووە ئامانجی تاقیکردنەوە چێم بۆ ئامانجی لە ڕووی کارژێڕیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پەروەردەیەوە باسم کردووە و هەروەها لەوێت چەند بە کورتی چەندین شێوازی جۆراوجۆری هەڵسەنگاندن و تەقییمکردنی قوتابین باس کردو حتا لەوێ وشەی تەقییمکردنم بەکارهێناوە کە بەمانای پێدانی بەهایە ڤالووە بە دەرەجە بە ئیمتحانەکە وی لێ ڕوونکردنەوەمدا بەس بەڕاستی لێرە مەجال نەبوو بەهۆی وەختەکە و بەهۆی تەبیعەتی پێشکەشکردنەکەەوە بەنسبەت من حەز بکەم ئەگەر پرسیار بکەم ئەو نامیلکانە لە چێ بەدەست دەکەی مامۆستا وەڵاهی کاک تۆ تاسە ئەو لای خۆم چاپم کردو بەس هێشتا بڵاوم نەکردو ڕاستی بەس نسخە بگاتە دەستمان و بگاتە دەست وەزارەت ڕەنگە باشتر بێ وڵای ڕاست بەکڕنیش بێدەی کڕن کێشەنی وڵای ناڵم بەنیازی حدەسێک دروست کەم یعنی شێشوابنی کە بتوانین کۆمەڵ خەڵکا بتوان کۆ بکەین و هەموو لێ تەوزیع ئەمە بە هەموو شێوێک هاوکار دەبێت ئینشاءڵڵا کاک تۆجان دڵنیام بەنسبەت کاک مامۆستا بورهان بەڕاستی من بەنسبەت بە تەجروبەی متەوازەم لە ئینگلیزی من طبعا هەڵبژاردن دەکرێت بەکاربهێنرێت لە ئیمتحانات یعنی ئەوە نیە بڵێ بە تەواتی ڕەت بکرێتەوە بەڵام ئەگەر تێکەڵکێش بکرێت لەگەڵ هەموو شێوازە جۆرەکانی تری هەڵسەنگاندن لە چالاکی ناوەپۆ لە هەڵسەنگاندن لە قسەکردن لە گوێگرتن لە نووسین لە مناقەشکردن لەگەڵ هەموو ئەوانە دەتوانرێت تێکەڵ بکرێت من بۆخۆم تەواوی ماسەرنامەکەم بە حکمی اختصاصەکەم لەوێ هاتووم ئەگەر بڵم لەوانەیە غەڵەندە بم نزیکی بۆ هەر چوار سکیلەکان کە دکتۆریندان باسکرد نزیکی 100 جۆرم داناوە لەوێ مەسەڵەن دەدانەیەکی مێناوە تەسەوڕ دەکەم دەدانە 15-20 دانە بەس بۆ سپیکین چی بەکاربهێنرێ چەند جۆری تر بۆ ڕایتین بەکاربهێن چەند جۆری تر بۆ گوێگرتن بەکاربهێنرێ هەموو ئەوانم بەکارێنا ئەو کاتە پێشنیاری من ئەوە بوو لە ماسەرنامەکەم کاتی ئەوە هاتەوە وەزارەتی پەروەردە شێوازی ئیمتحانات هەر هیچ نەبێ زمانەکان بگۆڕێ مەبەست ئینگلیزی نیە چونکە سامە ئینگلیزیە کە بێنەوە بچینە سەر مێژووی خوێندنی زمانی ئینگلیزی
ئینگلیزی بۆ یەکەم جار لە ساڵی 1984 لە عێراق خوێنراوە یعنی نزیکی زیاتر لە سەدەیەکە لە ئینگلیزی لە عێراقدا خوێنرێت جەریمەیە ئێستا ئێمە بەڕاستی لە ئیمتحاناتی ئێمە تا ئەساس پینگینگ هەر فەرامۆش کراوە بە کامل لە سنین فەرامۆش کراوە بە کامل بەڵام تۆ لەولاشەوە بە قوتابی دەڵێ وڵا بۆ قسە ناکەیت یاخە تۆ بۆ خۆت بەهات نەداوەت بۆ خۆت قوتابێکە ڕێگای پیشان نادێ وێ من بەڕاستی لەگەڵ تێکەڵکێشکردنم دەکرێت سوود لە شێوازی هەڵبژارنەکان وەربگیرێ ئیزافەتەن بە شێوازە جۆرا و جۆرەکانی تریش هەم نەکرد لە کاتی امتحانات بەڵکو لە ئەسنای دەرس خوێندنیش چاڵاشەکانیش وڵا چۆن وا بکەین تەنانەت ینی کاتی خۆ 2007 کە کۆنفرانس پەروەردەی کرا زۆر باش بووکەوان هاتن دانا کە پۆلی بڵین پۆلی 10 و 11 و 12 دەرەجەی قوتابخانە معادلی قوتابخانە حساب بکرێ بەڕاستی کات ئەوەیە لە پۆلی حوتەوە شتان حساب بکرێ خوێندن حساب بکرێ چالاکی ناوپۆل حساب بکرێ دەرەجەی مامۆستا حساب بکرێ هەموو شتێک بەهای بدرێت بۆ قوتابەکە خۆی مادووکە تەنها تاقیکردنەوە پێوەەر نەبێت تەنها تاقیکردنەوە ساڵاچیە پرۆژەیە ڕیپۆرتە زۆر باشکم لە کاتی امتحانە من نەخۆش بووم ئەو ڕۆژە ئەدام خراپ بێ یعنی ئەی پێشترم باش بووم ینی هەموو باشەکەم بسڕێتەوە تەنها لە ئیمتحانات هەڵسەنگاندن بۆم بکرێ بۆ دەکرێت ئەسڵەن ئێمە هەر خۆی تاقیکردنەوە کە پێ دەکرێت تستین بەشێکە لە هەڵسەنگاندن لە ئەسسمنت ینی خۆی ئەسسمنت ینی وەکو چەتر وایە وەکو چەترێکە لە بنی تاقینەوە یەکێکە لە ئەوانە بۆیە دەکرێت هەمە جۆر بکرێت تێکەڵکێش بکرێت ئەو لیژنێش کە دروستان کردوەڵا هیوای سەر کەوتن دام و دەخواست بکات لەگەڵ خوێندنی باڵا بۆ خۆتانەوە ئەکەیت تەجربەیەکی زۆرتانەیە دەکرێت سوود لە خەڵکی تری ژوار ببرێن لە دایک و باوک لە قوتابی لە خەڵکانی ناوچە جیاوازەکان بۆی حساباتی جوگرافی و کۆمەڵایەتی و زمان و فۆنەتیک و ئەو شتانە هەمووی بێت لە بەرچاو بگیرێت لە کاتی دانانی ئیمتحانات ئەو جۆرەشتانە و ئەگەر بێمەش بکرێمە بەڕاستی ئەوەندەی بتوانین کەم و زۆر هاوکار دەبین ئینشاڵڵا لەوانەیە نقطەی زوعفی ئێمە خاص خۆم ڕاستی نقطەی زوعفی خۆم ئەوەیە هەمیشە وتومە کە زۆر حەز دەکەم حکومەت بەهێز بێت و خزمەتی کەم زۆر جار گلەیشم لێکرا بەڵامەوە شانازی پێوە دەکەن کە بتوانم خزمەتی حکومەتی خۆم و وڵاتی خۆم و شاری خۆم بکەم ئینشاڵڵا زۆر نییە ئەوە قووەتە والله زۆر باشە ئەگەر بچینە سەر پرسیارەکان چکە خەڵکێکی زۆر دەستی بەس مامۆستا ڕێباز دەستەکان خۆش بێ وڵی جا ئەگەر تۆ پێت باشە دوو بژاردە هەبێ خۆی خراپ نییە بەڵام عادەتەن کە دوو بژاردە و ڕاستەهەڵی لێ دێت تۆ مەسەنە کە چوار بژاردەتەیە دەرەجەگە سەتەکە بڵێن نەگە دەی لەسەر بێ دابش چوار دەبێت ئەگەر دەکەیە دوو دابش دوو دەبێت ینی تۆ یەک احتیمالیا هەڵەیە ڕاستە بۆ ئەگەر هەڵە بکە زۆر دەرەجێ لێ دەڕۆ ئەمەش نامانە قوتابی زۆر دەرەجێ دەبڕ ئەوە ئیشکالات ئاگدار مامۆستا هەوراجان نمونونەکە زۆر جوان ڕاستەکەی ئەوە کاک دکتۆریش و مامۆستاگورانیش باسییان کرد بەڕاستی بۆیە کاتی ئەوە هاتووە کە بە جددی وەزارەتی پەروەردە و خوێنی باڵاش بەگشتی فکرد لەوە بکەنەوە کە چۆن وا بکەن ئەسسمنت بێتە شوێنی ینی بێت ئەسسمنت وەکو وێزگەی کۆتایی دامرێ بۆ قوتابی بۆی ئاسی دیاری بکرێت جا بەنووسینی راپۆرتە بەنووسینی پۆستەرە بە ئامادەکردنی سیمینارە بە هەموو ئەو جۆرشانی کە دەکرێت لە ئەسنای ئەو مناقەشاتانی کە هەیە جیان بکرێتەوانە بۆیە بڵێ تەنها احتمالکردنە سەر یەک شێواز من بەڕاستی نازانم دەست خۆش مامۆستا ڕازگان سپاسی دەکەم دەستت خۆشبی زۆر سپاس دکتۆر سەلوا مەجالی نەبوو دەست نازان مایکەکەی چێشەیە و بەڵام پێشنیارەوەی کردی دەڵێ 106 هەڵبژاردن بی 140 بابەتەکانی نووسین و ئەوی تربی دکتۆر سەلوا جارێکتر محاولە بکە گەر دەتەوێت قسە بکەیت مامۆستا پەیام لە چات دەڵێ باشترە هەر شەش لێڤڵەکەی بلوم تەرکیزی لەسەر بکەی پرسیارەکانی ئەوە زۆر گرنگە کە هەر شێش ئاستەکەی کە بلوم تاکسۆنۆمیە هەمووی ڕەچاو بکرێت لە کاتی تاقیکردنەوە دکتۆر سەلوا قسە بکە بزانین دەنگت دێ ماکت کرایتەوە ناوەڵا دەنگەکە نییە ببوورە ئەویش دکتۆر سەلوا لە چاتش نووسیتی لە بۆ کاک ڕێبازی دەڵێ دوو هەڵبژاردە نابێ وەکو مامۆستا شاسوار دەڵێ ئەویش چکە دەبێتە ڕاست و چەوت یانی وەکوەیە تەنها دوو ئۆپشن بێ زۆر باشە مامۆستا هیوا عەلی مامۆستا هیوا فەرموو ئەوانەی لە لای من دەستیان بەرز کردوێتەوە مامۆستا جەزا لەبیرمە دوایەوە دێمەلات ئەتوو بە فعلی دەستت بەرن کردە نەک بە یەعاس مامۆستا هیوا عەلی فەرموو سڵاتان لێبێ دەستان خۆش بێ سپاس بۆ مامۆستا شاسوار بۆ بابەتەکەی و دەوڵەمەندی بابەتەکەی بەڕاستی و سوودمان بینی زۆر بە جوانی و بەوردی باسی کرد بەڵام من پێم وایە کە کێشەکانی ئێمە
لە وڵاتەدا زۆر لەو قوڵترن کە ئەگەر بین تەنها لە سیمینارێکدا یان لە کۆنفرانسێکدا ئەو بابەتانە بەڕاستی ئێمە گنگەشەی بکەین و ڕاو بۆچوونی مامۆستایان و پسپۆران و شارەزایان لەو بارە وەرگین بەڕاستی. من وەهاز دەکەم کە ینی کێشەی سەرەکی ئێمە بەتایبەتی لە سیستەمی خوێندندا دەبینین کە ئێستا ئێمە من تێبینیەکان لە سێ خاڵدا ڕوون دەکەمەوە یعنی کورد دەکەمەوە بۆی کە کاتی مامۆستایانی تر نەگرین سەبارەت بە پرۆگرامەکان. من پێم وایە ئێستا وەزارەتی پەروەردە نازانم ئاگای لێ یاننا کە پرۆگرامەکان بە تەواوی فەرامۆش کراوە. مامۆستایان هەمویان ئێستا خەریکی دروستکردنی مەرزەمەن و بەوەی کە بازرگانیەکیش دروست کراوە کە لەو بابەتەوە کە بەڕاستی و خوێندن نەماوە. یعنی تۆ تەماشا دەکەی ئەو هەموو مەصاریفە بە تەڵەبە دەکەی لەو سەریشەوە نەتیجەکەی وەک پێویست نییە چونکە وەزارەتی پەروەردە خۆی لە ڕاستیدا کە هەر لە کتێب پرسیارەکە دێنی تۆ بەڵام بەدوای ئەوەدا ناچێت کە مامۆستا خەریکە لە چوارچێوەی مەنهەج دەرچووە. ئەوە خاڵێکی زۆر گرنگە کەم پێم وایە دەبێت وەزارەتی پەروەردە بەجددی بەدوای ئەو بابەتەدا بڕوە چونکە من کوڕەکەم کە لە یەکێک لە قوتابخانەکانە داوای لێ کراوە کە وتوێتی مامۆستا پێوتوتی حتمما دەبێت مەلزەمەی من بکری ئەگینا دەرەجە لێ دەشکێنم. یعنی ئەمە هەم هەڕەشەشە و هەم بەڕاستی پێم وایە لێدانە لەو سیستەمەی کە ئێمە لە وڵاتەدا کە شانازی پێوە بکەین کە بەداخەوە ئەوە خاڵێکی زۆر لاوازە بۆ وەزارەتی پەروەردە کە بەدوای ئەو خاڵانەدا ناچێت. ئەوە سەبارەت بووە چونکەم پێم وایە کە پرۆگرامەکان فەرامۆش کراون یعنی کتێب نەماوە. یعنی با وەزارەتی پەروەردە لە خۆی پرسیار بکە ئایا کتێب تەوزیع دەکرێت ئێستا؟ بەڵێ کتێبەکان دەدرێتە قوتابی بەڵام کتێبەکان بە نوێی دەچنەوە دەستی مامۆستا لە دەستێتەوە قوتابخانە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم کەم پێم وایە ئەو بابەتە ڕەبتی بە مەسەلەی ئەوەی ئیمتحانەکان و شێوازی هەڵسەنگاندنەوە هەیە بۆیە من خاڵەکەی تر ئەوەیە کە ئێمە مامۆستایانمان لە ڕاستیدا بەشدارن لە کوشتنی عەقڵی ڕەخنەگرانە. من دەستخۆشی لە مامۆستا بڕهان دەکەم کە ئاماژەی پێکرد کە بۆ مامۆستا شاسواری ڕاست کردەوە کە ئەمە دەکرێت وەکو خاڵێکی ئیجابی ئێمە سەیری بکەین چونکە عەقڵی ڕەخنەگرانە پرسیار دروست دەکات. لەو ڕۆژەوە کە قوتابی پرسیاری نەما ئیدی پەروەردە کۆتایی پێهات. یعنی بابزانین چەند لە مامۆستاکانی ئێمە گرنگی بۆ بابەتە دەدەن. یعنی بۆ ئینسانی ئێمە ئەوەندا یعنی دەستەمەوە دەردەچی چونکە پرسیار ناکات چونکە لەو ڕۆژەوە کە مامۆستا لەگەڵیدا دەنیشێت پرسیار لە ناخیدا دەکوژێت ناڵێت پرسیار بکات یان ئەسڵەن زەمینەی پرسیارکردنی بۆ ناڕەسێنی. ئەوە خاڵێکی تر. من بۆی کە کات هەبێ بۆ مامۆستایانی ترش خاڵی تر بریتە لە ئەو کەسانی کە سیاست دادەنێن سیاسەتی پەروەردەیی دادەنێن لە وڵاتە من پێم وایە بەهۆی ئەوەی کە ئاگایان حەز ناکەم کە فەلسفەیەکی کۆمەڵایەتی لە پشت پەروەردەوە هەبێت یعنی بە ئەوان بێن بۆمان ڕابگەێنن کە ئەوان دەیانەوێت ڕۆڵەکانی ئێمە لە دوجار چیان لێ دەرچی بە چه فەلسفەیەک ئەوان دێن ئەو منداڵانی ئێمە پەروەردە دەکەن. ئێمە دەزانین کە ئەو سیستەمێکی ئێستا ئێمە لەسەری دەڕۆین سیستەمێکە لە وڵاتانی ترەوە هاوردە کراوە یعنی هەڵقڵاوی زەمینە کۆمەڵایەتیەکانی هەلو مەرجەکانی ئەو وڵاتە نییە یعنی هەرێمی کوردستان نییە. ئەوە ژوا دەکات کە یعنی ئێمە لە ڕاستیدا ئینسانێک پەروەردە دەکەین بۆ یعنی لە خزمەت مەکینەیەکی تر لە وڵاتێکی تردا سوودی لێ دەبینێ. ئێمە سوود لە بەهرەمەندانی خۆمان نابینین لە وڵاتانی تر خزمەت دەکەن. ئەوە یعنی هەموو ئەو بابەتانە پەیوەندیان بێکەوە یعنی تۆ ناتوانانی باز لە پرۆگرام بکەیت دەبێت باز لە مامۆستا بکەیت باز لەو کەسانەکەی کە سیاست بۆ دادەنێن چەند لە ئەگەر هەبێ سیاست و پلانەکە ئەگەر هەبێت لە ئەخیر خاڵم ئەوەیە کە بە وەزارەتی پەروەردە بێت بە هەڵسەنگاندنێک بکە بۆ ئەو سیستەمەی کە ئێستا دایناوە ئایا ئەو سیستەمە تا چ ڕادێک سەرکەوتوو بووە با بێت لە خێزانەکان بپرسێ ئایا منداڵەکانیان فێری خوێندەواری بوون یعنی ئەو گەورەترین کێشەی کە ئێستا ئێمە خەڵک یعنی قوتابیمان بۆ دێ بۆ زانکۆ دەستخەتی نییە ناتوانی بنووسی تعبیری نییە کاکە ئەوە هاتووە بۆ زانکۆ دەبێت دەسێ برادەرەوەیان نووسیوە کە بەڕاستی دێنە زانکۆ چ لە قسەکردن چ لە نووسین ئاستیان زۆر لاوە زۆرجیان ئەوانە ئەوە هەموو ڕەبتی بە بنەڕەتەوە هەیە بنەڕەتەکە کە نەها لەوێوە ئەو کێشە دروست دەبێت. ئێمە هەموو وەکو یەک سیستەم یەک پاکێژین
خوێندنی باڵا و سیستمی پەروەردە هەمویان دەبێت یەک پاکێج بن یعنی ئێمە دەبێ هاوکاری ئەوانیش بن ئەوانیش دەبێ هاوکار بن لەوەدا یعنی من بۆی کات زۆر نەبێ و سوپاسان دەکەم دەستە خۆش بێ زۆر سپاس دکتۆریوە زۆر سپاس مامۆستا جەزا جەنابەت ئێستا سەڕەتە دوایەوە دەگەڕێمەوە سەر ئەوانەی دەستیان بەرز کردێتەوە ئەگەر تکایە هاوکاری یەکتر بکەن و مەجاڵی مامۆستا سوارش دێن جوابەکان بداتەوە مامۆستا جەزا فەرموو مامۆستا جەزا ئەوزام لە سلێمانیەوە بەزەویش مامۆستا لە پەروەردە بەڵێ مامۆستا زۆر سپاس سەرپەرشتیاری پەروەردەی زمانی ئینگلیزی دەستان خۆش بێ زۆر سپاس کاگیمداد دکتۆر جان دەست و چاو خۆش بێ بۆ بەڕێز کاک شاسوار بۆ بەڕێز مامۆستا بورهان بۆ بەڕێز کاک هاوڕاس و دکتۆری وا بەڕاستی ئەم بابەتە زۆر هەڵەگرێ من لە سەرەتایی هەڵبژاردنەکانەوە جۆری هەڵبژاردن لە پۆلی بازنە یەک ئەوە هیچ نیمانە باز نەیدوو کە 4 و 5 و 6ەکە ئیختیار لە پۆلی 4 سیانە بۆ 5 و 6ەکە 4 ئەوە بە کۆی دەنگیش پرۆگراممان هەیە لەسەر ئەو لە وەزارەتیشەوە داڕێژراوە بەڵام کەینە 7 و 8 و 9 ئەبێ بە ئەوانی ژەڕوا بۆ 4 5مان نییە لای ئێمە واتە ئێمە هەڵبژاردن لە 3 تا 5مانە جا کێشێکی تریشمانەیە بەداخەوە زۆربەی مامۆسایانمان پۆلێنی دابەشکردنی ئیمتیحانی مەڵتیپل چۆیس نازانێت ئەوە کێشەکەمان ێستا بۆ نمونە ئێمە لە وەزارەت گرامەر ڤۆکابیلەری پرۆنەنسیشن لەگەڵ ڕیدینگ کمپریهنشن لە مەرحەلەی 7 بۆ 9 ئەمە هەمووی ئەچێتە مەڵتیپل چۆیسەوە هەمووی ئەچێتە مەڵتیپل چۆیسەوە ئەمە کێشەیەکمانە کێشەیەکی ترمانەیە لە 4 و 5 و 6 لە 4 ئەوەی کاچێتە مەڵتیپل چۆیسەوە گرامەرە ڤۆکابیلەریە لەگەڵ فانکشنال لانگویجە فانکشنال لانگویجە لە 5 شعین بەڵام لە 6 پرۆنەنسیشنی یەتە ناو ئەمە دابەشکردنەکانمان بەو شێوە بەداخەوە زۆربەی زۆری مامۆسامان ئەو شتانەمان کێشەکەش بەڕاستی بە زەرری قوتابی ئەشکێتەوە لە کاتی ئیمتیحانەتە بەڕێزی باسی 4 سکیڵەکە کرد تەواو بەڵام ئێمە سکیڵێکیمان لێیاوە لیستنینەکەیە کە هەمانە لە ڕێی پرۆنەنسیشنەکەەوە ئەوە تا ڕادەیەکێ ساڵانی پێشۆگە بێتەوە بیری جەناب ئێمە کە NEC-ەکەمەون هەبوو ئیراکی ناشنال کۆرس ڕافدەینمانە بوو لەگەڵ ئەم سانڕایزە بەڕاستی وەختی خۆی لە کاتی خۆیان بووە زۆربەی زۆری قوتابیانمان کە مستەوایان باش بوو تێڵکێشمانم تێڵکێشەکەمان مەڵتیپل چۆیس حاڵەتێکی کەممان بۆ دانابوواتە نمرەیەکی کەمی لەسەر بوو تێگەی هەتا دوای ئەوەی من لە بیرمە کە خۆم کاتێک کە مامۆسا بووم لە نیکەکە ناشنال ئینگلیش کۆرسەکە 20 بوو مەڵتیپل چۆیس 20 بوو 8 ڕیتن تێستەکە بوو سەیری کرد مستەوای قوتابی زۆر باشە بوو هاتین کە ڕافدەین کۆرسەکە هاتە پێشەوە بوو بە 6 بچن بوو بە 6 بچن چەند ساڵێک لەگەڵ سانڕایزیشا بۆ شێوە ڕۆشین بەداخەوە بەڵام لەم ئەخیرانەیە قووەتێکی زۆری ئیرا بە مەڵتیپل چۆیس کە مەڵتیپل چۆیسش بەڕاستی زۆربەی کات هەتاوەکو دایگنۆستیک تێست کە توێتە تەشخیصی کە ساڵانە تۆ ئەو ریپلیسمنتانە کە بۆ دێتەوە لە ئەوروپا شەوانە ئەوش کێشەش بۆ دروست ئەکات ئێمە بۆ نمونە هەرکە خۆمان وەکو لیژنەی تەقیم کە لە یەکەکان ئەمە یەکەی سەر پەرشتیارەکانمان یەکەێنەوە هەڵیانە سەین ئەو مناڵی کە لە بەریتانیا تۆ مناڵی کە لە سویدەوەیەتەوە ڕیتن تێستەکانیان زۆر باشترە وەک لەوانەی کە لە لای مالعیلم ئەو منهەجێ کە ئەوانی خوێنن قورستریشە لەو منهەجێ کە لە سەنڕایزی لای ئێمە بەڕاستی سەنڕایز دەرگایەکی چاکی کردوێتەوە ئەمەش بەڕاستی ئەیگەڕێنمەوە لەگەڵ ڕێزما بۆ هەموو مامۆستایان کە خۆشم مامۆستام و ئێستا سەرپەرشتیارم مامۆستایان خۆشیان لەوە کەم تەرخەمن دکتۆری بەڕێز ئەوە حاڵەتێکمانەیە حاڵەتێکی تریشمانەیە بەڕاستی ئێمە کە پاکێزی پرۆگرامەکان یەتە پێشەوە کە پاکێزی پرۆگرامەکان یەتە پێشەوە وەکو بەڕێستان باسی تەقیمەکە ئێمە تەقیم بۆ پرسیارەکانەکەی باشە ئێستا حالیان ئەم ساڵ لە یەکەی بەڕێوەبەرێتی گشتی سەرپەرشتەکانەوە هەموو پرسیاری هەموو پسپۆڕیەکان هەموو مادەکان هەڵسەنگانی بۆکرێ ئەم ساڵ کەیەتە سەرەوە سەرەکەی مامۆسا کۆپی پەیستێگەیە لە بینی مامۆسایانیشتە ئەوەش کێشەیەکە ینی ئەمە گەڕێتەوە بەڕاستی خەمساردیە بۆ مامۆستانی بەڕێز کە لە بوارەکانی خۆیانە خەمسار حاڵەتێکی ترمانەیە بەداخەوە گەنجی زۆر باشمانەیە تێگەی سەرتیفیکیشنەکەی باچلەیە کەچی سێرەکەی لە ئایتیە لە ئینفۆرمیشنە لە کۆمپیوتەرە زۆر لاوازە کە پرسیاردانێ پرسیارەکانی نازانی پانکچویشن لەکوێ نازانێت لەکوێ IBCD-ەکان دابنێ لە هەمان کاتیشە دیزایانی پرسیاریش غەڵەتەکەن
لە دیزانی پرسیاریشە ئەو کێشانەمان هەیە حاڵەتێکی ترمانەیە بەداخەوە پابند نەبوونە بە پەرتووکی مامۆستاوە کە بە تیچەرز گایتی بەناوبانگایە بە تیچەرز بووکە زۆربەی کات کە ئێمە داوای لێسن پلانەکەین لە لێسن پلانەکان و خۆ دەزانانی ئێسێمە ئەکسترنال سکوڵ ئیڤالوێشنمانێ ساڵ سەنگانی دەرەکی قوتابخانەکانمانێت کاتێک کە ئەچین سەردانی مامۆستایانی بەڕێزەکەیسا کە ئەچین بۆ لای داوای پلانەکەی لێکەین بڕوات بێ پلانەکەی بە سەمەریە ئەی مامۆستای بەڕێز کوا تەقدیمە کوا پراکتیزێک کوا پرۆدەکشنێک کوا ئیڤالوێشنێک کوا هۆمۆر هیچی تیان نییە هیچی تیا نییە اینجا لە لایەکی کەشەوە بەڕاستی خەمساردی وەزارەت لەوانە تۆ بێ لیژنە مختەسەکانێ خەبیرەکانێ لەوەیە ئاکتیڤیان بکەیتەوە ئێستا بۆ نمونە ئێمە پارساڵ لە 19 و 20 و 20 پوختەمان بۆ حازرکردن لە بۆرەی حاڵەتی کەرنتینەمانە کۆڤید-19 بوو پوختەکانمان بۆ کردن کەچی بەداخەوە کاتێک کە پرسیارێتەوە ئەو پرسیارانە ڕەتیشی نییە بە پوختەکانی کە ئێمە کردومانە ئەیکە ڕەتیشی پێ نەبێ بەڕاستی سێرەکەی سەرگەردانیە دروست ئەبێ کە کاتێک گەزانی کە مەڵتیپڵ چۆیس زەرێرێکی زۆر ئەگەر تۆ بەحەج هەمووی بێ 50 پرسیار لەسەرەوە بێنێتەوە پێم باشە 60 بۆ چلەکە بگەڕێتەوە ئیسفادەیەکی زۆری دەستان خۆش بێ و ئێوارەیەکی خۆش بۆ هەموو لای زۆر سپاس مامۆستا جەزا ئەحمەد سەرپەرشتیار لە سلێمانیە کاگاسۆ دەستت بەرز نەکردەوە نازم هەر نامەی دەنێری لە چاتی دەڵێ قسەم هەیە کاگاسۆ دەستت بەرز کە بە مەجال بدەم بەسەر چاپ مامۆستا شەو بۆ جەبار فەرموو هاوکاری یەکتر بکەن مامۆستا شاسواریش ما وەڵامتان بدات مامۆستا شەو بۆ فەرموو هەڵکاتتان باشتر مامۆستا باشین زۆر سپاستان ئەکەم زۆر سپاس بۆ زانێرەکانی مامۆستا شاسوار بۆ ڕاو سەرنجی هەمویان من چەند شتێکم هەیە وەکو مامۆستا دەی من ئەو گلەیم هەیە لە هەموو لیژنەکان کە دروست ئەکرێ لەسەر پەرشتیارە بەڕێزەکان ئەو کەسانی کە بڕیان ئێن زۆر دەمێکە دوورکەوتونەتەوە لەوانە وتنەوە ئاگیان لە کێشەکان نییە بڕیارەکە چۆن ئەجێلەوانەیە لە 3-4 کەس پرسیار بکرێ من بەڕای من لە هەموو لیژنەکانە پێویستە مامۆستا هەبێت چونکە مامۆستا لە ناو کێشەکانوانە دەڵێتەوە بەڵێ مامۆستا بەرکەوتەی هەیە لەگەڵ فێرخوازەکانە ئەمێکێکە لەو شتانی کە دەیمەن لیژنە دروست ئەکرێ کە دەرئەنجامی نییە دەرئەنجامەکەشی بۆ نییە لیژنەکان زۆر کەم بەدواداچوون ئەکەن ئێستا بوون ونا من ئەم بڕیارانی کە تازە دەرچۆ تەبارەت من وەکو مامۆستایەکی زمانی کوردی کە بۆ ماوەی 11 ساڵە لە سیستمی نێودەوڵەتیە ئیش ئەکەم من شتی وام قەت نەبینیوە خاستان بۆ زمانەکان من نامی قسەکان زۆر کرا دووباری بکەمەوە خاستان بۆ پۆلی 12 100% هەڵبژاردن بێ من خۆم قۆناغی دا ئەیبێتە 11 ئەیبێتە 12 لە پۆلی دەوە فێرم کردو داڕشتن چۆن بنووسێ چییە چی نییە بۆی ئەهێنیتەوە لە امتحانە جوابی نایەتەوە ئەڵێ بۆ ئەڵێ مامۆستا من لە 12 پێویستم پێی نییە ئەڵێ اینجا ئەگەر هەمووشمانەما زانین جاری وایە 6 دەرەجێ لەسەرە جاری وایە 5 دەرەجێ لەسەرە تەلەبە ئەو 5-6 دەرەجاڵە هەر نامەوێت یعنی کە تۆ ئەڵێ پۆلی 12 یەکێکە لە هەرێک هەڵە گەورەکان من چەند ساڵە لە سیستمێکی نێودەوڵەتیە ئیشەکەم نازانم مەسیری تەلەبەیەک چۆن لەسەر هەڵبژاردن ئەکرێ خاستن مەکتەبە حکومەکان ئەگەر سەیری بکەیت ئەوەنەی لە ڕێگەی بابڵێم چانسەوە وەڵام ئێنەوە من خۆم لەگەڵ چەندین تەلەبە بەرکەوتەم هەیە بەڵام ئەمەش مانگیانەوە چەندین شوێن بەڵام بەجاخەوە وەزارەت گوێ ناگرێ لە مامۆستا کە ئەمە کێشەکە کۆنفرانس ئەکرێ مامۆستای تیانە ناڵم هەرتیانە زۆر کەمینەیە یاشی بە حیزبەکانە کەسانی بێلانی هەر زۆر کەمتیە کە تۆ مامۆستا ئەی کێشەکان بگەنێتە کوێ ئەگەر ڕێ بەدوایە فەیسبووکە جواب نایەتەوە ئەگەر ڕێ ئیمێڵێکی دەستکەوە ئیمێڵەکەی ئەوەنە کۆن بووە لەوانەیە هەر بەکاری نەهێنێ من حەز ئەەکەم لێرەوە بتوانین ئیتر لە هەموو شتەکانە با دەنگی مامۆستا چونکە دەنگی مامۆستا دەنگی تەلەبەیە دەنگی تەلەبە هی دایک و باوکە چکەمە بەرکەوتەمان لەگەڵ دایک و باوکە هەیە بەرکەوتەمان لەگەڵ تەلەبەیە هەیە بڕواکە جاری وایە تەلەبە چارەسەری زۆر جوانی لایە ئێمە با هەر خۆمان ئەو نەڵێن هەر ئێمەش دەزانین ئێمەش دەزانین من جاریوە بە تەلەبەکان ئەڵێم ئەم بابەتە چی لێ بکەین یعنی لەوانەیە من بە ئاشێوەیەک شەرحیکەم ئەو نەتوانێت لە من تێبگە ئەو لەوانەیە شتێکی زۆر ئاسانتری تیابێ چۆنێکێک لە ڕێگاکانی تێگەشتن و فێربوون تەلەبە لە تەلەبە زیاتری وەرەگرێەوە تا تەلەبە لە مامۆستای وەربگرێ خاستن ئەو تەلەبانەی کە ئاستیان زۆر باش نەبێ بۆیە من لێرە بۆ شێوازی هەڵبژاردنەکە هیوادارم نەمێنێت بۆ پۆلینەوە بۆ پۆلی 12 چونکە بڕوان پێ بکە من داڕشتە ئەهێنیتەوە لە 2 دێر زیاتر ناتوانێت بینەسێ 2 دێڕەکەش چۆن ئەینوسێ ئەڵێیان تۆ بێ دایکم بۆ بێنیتەوە یان وەرزی بەهارم بۆ بێنیان نیشتیمان تۆ ئامادەیت
پندی پێشینان بڕوا بکە مامۆستا حەزمە ئەکرد یعنی بکرێ ڕاپرسیەک بکرێ بۆ پندی پێشینان ئەزانن وتی بە نرخەزانن بۆ هۆنراوە ئەزانن لە پەروەردەیە من ڕێزم هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە لە هەر پلە پۆستێکی پەروەردەیە ئیشەکان بێت جیاوازی بە دوواداچوون نییە جاران سەرپەرشتیار هەبوو سەرپەرشتیاری وانەکان هیچ نەبێ ئەهات بوون من و مامۆستایکی کوردی لە پرسیارەکانە بزانێ شعرەکەم هێناوەتەوە ئێستا من شعر بهێنمەوە نەیهێنمەوە پرسیارەکانم هەمووی ڕاست بێ پرسیارەکەم هەمووی هەڵە بێ مدیرێک چوزانێ شارەزایی لە چییە هەیە لە 12 بابەتە 7 بابەتە 8 بابەتە فەقیرە من خۆم ئێستا مدیر بم ناتوانم چێکی هەموو پرسیارەکان بکەمەوە خۆگەر لیژنەی تاقیکردنەوەکانمان هەیە ئایا لیژنەی تاقیکردنەوەکان معلوماتی هەیە لە هەموو شتێکە ئێستا کوردی ڕێزمان ئەزانێ داڕشتن ئەزانێ ئەدەب ئەزانێ ببوورە ئەگەر بیانەوێت بڕوا کە ڕێگە چارە زۆر زۆرە هیچ پارەشی تێناچێت آخر شت بۆی کاتی ئەوانی تر نەبم مامۆستا داوا لە مامۆستا ئەکرێت خۆی فێربوونی تازە بەکاربێنە داوا لە مامۆستا ئەکرێ پرسیار کە بە کۆمپیوتەر داوا لە مامۆستا ئەکرێ دیزایانی پرسیارە جوان بێ ئەی بۆ ئەم هەموو سەرپەرشتیارت هەیە تۆ ئەم هەموو مامۆستا بە ئەزمونەت هەیە بۆ تۆ نای هاوینان خولێکیان بۆ بکەیتەوە لە خولەکە یەک ڕێز لێنانی بەرێ خۆمەتوێت و هەر پارە و خەڵاتیاندا بەشکەیت بڕواکە مامۆستا هەمووی پینوی خولە بەڵام ئایا چەند ساڵە چەند هاوینە ئایا هیچ خولێک ئەکرێتەوە هیوادارم ئیشاڵا پەروەردگارم قەیرانەیە بەرەو پێش بچێ زۆر سپاس ببوورە لە کاتی ئێوەشم گرت زۆر خۆش بێ خاڵەکانت گرنگ بوون دەست چاوت خۆش بێ زۆر سپاس کاک ئاسۆ فەرموو ئاسۆ مەحموود دوای مامۆستا سەنگەر کاکێ من وەڵا زۆر بوونەجا بەزاری کاک شاسواری دەدەم دەدەقە چکە درێژی دەکەینەوە بە بەرنامەکە کێشەمان نییە کاک ئاسۆ فەرموو ئاسۆ مەحموود یان دەست چاو خۆش بێ سپاسانەکەم بۆ دەرفەتێتانام لە ڕاستیە من لەو ساوە گوێگرم و وەگەڵێ زۆریشم لە دڵایە لە ڕاستیات دەستخۆشی لە شوێنەکەمان بانەکەینەی دەردە دڵی مەبەستمان ئەمانەکەینەوە لەسەر تاقیکردنەوە زۆر باش زۆر باشەوە وەڵا شتێکی باش بێتسمەوە من پێم باشە یعنی ئەم دوێ بنارە ئەگەر درێژی بکەنەوە بە سەرپەرشتی ئەو کاکە بەڕێزە بێ کە پێش سیمینارەکەی پێشوە بنارەکەی پێشکەش کرد درێژ کرێتەوە بەڕای من ینی سەرنج و تێبین و بۆچوونەکان باشە ئایندەیە بۆ کاتێکی تر بێ بەجددی درێژ کرێتەوە بۆەوەی خەڵکانی تریش قسەیان پێەوە بە دڵنیایەوە دەستخۆشی تاوان بۆ مامۆساشەوە بۆ جەبار هەیە بە دڵنیایەوە ئەو کۆنفرانسە پەروەردەیانە ئەکرێن بەجددی ئێمەی مامۆسا لە ناو واقع تاڵەکەین ئێمە لە ناو معانات و کەم و کوڕینە ئەژید و ئەزین چۆنە ینی ڕێژەی لە سەداسەتی مەڵتی چۆیس و هەڵبژاردن یعنی کارێکی بە تەلەبە کرد ینی ئاسێکی زۆر نەخوێنەواری چی لە ڕووی ڕێنووسەوە چی لە ڕووی خوێندنەوە لە هەموو ئەوانەوە زەربێکی زۆری لە تەلەبەدا خۆم 30 ساڵە لە ناو ناوەندەکانی خوێندنان باش ئەزانم بۆ خاڵێکی تر من سپۆڕەکەم کۆمترە دەستخۆشی لە مامۆستا جەزاکەم و تقریبا مەوزوعی مامۆسایان لەلایەنی نووسینی کۆمپیوتەروان و مامۆستایان لەو لایەنەوە زۆر زۆر ینی ئاسان لاوازە وەکو مامۆستا شەبوو ئاماژەی پێکرد ئەکرێ ینی ئێمەی مامۆستا تیونی خول و ئەوانەی هیچی تێناچی ینی من چەندین جا لە مامۆستای قوتابخانەی خۆم دوور بووینە ڕۆنینم کردووە یعنی من داتاشۆ تاقیگەی کۆمپیوتەر کۆمەڵشتم هەیە خستومەتە ڕۆ مامۆستایان نەموتوە هیچ نازانم تومە لە 180 شتەکان ئێوەی زانن لە 20 بەیسکی نووسینی پرسیارە ئێوە نایزانن من بە معانات یعنی ئەوەنە کێشە هاتوۆتە بەرزم سەرباری ئەوەی کە خۆم ئیخساسم کۆمپیوتەرە و وەسیان ساڵ ناوەندەکانی خوێندناهەم لە هاوکاتیش دوکاندارم زۆرترین پرسیار نووسیوە ینی هەر حالیان کە ئێستا ئەم سینارە پێشەوەی دەست پێ بکە من پرسیاری بیرکاری بنووسیەوە ماڵتی چۆیس و هەڵبژاردن و ئەوانە با بڵێن خاڵێکی تر عفونکە ئەگەر بورە شتێکی تر کە ئاماژتان پێنەدا بەجددی نازان من زۆر تێبینیم کردو و گەڕاوم لەینا کویزمەیکەر هەیە ماوەسەیان ینی تۆ تۆفڵ یا بۆنە من کاتی خۆی لە جامیع بووم با بڵێ یەکێ لە گرفتەکان کە لە کاتی ماڵتی چۆیس و هەڵبژاردنەکانە کە بۆ تەلەبە هێنرێتەوە بوونی کات زۆر گرنگ یان تۆ جار وایە تەلەبە ئاوا دەسێنێتە ژێر چەناگەی دانیشێ بە دیارینەوە وەکو باسمان کرد بە پەنجەی ئاماژە بێ یا بەڕێکەوتن بێ بەچی بێ شت وەرئەگرن ئەمە خۆی بۆ خۆی یعنی هینە یان ئێمە ناوەندەکانی ناوامۆسایانات دیقەتمان داوە زۆرجار تەلەبە پرسیارە نووسینەکیەکان وەڵام ناداتەوە سێرەکەی زۆرترین هەڵبژاردنەکان چەند تەلەبەرینی کردووە ئیتر یعنی بەجددی چاودێری جددی زۆر گرنگە بەس تۆ ئەم کویزمەیکەر و چەندین بەرنامە هەیە ئەکری ئەپاکان هەنێکی بە فری هەن و هەنێکیان بە پارە هەن بەڕاستی ینی بۆ نمونە تەوقیتی کاتی کۆمپیوتەرەکە ئەگرێ لەگەڵ ئەو بەرنامە بۆ هەر پرسیارێک بۆ هەر گرفتێک کە 4 ئۆپشنی هەیە
يعني لەگەڵ تایمەری کۆمپیوتەرەکە بۆ نەتۆ 10 پرسیار دێناتەوە هەر پرسیار دقەیەکی بەرەکەوێت یعنی تۆ ئەمە مەجای تەکوجوم و ئەم سەرۆسە نایڵێتەوە لە بەسەری ئەم دیودیوی خۆی کاتێگەی ئەمانە زۆر زۆر خۆشە لە کاتی ترا بەجددی ئەم وێبنارە درێژەی ئەم ماڵتی چۆیسە و دەستشتانەکەم سپاسانە زۆر سپاس مامۆستا سوار ئەگەر تعلیقێک لەسەر ئەو قسانە هەبێ بەگشتی چکە بەڕاستی پێشکەسی تر وڵا زۆر ناوانێت تر حەز دەکەم مامۆستا میدیا و مامۆستا حەسەن و مامۆستا سەنگەر ئەوانە هەمویان زۆر باش لە وەزارەتی پەروەردن و مامۆستای قەدیم دەبێ قسە بکەن کاک چاوەڵا زۆر بە کورتی تا بەڕاستی ئەو مامۆستا بەرەزان و سەرپرسیار بەرەزانە شتی زۆر گرنگیان وروژاند و هەموو شان شتەکان تەواوە مامۆستا هیوا قسەکە زۆر جوانە بەنسبەت مەلزەمەوە ئێستا مەلزەمە وەکو هەشتێککە بۆ تیجارەتێکی زۆر زۆر خەڵکێکی زۆری پێ دەوڵەمەند بووە بەڕاستی ینی نایشارینەوە من چەند جاریش لە فەیسبوک هەندێک جار ئاماژەمان دەکشت کردووە وەکو هەر تیجارەتێکی لاتەوە بەڕاستی من لەگەڵی نیم و بەڵێ پێویستە ئەوە وەزارە ڕێشوێنی خۆی بگرێتە بەر بیرکردنەوە ڕخنەگەرانە من لەگەڵم بەڕاستی بەنسبەت فەلسەفەی پەروەردە ئەوە بەڕاستی بێ وەزارەت خۆی وەڵام باتەوە بەس من ئەکیدم ئەبێ شتێکار هەبێ ئەکید فەلسەفە پەروەردەی هەیە بەڵام چۆن و چۆنێ بۆ خەڵک نایزانێ یاخو وەکو بەڕێزت لەعنی ئێمەمانە ناگامان لێنێ لەوانەیە کەم تەرخەمی لەر و ڕاگەاندن و کۆمیونیکیشن و ئەو شتانەوە هەبێ بۆیە دەبێ وەزارەت ڕوونکردنەوەی پێویستدات و زۆرتر باسی بکات مامۆستا جەزاجان قسەکانی خۆش بێ منیش لەگەڵتم پیاڵکەش باسم کرد زۆر خاڵت باس کرد دەمێ یەک شتێکە بۆ جەناب زیاد بکەم ئێستا حاڵی حاضر ئێمە زۆر جاگلەی لە مامۆستایەکانەکەین بەڵام بەڕاست جەنابەت سەرپەرشتاری ئێستا ئاگات لێە هەڵسەنگانی پسپۆڕی نەماوە ئەمی ئەو هەڵسەنگانی دەرەکە ئێوە ئەچنە قوتابخانەکان ئیش و کار وەکو لیژنە ئیش و کاری تقریبان ئێوە بۆتە مشاهدەی مامۆستا و تۆمارەکان و سیرکردنی بینا و کۆمەڵە شتە هەڵسەنگانی پسپۆڕی نەماوە ئەوە یەکێکە لە خەلەلەکان پێی ساڵسەنگانی پسپۆری بگەڕێتەوە بۆ مامۆستایان چکە ئێستا من ئەگە 20 ساڵ شە مامۆستام هەر پێویستمە ڕێنمایی کار هەیە کە ڕێنمایم کە بڕاستی مامۆستا شەوە قسەکە زۆر تاوا من هەمیشە وتومە فعلەن زۆربەی کات ئەو ئیشانی کە بۆ مامۆستا ئەکرێ مامۆستایانە براد ئەدرێ مامۆستا جێبەجێکە بەڵام ئەو لیژنەی مامۆستایانە ڕاستە من موافقم و نمونەش زۆر و تەنانە زۆر جار یعنی لە وەزارەتی خوێنی باڵا و پەروەردە کە بڕیار ئەستان بڕیار دەرکرا بۆ خوێندە حکومیەکان زۆر کەس دەو بەڕێزانە مناڵی خۆی لە حکومی نەبووە ینی بەڕاستی ئەوە یەکێکە لە کێشەکە بەڕاستی وایە باسی مامۆستاشەوە هەر باسی خۆل حتا ئێمە ئەمرین ئەبێ هەر خۆمان فێرکەن و فێرخوازی بەردەوام خۆلی بەردەوام و دەوری بەردەوام ساڵانە یعنی ئەوە من لەگەڵتان و نکۆلی ناکرێ و دەستان خۆش بێ زۆر سپاس دەست خۆش بێ بە پەلەبڕۆنێک پرسیاری تر هەبوو ڕێی چیە لەسەر ئەو پرسیارانەی کە دەڵێ مەسەلەن لە هەڵبژاردنەکان لە کۆتایی دەڵێ هەمویان ئەوانی سەر و ڕاستنیان هیچیان ڕاستنی لەگەڵ ئەو جۆرە پرسیارەدا کاک دکتۆرزان چۆنە من ئەخۆی دەتوانی بەکاری بێنی بەس من بەنسبەت بۆ قۆناغەکانی خوێندن لەگەڵ ئەوە نیم خۆم شخصی دەکرێت وەکو دیاریکردن لە خوێندن نافەرمی وەکو فێرخوازێک لە دەرەوە بەکاری بێنی بەڵام مادەم ئەمە تەرکیزمان لەسەر قۆناغەکانی خوێندن مەنهەج خوێندنە حەز دەکەم ئەو شتانێکیانێ بۆ ڕێی شخصی خۆمان هەندێک جار پرسیار دێتەوە دەڵێ ئەو بژاردانەی سەرەوە هەمووی ڕاستە یان دەڵێ هیچیان ڕاست نییە نەن ئۆف یان ئۆڵ ئۆف ڕاستە زۆر باشە مامۆستا سەنگەر ئیسماعیل ئەوها بە سڕە پێدا دەڕۆم ببورن دوای ئەوە هەیە من عومەر دوای مامۆستا پەیام دوای مامۆستا حەسەن دوای مامۆستا میدیا ئێوارەتان باش بەڕێزان کاک دکتۆر گوێتان لێمە بەڵێ مامۆستا سەنگەر فەرموو ڕێز سڵامان هەیە بۆ هەموو لایەک دەستان خۆش بکە دکتۆر زۆر سپاس بۆ مامۆستا شاسوار هەز دەکەم کەمێک دوور کەتینەوە لە بابەتی مالتیپل چۆیس دەمەوێت هەندێک بگەڕێمەوە سەر و بابەتەی بەڕاستی پرسیارێکی دیاریکراوم نییە کاک دکتۆر تەنها چەند تێبینیەکە و چەند پێشنیارێکم هەیە بەڕاستی لە کۆتایی مامۆستای ئینگلیزیە مامۆستا سەنگەر و تەڵەبەی دکتۆرای بەڵێ زۆر سپاس زۆر جار دەپرسن پرسیاری هەڵبژاردن ئاسانە هەنی ئایا جوابدانەوەی پرسیاری هەڵبژاردن ئاسانیان ئاسانیە بەڕای من دەوەستە سەر پرسیارەکەی هەموو پرسیارێک دەکرێت ئاسان بی و هەموو پرسیارێک دەکرێت قورس بیت پرسیاری هەڵبژاردن دەکرێت زۆر قورس بی دەکرێت مامناوەند بی دەکرێت ئاسان بیت ئیتر کە خەلەلێکەیە دەڵێن ئاسانە دیارە بەشێوی ئاسان پرسیارەکان هاتەوە یان ئەگە زۆر قورسێت پرسیارەکان زۆر قورساتەوە ئەگەر نەخودی مەلتیپل چۆیس ئاسان و گرانی نییە هەموو جۆرێک دەکرێت هەبیتن ئایا دانانی پرسیاری هەڵبژاردن ئاسانە
بەڕای من دانانی پرسیاری هەڵبژاردن بۆ کەسێک ئاسانە کە شارەزای بنەما و پرینسیپڵەکانی مەڵتیپل چۆیس بیت. کەسێک کە شارەزایی نەبیت بەڕای من ئەرکێکی زۆر قورسە. ساڵانە دەبینین لە پۆلی 12 ئەسیلە دێتەوە، یعنی زۆر جار غەڵەتی تێدایە، زۆر جار دەڵێن لە بۆ نمونە لە ئینگلیزی 2 دەرەجە بۆ تەڵەبە، لە کوردی 4 دەرەجە بۆ تەڵەبە، لەبەر ئەوەی غەڵەت لە پرسیارەکان هەیە. لەبەر چش غەڵەتێ چکە ئەوانەی ئەسیلەکان دادێن دڵنیام کەسانی بە خبرەن، کەسانی بە ئەزمون، بەڵام لەوانەیە شارەزای پرینسیپڵەکانی بنەماکانی مەڵتیپل چۆیس نەبن، کەواتە ئەزمموی وانەگوتنەوە فەرقی هەیە لەگەر شارەزابوون لە ئەسیلە دانان، شارەزابوون لە دانانی پرسیاری مەڵتیپل چۆیس. بەشێکتر لەو پرسیارێک کە ڕوبەڕوومان دەبیتەوە چێکردنەوەی پرسیارەکان بزەبت ئاسانە، بەتابەتی ئێستا ئاجیزە هەیە زۆر بە خێرای چێکی دەکەن و نمرەکەش دەداتێت. بەڵام بەگە بە شێوەیەکی گشتی تەمەشای بکەن ئایا هەڵبژاردن باشە. بەڕای من بۆ پۆلی 9-12 ئێستا حالیان زۆر بێکێشەیە، زۆر باشە، هەتاوەکو ئەو کاتێک کە ئامادە سازی و ئامادەکاریەکی باش دەکرێت بۆ شێوازەکانی تری تاقیکردنەوە. چونکە بەڕاستی گۆڕانکاری چەندە گرنگە، خۆ ئامادەکردن زۆر گرنگترە. زۆر جار دەبینین گۆڕانکاری زۆر لە پەروەردەی کرایە، وەزیرێکی تر دێ دەیگۆڕێتن، وەزیرێکتر دێ دەیگۆڕێتن، یعنی ناکرێت لەگەڵ هەموو وەزیرێک و چەند گۆڕانکاریێک ببینەوە پێشە ڕەفز بکرێتەوە. زۆربەی هۆکارەکان دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئامادەکاری نەکرێە. پێشتر پرسیاری مەقالی هەبوو بزەبت لە پۆلی 12 ئەگەر بەبیرتان بیت، پێش ئەوەی 100% بتە هەڵبژاردن 2011 بوو غەڵەت نەبووم، لە کۆنتترۆلی پۆلی 12 بووم، سەرۆکی لیژنەی یەک لە لیژنەکانی چێکنەوەی ئەسیلەکانی ئینگلیزی بووم. بەجددی یەک لە پرسیارەکانی ئاخری مەقالی بوو، ئینشا بوو لەسەر ئەو لیترەری ڕیدەر کە هەبوو لە کوتای کتابەکەی. یعنی بەجددی ئیهمالێکی باش پێوە دیار بوو، یا مامەسایەکان زۆر مادی بوون، لە سبەینەوەتە سەعات 2-3-4 خەریکی ئەسیلە چێکردنەوە بوون. مامەسا تااقەتی نەبوو کەلیمە بە کەلیمە بخینەوە، پێی نەدەکرا ئەسڵەن، یعنی دنیا زەختمان لەسەر بوو، ئەسیلەی هەموو شارەکان هات بۆ ئێرانە، یعنی بەجددی ناکرێتن مامەسا ناتوانانی بخینەوە، غەدری زۆر لە تەڵبەی دەکرێت، بە خۆتان دەزان، یعنی بە 1 پوینت تەڵبە لە کولێک دەچێت کولێکیکە، یعنی ئەو غەدرە لە تەڵبەی دەکرا لە مەقالی، هەتاوەکو بەدیلێکی باشتر نەبیندرێتەوە. بەڕای من گۆڕانکاری لە گۆڕینی شێوازی هەڵبژاردن غەڵەتە. وڵا کاکتۆر ئەگەر یەک دقە مەجال بدێت بەحکمی ئەوەی مامەستا بڕهان و چەند سەرپەرشارێکی بەڕێز لێرەنام، زۆر جار دەبینن ئەسیلەکان لە تەربیەی لە مەکتەبەکان دەنەدرێتەوە تەربیەی لە کۆتایی وەرزی یەکەم و وەرزی دووەم. ئەمە بەخۆم چەندین ساڵە مامەسام ڕۆژێک لە ڕۆژان تێبینیەکەم لە بۆ نەهاتەوە بڵێن کاکە لەو ئەسیلەی تۆ غەڵەتە تێدایە، ئەو ئەسیلانە دەنێدرێنەکە گرنگنی هاتنەوەکەشی بالضبط فیدباکەکە گرنگە کاک دکتۆر، یعنی دەستە دەبی دڵنیام، یعنی یان ناخوێنرێتەوە یان کە دەخوێنرێتەوە لە بۆ مناگرێتەوە بە خودی مامەساکە لەوەی خۆی تا بکات. ئەگەر بە تاکتاچیش نێتەوە دەکرێت وەکو ڕیپۆرتێک بڵاو بکرێتەوە دوای چێکردنەوەی ئەسیلەکان، ئەوە خاڵە گرنگەکانە، ئەوە هەڵە باوەکانە. من لە 2008 مامەستامە تا ڕۆژێک لە ڕۆژان راپۆرتی ئەسیلەکانی خۆم مامەسا بڕهان یەک لە خاڵێکی زۆر گرنگی ورژان گوتی ئایا هەڵسەنگاندنیان ئیمتحان ئامرازیان ئامانجا. ئێستا لەو سەردەمە ئێستادا نوێترین زۆری هەڵسەنگاندن بریتە لە ئەسسمنت فۆر لێرنینگ نەک ئەسسمنت ئۆف لێرنینگ، کەواتە لێرە تەنها وەکو ئامرازێک تەمەشای هەڵسەنگاندن دەکرێتن بە مەبەستی فێربوون، نەک بۆ فێربوون، نەک بۆ هەڵسەنگاندنی فێربوون. چەندین وڵات لەسەر ئەساسی ئەو ئەسسمنت فۆر لێرنینگ کە خۆم لە نامەی دکتۆریاکەم سەیجی سەرەوە دەکەم، چەندین وڵات لەسەر ئەساسی ئەسسمنت فۆر لێرنینگ ڕیفۆرمی چاکسازی لە هەڵسەنگاندنی و لە ئەسەر ئاسی وڵات جێبەجێ کردیا. بۆ نمونە ئەو ئەسسمنت فۆر لێرنینگ یەکەم جار لە ساڵی 1999 لە بەریتانیای ناسێنرا و ساڵی 2002 مراجعەیان کردەوە. لەسەر ئەوە ئەساسی چەندین وڵاتی تر ریفۆرمی کرد لە هەڵسەنگاندنی لەسەر ئاستی پەروەردە و خوێنی باڵا، نەک تەنها پەروەردە. چەندین وڵات ئەو شتیان کرد. پێم باشە لە وڵاتی مەش دەستەی ریفۆرم هەبیتن ئەجات لە بۆ هەڵسەنگاندنیان هەر شتێک بیتن، ئەو دەستێ سەر بەخۆبی باشە، پەیوەندی نەبێت بە وەزیرێک لە بۆ وەزیرێکیکە وەزیرێک بێبی گۆڕ وەزیرێک تردا مەزرێتن. ئەو دەستێت دەکرێت ئامادەکاری تەواو بکەن لە بۆ هەر گۆڕانکاریەک لەلایەنی ئەسسمنت بی لەلایەن هەر لایەنێک تر بیتن، دەکرێت بەردەچوونی بەردەوام و زیاتر بەرەو پێش بدرێت و دیڤلۆپ بکرێن، پروف بکرێتن لە جیاتی ئەوەی بگۆڕدرێ هەموو ساڵێ. دەستان خۆش بی بۆ کاتێک زۆر زۆر سپاس. خاڵەکان گرنگ بوو، دەست خۆش بسپاس بۆ بەشداری. هێمن عومەر تکایە هەندێک سەرنجەکان کورت بکەنەوە لەبەر کاتەکە. مامۆستا هێمن، کاک هێمن فەرموو مایکەکەت بکەوە.
لای مەڕێگەمان دای مایکەکە بکەیەوە کاکێ من عومەر فەرموو. زۆر سپاس دکتۆر گیانم کاتان باش سپاس بۆ باشتر، مامۆستای بەڕێز. وەڵامش یەک دوو سەرنجی کورتم هەیە. فەرموو. ئێکیان کە پێویستە بە بابەتەکەەوە لەسەر شێوازی هەڵبژاردن دیارە بۆچوونەکەی من پێچوانەی زۆرێک لە بەڕێزانە ئەو بەڕێزانەی کە دژی هەڵبژاردن بوون زۆربەی ئەوانە بوون کە لە بواری زمانە کارێنە کرد بۆ بزان بەڕێز شتانێکێک بوون لەوانە گوتمان بۆ زمان زمان بەڵام من بپێچوانەوەی بینم بۆ بابەتە کۆمەڵایەتەکان کە من مامۆستای مێژووم نمونەیە کە ئێمە لە ساڵی 2013 من لە کۆنتترۆل بووم ئەوانی کە لە کۆنتترۆڵە نەزانن هەر بەندێکی پرسیارەکان 50 دەفتەر بوو بڕاتانە بێ مامۆسانی بەڕێز عەدالەتین یاسا کە پەروەردە داینابێت سیستەمێکی زۆر عەدالەت هەڵبژاردنە بۆچی لە کۆی 50 دەفتەر من زۆرجار لە 30 دەفتەری شەڕمە کرد یەک پێناسەیەک 5 دەرەجەی لەسەر بوو ئەو مامۆستا بەڕێزی کە سەحیە کرد 3 داپی ئەمە کاکە بۆ ئایلەکەی کاکە وڵا ساڵێکی بیرچوو باشە قەیناوە ساڵێک دەرەجێکی لێ بڕە دوای ئەی وڵای ناو سەرکردێکی بیرچوو من دەرەجێکی لێ بڕم یعنی 5 دی ڕێنووسی 6 دی ڕێنووسی یەک وشەی نانووسی ڕێک دەرەجێ دوای لێ بڕی ئەمە مافی تەلەبە یا زۆر ئەفرە بۆ سەر میزانی سەلەبەکە ئەی زۆر جار ئەمان بیست یان وڵایی هەندێک مامۆستا سەرخۆشن لەگای تەسیحاتە یان ئەیانوت هەندێک مامۆستا بیری ماڵەوەکەن بۆیە لێوە قەدرێکی زۆرە تەلەبەکە من وایە بینم ئەگەر وەزارەتی پەروەردە بگەڕێتەوە سەر ئەو سیستەمەی پێشوو تووشی شۆشکی زۆر گەورە بێ چکە بەڕاستی ئێمە لە 2013 بەدواوە سیستەمی هەڵبژاردنەکەی با چاوەڕێ بکەین 10 ساڵ بۆ 2 ساڵێک هەسەنگانی بۆ بکەین زان دەرەنجامەکەی چییە ئەنجا بڕایی لەسەر بکەین خاڵێکی تر هەر بە کورتی مامۆستا باسی پرسیارەکانی کرد منش تەحەداکەم لە 2012 هەتا ئێستا پرسیارمان ناردووە بۆ پەروەردە و بۆ ئیشراف سیر نەکراوە ئەی من مامۆستای مێژووم بڕاتانێ بتوانم شاعر بنووسم و کەس قسە ناکەم هەر 15 هەڵبژاردنێتەوە لایەن تەکنیکیەکەی ئەم 15 هەڵبژاردنە کە ABCDە هەندێ مامۆستای بەڕێز 9 یان 8 جار ئەنووسن ئەی بۆ لەبەرەوەی تەسیحاتەکان ئاسان سەحتی ئەی تەوازنێک ڕناگرن تەلەبەش ناخوێنێ شارەزای مامۆستاکە بووە زۆر بە ئاسانیڵەوە ئەو مامۆستایە تاو هەموو پرسیارەکانی ئەی یا بیە ئەی مشتێک نییە پسپۆڕێ جاران ئیشرافی پسپۆڕیە بوو ئاسانگانیە کرد بە دەداچوونیە کرد جگە لەوەی عادەت بەرسەوە سەری پرسیارەکانێکە تێبینێدا ئەوە نەما بۆیە پێویستە ئەوە بگەڕێتەوە دەستت خۆش مامۆستای خاڵێکی تر دکتۆر حەزەکەم ئەو زۆر گرنگە بۆ پێویستی بواری پەروەردە لەبەرەوەی ئەو جەماعەتەی لێیە وەزارەتی پەروەردە خاڵێکی زۆر گرنگی داناوە بۆ سانگانەکان 10 نمرە بە 10 نمرەی ڕۆژانە 20 نمرەی هەڵبژاردن ئێستا لە 180 بەرەوسەرەوەی مامۆستایانی بەڕێزی بواری پەروەردە بە تایبەتی ئامادەیەکان ڵێم 10 نمرەی ڕۆژانە نادەن بۆچی لەبەرەوەی تووشی گرفت نەبن و ڕوبەڕووبوونەوە نەبن لەگەڵ قوتابیە بۆ نمونە نمرە دابرێت لەسەر هەسەنگانی ڕۆژانی خوێنکار هاتنی خوێنکار بەشداریکردن یای من بۆ خۆم کە لە قۆناغی ئامادەیە مەفروزە من قوت خودابیەکەم ئامادە بکەم بۆ زانکۆ ڕاتانە بێت چەند ساڵێک پێر ئێستا من کاتێ راپۆرتم بە تەلەبە کرد پێشەکی دەواازەکەی پراوێزەکەی یاخو هەسەنگاندنی کتێبێک چۆن ئەکرێ هەموو مەرجەکانی ئەبایەت یا بای بکرێ ئێستا نایکەم بۆ لەبەری ئەوەندەم کرد کەس نەی دەستخۆش ئەی تۆش سار دەبێتەوە ئێستا مامۆستا چیەکە ئەو 10 نمرە بە 10 نمرەش ئەکاتە ئیمتیحانێک ئەمە وای کردووە توانەکانی خوێنکار بمرێت هیچ توانایەکی نییە جا بۆی ئەمانە پێویستە بەدەستچوونی بۆ بکری و باش کرێت دەستت خۆش بێ مامۆستای من زۆر سپاس بۆ بەشداریت مامۆستا پەیام فەرموو دوایش مامۆستا حەسەن و مامۆستا میدیا ماون و دوای دەرفەتی مامۆستا شاسوار بێت مامۆستا پەیام فەرموو ئاستانەکەمم کاتتان باش هەموو باشتر مامۆستا سپاس دەکەم کاک دکتۆر سپاس ئازام سوتفەیە نا بە زۆربەی ئینگلیزیەکان خڕبووینەوە زۆر باشە فەرموو مامۆستا زۆر سپاس دەکەم دەستەکانی مامۆستا شاسواریش خۆش بێ بەڕاستی پێشنیارەکەم هەر کەسێک لە بواری زمانی ئینگلیزی ئەو ڕسالی ماستەری مامۆستا شاسوار بخوێنێتەوە بەڕاستی استادێکی باشەکات وضعوت ئەگەر بە PDF لەلاتە مامۆستا شاسوار لەمان بنێرە ئەمە لەگەڵ گروپەکان شێری دەکەین ئەکەیتی چەند نسخە لە بۆ وەزارەت چووە بەس داخۆ دەزان لە چیان دانای مامۆستا بڕە من لەلامە بە پاسپۆرتی بەڕاستی ینی هەموو زۆر شتەکان دەخوێنمەوە زۆر سپاسیەکەم بۆ ئەو شتە باشی پێشکەشی کردوون من ئەمویست لەسەر هەر ئەو مۆزوع دوور نەکەومەوە بەڕاستی یەک دوو پرسیارم هەبوو دەمویست بە وەڵامم دەستکەوێن
من تێنە گەیشتم بۆچی هەندێک جار سێ وەڵام دائانێن لەو مامۆستا بورهان پێم وابێ باسی کرد هەندێک جار چوار وەڵام ئێمە لە ئامادەی چوار وەڵام دائانێن عادەتەن لە وەڵامە ڕاستەکانە بنایەکی علمی ئەمە دائانێن بۆ نمونە بۆ سێ نیە بۆ چوارە يعني ئەمە ئەمیست بزانام لەسەر سکێڵێکیان لەسەر چ بنەمایەکی علمی ئەم شتەدانراوە لە کاتێکا بەڕای من پێ ئاسانترێ بۆ تەڵەبە هەروەها من لێک شتی ماسە شاسوار لە پێشنیارەکان لە ڕسالی ماستەرەکەشی باسی کرد تا ئێستا من بەدوای ئەو وەڵامەوەم بۆچی ئەم ئیمتیحانانە لەگەڵ منهەجەکە یەک نییە یعنی من کاتێک ئێستا ئیمتیحانی تەڵەبی پۆلی 12 کەم لە ڕاستیە مامەسا ئەتوانن وەزارەتی پەروەردە لیژنیان بێتە مەکتەبەکان تەماشا بکەن ئەو سوالانی وەزارەتی تربیە بە ئێماڵە 50 بە 50 سوال بۆ تەڵەبی پۆلی 12 بێنەرەوە حتا ئەم هەفتە پێش و ئەم مانگە پێش ئێمە ئیمتیحانی تەڵەبەمان کردووە ئەوەی نووسین لە 50کە تەڵەبە بەجێ هێشتووە کاتە تەڵەبە بانگەکەین ئەڵێن بۆ جواب نادەیت تۆڵێ مامۆستا من 2 مانگێکی ئیمتیحانم هەیە من خۆم بەس بۆ هەڵبژاردن حاضر کردووە یعنی لە کاتێکە ئەوان دەزانن هەر هەمووی هەڵبژاردنە بۆ لەلایەکی کە وەزەخت لە ئێمەکان بەو شێوە پرسیار بۆ تەلەبە بێنینەوە لە کاتێکە مەفروض ئێمە تەلەبە وا ئامادە بکەین بۆ ئیمتیحان کە هەر یعنی ئەو شێوەکەیەتە بەردەمی تووشی شۆک نەبێت هەموو ئەو پریپەرێشن و ئامادەکاریانی ئێمە هەروەکو ئیمتیحانی وزاری مطابق بێیانی دەست خۆش مامۆستا خاڵی ئەخیری شەم هەر بە کورتی باسەر کاتی برادران نەگرم شتێکم گوێلی ئەبوو کاتی خۆی لە کولیە جاروبار لەم داولولاش گوێم لێ بێ لە ئیمتیحانی مەڵتیپڵ چۆیس و هەڵبژاردنەکانە کاتی خۆی مامۆستایەکمان لە کولیە ڕێزڵام هەیە بۆی ئەم شتەی بە دوو جار تەطبیق کرد خەڵەتەکان ڕاستەکانیان لەبرد جا من ئەو کاتە بەڕاستی پێی ئیزعاج بووم چونکە شتێکی ئیزعاج بوو بەڵام ئایا لە ڕووی ئەکادمیەوە قەت بیر لەمە کراوەتەوە بۆ نمونە ئەگەر غەڵەتێک ڕاستێک ببات تاڵەبە بەو شێوەیە باجیەک نتوانێت جواب بداتەوە یان کارمەندێک نتوانێت جواب بداتەوە ئەو کاتە تاڵەبە بگەڕێتەوە سەر ئەو ئاستەی بە تەواوەتی منهەجەکە بخوێنێ اینجا بیر لەوە بکاتەوە وەڵامێک جواب بداتەوە یعنی هەر لە خۆیەوە تازێت زۆر پاسانەکەم چاوت خۆش هەوڵ دەدەن ئینشاڵڵا زۆر سپاس مامۆستا حەسەن مامۆستا میدیا ئەو دووەمانەوە بەرەو سەعات 11 دەڕۆین ها ئاگادار بن فەرموو مامۆستا حەسەن السلام عليكم. عليكم السلام مامۆستا حەسەن دەستخۆشی لە دیتۆریمدا دەکەینەوە زۆر سپاسی مامۆستا شاسواری دەکەین بۆ پرزنتیشنی کە کردی بەڕاستی ینی کۆمەڵێک خاڵ هەیە ینی پێویستە ینی تەرکیزیان بکرێت کرد کە باسی هەڵبژاردن دەکرێت و خاصەن باسی ئەو کێسانە دەکرێت کە لە وەزارەت پەروەردە دەکرێت یەکێک لە خەلە لە گەورەکان بەڕاستی هەڵبژاردن بۆ سواوە لەبەرەوەی منهەجەکە سواوە یعنی زیاتر لە 15 ساڵە هەمان منهەج وازام لە هیچ دنیادا لە هیچ وڵاتێکی پێشکەوتوو نییە 15 ساڵ 20 ساڵ هەمان منهەج بخوێنرێت بۆیە سوالەکان صراحەتەن هەڵبژاردن بێتنە تەقلیدی دووەم قیاس تەقویم یعنی بابەتێکی زۆر گرنگە بەڕاستی یعنی وەزارەتی پەروەردە و لانەی بڵێم خوێندنی باڵاشن بە تەرکیزی ناکاتێت کرد کە ئەو کەسانی کە دەبن بە مامۆستایان مامۆستان لە وەزارەتی پەروەردە یعنی خۆلی بەردەوانیان پێ ناکرێت بە صراحەتەن لە بواری قیاس تەقویمدا من خۆم لەوانەیە دەزانین لە پەیمانگای ڕاهێنان بووم یعنی ڕاهێنانمان زۆر بە مامۆستایان کردووە بەداخەوە زۆربەی مامۆستایان نازانن قیاس تەقویم چییە پرسیارمان لێکردن و لە 95% مامۆستایان قیاس دەکەن بەڵام تەقویم ناکەن و باز گەڕێنەوە سەر تێستەکە ئێمە خۆمان وەک هەمووتان دەزانین یعنی سێ جۆر تێستمان هەیە ئۆڕەڵمان هەیە ڕوتینمان هەیە و پراکتیکەڵمان هەیە یعنی لە ڕوتینگەکەش ئێمە چیمان هەیە سەبجێکتیڤمان هەیە ئۆبجێکتیڤمان هەیە یعنی خوبەڕای هەموو دنیا تەرکیزیان کردوتە سەرەوانە لایانی سودی ئیجادیاتەکانیەوە و هەڵبژاردنش جزئێکی بچووکە لە ئۆبجێکتیڤ تێستەکان بڵێن ڕاستی چەوت هەیە گەیاندن هەیە بۆشایی ئەوانە هەمویان دەچنە بواری ئۆبجێکتیڤەوە و بۆیە خوبەڕا دەڵێن ئۆبجێکتیڤ تێستەکان بڵێن بە هەڵبژاردنەوە ئاستی خوارەوەی زیرەکی مرۆڤ قیاس دەکات واتە ئێمە بەپێی ئەو تێستانی کە لە وەزارەتی پەروەردە دەکرێت بە پۆلی 9 و پۆلەکانی کرد بە سیستەمی هەڵبژاردن یعنی ئێمە تاوەکو ئێستا ئاستی سەرەوەی زیرەکی قوتابی و خوێندکارەکانی خۆمان قیاس دەکردووە تەنها ئاستی خوارەوەیان و بۆیە ینی خوبەڕاش دەڵێن ئۆبجێکتیڤ تێستەکان دەکرێت لە 100 لە ساڵە 140 بێت بە هەموو جۆرەکانیەوە نەک فقط هەڵبژاردن یعنی دەبێت لە 160 دەبێت ئاستەکانی تر بێت
طبعا بۆی ئاسی سەرەوەی ئێمە زەکائی خەڵکەکانی خۆمان بپێین بۆی خەڵکانی دروست بکەین بتوانین زیان بکەینەوە چێ کە ئاسێکی بەرزە و چێمان ماوەندەوە چێ لە خوارەوەی دەست خۆش مامۆستا حەسەن دەزانم قسە زۆر هەڵدەگری ئەگەر قسەی زۆرە دەستخۆشیتان لێ دەکەم ئینشەڵا لە وەفرێکی لە فرسەتی تر ئینشاڵڵا بەڵام ومێدواری یعنی پێداچوونەوەیەک بکرێتەوە هەم لە مەنهەجەکانش کە سواون سوالەکان زۆر بتنە تەقلیدی وەکو خۆشتان زۆر باسییان کرد لە برادران هەمووی بیتە مەزەمە و مەزەمەکان دەڵێ فلان سوال و فلان سوال ساڵێک و دووبارە دەبنەوە دەست خۆش زۆر زۆر سپاس با مامۆستا میدیاش قسەی بکە مامۆستا میدیاش هەل لە وزارەتی پەروەردە خیبرێت زۆرە ماستێری هەیە و تەڵەبێتی زۆراشەوە بزان یان تەڵەبەی ماستەرە نازان سپاس دکتۆر شەوتان باش ماستەر یان دکتۆرای ماستەرم ئینشاڵڵا دکتۆرا بەڕێوە خبرەتی زۆری هەیە لە وزارەتی پەروەردە مامۆستا میدیا زۆر سپاس مامۆستا هیمداد سپاس مامۆستا شاسوار هەردووکتان باش دەناسم سپاسانەکەم لە ئەنجامدانی ئەو وێبینارە خۆشحاڵم کە مامۆستا بورهانیش لەگەڵمانە ئەگەر مابی لەگەڵمان ئێستا بە ڤیدیۆ لەگەرمان زۆر باشە قسەکانی من ئینشاڵڵا چووکە درەنگە و آخر کەسیشم کورتێکەمەوە لەسەر هەندێک ڕەئی و پێشنیاریش لۆ خۆمان لە وەزارەتی پەروەردە لەسەر ئیمتحاناتی پۆلی 12 یەکەم شت وەکو مامۆستا بورهانیش ڕاستی کردەوە قسەکە من ئەوەندە دژی مەڵتیپل چۆیس نیم مەڵتیپل چۆیس دەکرێت کریتیکەل تینکینگش بێت چونکە ئەها وەکو مامۆستا بورهان گوتی شەرت نییە دیستراکتەرەکان هەر هەمویان یەک بە تەنێ ڕاست بی ئەوانێکی هەر هەمووی هەڵە بیت نەخێر جاری وا هەیە ڕاست هەیە و ڕاستتر هەیە و ڕاستترینیش هەیە یعنی لێرە تەڵەبە دەبی مشتی بەکاربیینی کامەیان ڕاستترینە لەو ئۆپشنانە کەواتە جۆرێک لە کریتیکەل تینکینگ ئیشی لەسەر دەکرێت لە مەڵتیپل چۆیسیش یعنی شتێکی وا هاکەزایی و بەسیط نییە بیری لێ بکەینەوە هیچ نییە و با بەکارنێت نەخێر وسیلەکی زۆر باشە لۆ تێستکردنی ئاستی ئەکادیمی قوتابیەکانمان ئەوەی من زۆر دژیمە لەسەر مەڵتیپل چۆیس ئەوەیە کە قورسایی هەموو خوێندنی 12 ساڵی قوتابی خراوەتە سەر کۆتا ئیمتحانی پۆلی 12 یعنی ئەوە بوویتە وەکو کابوسێکە بۆ دایک و باوکان بۆ مجتەمع بوویتە یعنی بوویتە سەبەبی ئەمڕازی نەفسیش لە ناو مجتەمع کە هەموو قورسایی خوێندنی هەموو 12 ساڵی لەسەر پۆلی آخر ئیمتحانی پۆلی 12 و مەڵتیپل چۆیسیشە خۆی مەڵتیپل چۆیس تێستێکی زۆر باشە ئەگەر وەک خۆی ئەنجام بدرێت جگە لەوەش کە مەڵتیپل چۆیسە بەڵام غەڵەتی زۆری تێدایە زۆر جار تووشی شۆک دەبن و قوتابیەکان و ئەوەی زیرەکە و ئەوەی وەسەڵتە و دوات دەرەجەیان دەدرێتە ئینجا پێشنیارم هەیە لۆ حەلی ئەو کێشەیەش لە دواتر باسی دەکەم آخر شت ئەوە منجا یەکشتی تریش هەیە بڕواب کە ئێستا لە پۆلی یەکی ئیبتیدائیڕە تاڵە مامۆستایەکە وا بیر دەکاتەوە ئینجا لۆ فێریکەم لە ئاخیرەکەی هەر هەڵبژاردنە یعنی وا خەریکە خوێندن یعنی زۆر تەسب کرایتەوە لەبەر خاتری پۆلی 12 بابێمە سەر قۆناغی ئامادەیی ئێستا ئینشبازانم وەزارەت بەتەمایە یعنی گۆڕانکاریەک بکرێت لەو قۆناغی ئامادەکاریە بۆ زانکۆ باشە لە 10 و 11 و 12 چ خێرە لەدا بە شێوازێک بخوێنی و لە دەش دەخوێنی کە دێتە 12 هەموو شتەکان کۆتایی پێدێت لەسەر یەک ئیمتیحان یعنی مەفروزە قورسایی ئەنجامی ئەو قۆناغا دابش بکرێت بەسەر قۆناغەکاندا بەسەر 10 11 12 لە پۆلی 10 و 11 و 12 لە وەرزەکاندا هەڵسەنگاندن هەیە پاراگراف هەیە ریدینگ هەیە دەتوانن سپیکینگە کە تەماشا کتێبەکە بکەن هەموو سکیلەکانی تێدایە بابەتەکانی تریش با باسکەین طبعا زۆر شتیان باس کرد پسپۆری نییە و نازانم چی نییە ئەوانە هەمووی ڕبتی بە کەسانەکە مامۆستایەکە و شخصەکان خۆیانەوە هەیە چەند پەرە بەخۆی دەدات تا چەند ڕازیە لە ئاست و ئەدای خۆی ئیتر ئەو بابەتە چیرە باسی ناکەم ئیشمان لەسەر ئەو تێستەیە کە ئەنجام دەدرێت لە هەموو قۆناغەکان لە 10 و 11 و 12 دەرەجات تەوزیع کرایە یعنی پاراگراف نووسین هەیە کریتیکەل تینکینگ هەیە بەڵام مامۆستان نایکات یعنی خەلەلەکە سیستەمەکە هەیە ڕێگولیشنەکان هەمووی دانرایە بەڵام مامۆستا جێبەجێی ناکات من ئۆبزەروی 100 مامۆستاشم کردێ لەو هەولێرە
لەوانەیە 180 دەڵێم جێبەجێ ناکات ئەو شتانە جێبەجێ ناکات پرسیاری 100 تا 200 مامۆستا ببوورە ئەو قسە دەکەم دکتۆر گوتان هیچ هەڵسەنگاندنێک ناکرێت ئەمن خۆم شخصی خۆم بە چەند ڕۆژێک پێوە بوویمە و زۆریش هیلاک بوویمە هەڵسەنگاندنم لۆ ئەو مامۆستانێک کە خۆم ئۆبزێرم کردینە لە ناو پۆلەکان تەقیمی ئەسئیلەکانیشم کردو و ئەنجامیشیان بەدەست گەیشتیە ئەمن ڕام ئەنجامەکەی عادەتەن فیدباک خەلەلەکان بزانرێت بەڵام باشە زۆر باشە و بە ئاست بەدەستی گەویشت ئەو مامۆستایەکە ویستیتی لە چێ خەلەلەیە تەلەفۆنی لۆم کردیان پێم گوتی خەلەلەکانت ئەوەیە بەل ئەوەم باسی شخصی خۆم دەکەم باشە لەبەر ئەوەی بزانین کە هەر ئەوە نیە هیچ نەکراوی هیچ ناکرێت و تەقیم ناکرێت بەڵێ دەکرێت بەڵام ڕەنگە بەکەم و کورتیەوە بکرێت ڕەنگە لە هەندێک شوێن بکرێت هەندێک شوێن نەکرێت ئەوە یەکتر ئینجا مەسەلەی مەڵتیپل چۆیس لۆ پۆلی 12 يعني من پێم باشە بەشێک لە ئەکادیمیک ئەچیڤمنتی ئەو قوتابیانی لەسەر بێت یعنی بەشێک لە 10 11 و 12 لەو شوێنێک کە خوێندیتی یعنی ئەو هەم بەلو بە بەلاش بڕوات دەبی ئەکادیمی لایەنی چیت پێدەڵ ئاستی ئەکادیمی قوتابی ڕەچاو بکرێت ئەو توێستە بە هەبی بەڵام بەشێکی کۆتایی دەرەنجامی کۆتایی نمرەی لەسەر بێت منافەسەیە بالضبط ئەوە منافەسەیە ئەوە بەشێک بیت لۆ وەرگرتنی لە زانکۆ یعنی سەبەبەکە ئێستا دەیخمە سەرشانی جەنابتان کە لە خوێندنی باڵانە لەبەرچی ئەتیمادی کولیتان لەسەر دەرەجەی پەروەر وەزارەتی پەروەردەیە لەبەرچی هەر زانکۆیەک فلتەری تایبەتی خۆینە مەفروضە لەوێش تاقیکردنەوە هەبی مقابلە هەبی دەرەجەکەی پۆلی 12 تا 50 توێستی منە جامیعەکە مەفروضەوە بڵێتن 50 لەسەر دەرەجەی کولیە وەزارەتی پەروەردەیە لە پۆلی 12 لە مەرحەلەی ئەعدادیە چەندی چینایە بەڵام وەرە 50 ئیمنە جامیعەیە کولیایە هەرچەیە مەفروضە تێست و فلتەری تایبەتی خۆی هەبیت پێشتر ئەو شتە هەبوو لە زانکۆکان بە تایبەتی لە زمانەکان ئەم باسی زمانی ئینگلیزی دەکەم بە تایبەتیش ئەو مامۆستایانەی مجاز کە دەهاتنەوەدان خوێن دەبایە مقابلە بکرێن دەبایە ئیمتیحانی لیاقە بکرێن لیاقە بەمانای فتنس نا بەمانای زمان گرتن و ئەوانە زمان و چەند مامۆستایەکیش لە لای خۆمانەوە ڕەفز کراینەوە کە بێن لە بەشی ئینگلیزی بخوێن چکە پێمان وا بووە کە ئەوانە ناتوان ببنە مامۆستای سەرکەوتوو دکتۆر ئەوە هەموو کولیەکانی تەڵەبەت حەزی لە توبە حەزی لە توبە کاکە نۆهۆت نایە بەها نۆهۆت دەرەجە ینی نایە نۆهۆتی هینایە و حەزی لە توبە بە هەر زۆرۆفێک نۆهۆتی هینایە بەڵام دەچم تەقدیمی کولی توبەکەم و لە فلتەرەکانی دەرەچم چکە زۆر لێ هاتوون و زیرەکم و ئەچم دکتۆرەکی سەرکەوت و تەڵەبەک 102 دەینی بەڵام هیچ حەزیشی لە توب نییە لە فلتەرەکانی توبی بدان کولی توبی بدە هیچ دەرناچی ئەو تەڵەبەیە لەبەر ئەوەی ئاستەکەی توب نییە یعنی لە کۆڵ ئەو مەشاکلانە ئەوە ڕێگوتیان تەواوکاری یەکترن وەزارەتی پەروەردە ئەو دووەکاری یەکترینە اینجا ینی ئاوتپوتەکەی بەش دێتەوە کنەنگۆ دەبتەوە مامۆستایانی لە بینی دوو وەزیران لە بینی دوو وەزیران مامۆستا بڕان نکتەیان دەجێراوە دەیانگۆ وەزیرێکی پەروەردە وەزیرێکی خوێندنی باڵا گلەی لە وەزیرێکی پەروەردەی کردبوو گوتبووی ئەوە چییە ئەوانەی لۆمان دەنێرن هەمووی نەخیندەوارن شتێکی وای گوتبوو ئەویش جوابی دابەوە گوتی ئەو نەخیندەوارانمان بۆ چ خۆمان بە مامۆستا لۆ دەنێرنەوەیان والله ڕاستەکە هەر بە نەخوێندەواریش دێنەوە لامان ها ئەگەر بێ سەر پێشنیارەکان وەختەکەمان زۆر درێژە اینجا خەلەلەکەمان ینی لە دێمە سەر باسی خەلەلی پرسیارەکان دەکرێن کاک شاسوار باسی ئەوەی کردبوو دوو لیژنە هەبی لیژنەک پرسیار دابنێ و لیژنەکیش بە دووار دابچوو بکە عادەتەن لە مەسەلەی لەبەر ئەوەی شتەکە زۆر مەسیریە کە زۆر لیژنە دروستە بیتن ئیدی تەسەڕوبی پرسیار و نازانم چی ئەو بەزم و ڕزمە ڕوو ئەداتەوە پەی لە ئەساسا من پێشنیاری ئەوەم پێ باشترە یەک لیژنا لە سێ4 ئەندام 3 کەسانی پسپۆر و لێ هاتوو لە هەر بوارێک کوێشن بانک دروست بکرێت بەڵام نەک وەکو ئێستا هەم یاڵە مامۆستا فڵان پرسیار و دانی پرسیارەکان فڕدەمە ناکوێشن نەخێر ئەو پرسیارانەش فلتەر بکرێت خۆشتری مامۆستای باش بتوانانی پرسیاری باشش دابنێ یعنی ئەو لیژنەیە تەنها فلتەر بکات ئەو کوێشنانی کە فعلەن ئەکادیمین زانستین ئەوانە بخێنە ناو بانکەکە نەک هەموو پرسیارێک بستە ناو بانکەکە ئینجا ئەو کەسێک کە پرسیار هەڵبژێری یەک ئەسئیلەی هەڵە چێشمی یاڵە ئەوە ئی باشە زۆربەی وا بڵاو بیتەوە هەموو پرسیارەکانی مامۆستا فڵانی بوو ئەو ساڵ
لەبەرەوەی یەک کوێشنی یەک کەسی هاتیدا ینی ئەگەر کوێشن بانکەکەش پێویستە بە فلتەردا بڕوە ئەو لیژنەیە بتوانێت بزەبێت کوێشنەکان پێش ئەوەی داخلی بانک بن فلتەر بکرێن ئەو کاتی ئەو هەموو غەڵەتە و ئەو هەموو کەم و کورتیانێ زۆر جار دەبینین ڕوونادات و ماوسە بورهان لێرێ ئینشاءالله گوێ لە قسەکان زۆریشی نووسی ئاگادارم دەزان خۆش مامۆستا شاسوار ئەگەر جەنابەت کاکتۆرجان کاکتۆر دەستەکان خۆش بێ سپاس بۆ مامۆستا سەنگەر مامۆستا من مامۆستا پەیە مامۆستا حەسەن مامۆستا میدا بەڕاستی هەمووتان بابەتەکەمتان زۆر دەوڵەمەندتر کرد چونکە من ڕاستی لە ناحیەی تیۆری باسی بابەتی هەڵبژاردنم کرد ئێوەش هاتن زۆر نمونەی عملی و واقعی و لۆکاڵی کوردستانتانەنا کەم بەڕاستی جێگای فەخرە بۆ من چونکە هاتن چۆن لەناو لە تۆپ شتێکە پێڵن GP ممارس جنرال پراکتیشنە حەقە لە پەروەردەش TP هەبێ تیچە پراکتیشنە یعنی ئەو مامۆسانی کە بە فعلی لەناو کلاسن لەناو پۆلن لەناو پرۆسەکەن وەزارەتی پەروەردە سوودیان لێ وەربگرێت ڕاستی زۆر پێشنیاری زۆر جوانتان کرد بەڕاستی یعنی هەموو جێگای ڕێزە ئیتر چۆن وەزارەت و کەسانی پەیوەندیدار و برادر سوودی لێ وەردەگرن بەڕاستی ئەوە دەکەوێتە سەر ئەوان من زۆربیان پرسیارەکانی مامۆستا پەیامی مامۆستا پەیام پرسیارێکی لێ کردن دەسەر چ بنەمایەک ئەو هینەدادەن بێت تابان ئەو بژاردە و ئەوانە کەدا دەردێ لەسەر ئەساسی لەسەر لۆجیکی چانزدانە بە قوتابی مەسەلەن کە تۆ لە ڕاست و هەڵە 150 چانزدەی بە قوتابی احتیمالە 150 دەرەجە لێ دەڕەوە بەڵام کە تۆ سێ بژاردە دیدەی تێ ینی دانێکی ڕاستە و دوانی غەڵەتە بە هەمان شێوە تۆ 150 چانسی دەدەی کە غەڵەتە 150 جارشکە چانسی دەدەی کە وەڵامی ڕاستیەیە کە چوار بژاردەدا دەنێ 175 چانس دەدەی بە قوتابێکە دەڵی تۆ کاکەسیانی فەرامۆش بکە ئەم 175 چانسمدا بە تۆ کەسیانی هەڵەیە دانێکی ڕاستە بۆ ئەوەی دەرەجەی کەم لێ بڕوە بۆ ئەوی بە شێوەیەکی گشتی دەرەجەی کەم لێ بڕوا چکە بۆ خۆتان باش دەزانن ئەگەر قوتابی دەرەجەی کەم هێنا یاخۆ نەتیجەکەی خراپ بوو کاریگەری نەفسی لەسەر قوتابی هەیە کە لەوانەیە تەسیر کاتە سەر ئیمتحانەتەکانی دواتری یاخود مەرحلەکانی دواتری هەمووشمان باش دەزانین ئەگەر کەسێک لە ڕووی دەرونیەوە تووشی تێکشکان بوو لەوانەیە چاکردنەوەی ئاسان بێت بۆیە دانانی ئەو بژاردانە کە زۆر یاکەمە لەسەر ئەساسی چانزدانە بە قوتابی کە دەرەجەی کەمتر لێ بڕات نەوەکو زۆری لێ بڕات هەموو ئەوانەی ترش بەڕاستی سواز بۆ ئەو نمونانە من لەو کەسانە کە بڕوان بەوە هەیە هەموو شتێکی جیهانی کە ستانداردی جیهانیە دەبێت لە ناوخۆ بە تامی خۆماڵی بکرێت یعنی مەرج کەسێک لە بەریتانیا پێشنیارێکیە بۆ من بگونجە لە هەولێر یاخود لە سوید پێشنیارێکی بۆم ستانداردەکە جوانە ستانداردەکە وەربگرە بەڵام وەرە بە تامی کوردستان بە زمان بە فۆنەتی بە عادەتی کۆمەڵاتی بیکە بە خۆماڵی ئەو کاتە هەردووشتی هەڵکێشکە پێوا دەکەم بەرهەمی زیاتر دەبێت باشتر دەبێت بەڵام وەکو خۆی جێبەجێ بکرێت تەسەوور دەکەم کێشەی لە دروست بێتوانێت دەستت خۆش مامۆستا بەڕان دەست بەرز کردەوە یان هەر قەدیمە دەتەوێت فەرموو من شەرمەزارم کە جارێکی دیکە سپاس کە کاتان بە مندا طبعاً کۆی گشتی قسەکان هەمومان کۆکین لەسەر ئەوەی کە هەڵبژاردن کەسمان دژینی بەڵام هەمومان دڵنیاین کە ئەم شێوازە کافی نییە بۆ هەڵسەنگاندنی نابێت تاکە پێوەربی نابێت تاکە پێوەربی لەبەر چن لەبەرەوەی کە یەکێک لە مامۆستاکان نازم ناوەکەم یاداشیش کردووە بەس نازم لە کوێم نووسی ناکرێ تاقیکردنەوەکان لەگەڵ مەناهج بە شێوەیەکی گشتی یەک نەگرنەوە چەمکی مەناهج بەداخەوە زۆر جار لای ئێمە تەنها بە تێکسبوک و ئەوانە لێک دەدرێتەوە بەڵام مەفهومە گەورەکەی زۆر لەوە گرنگترە لە ساعاتی خوێندن لە شێوازی وانەوتنەوە لە پێگەیاندنی مامۆستا هەتا دەگاتە هەڵسەنگاندن جا تۆ هەڵسەنگاندنی ڕێک بخەی لەگەڵ مەنهەجەکە نەگونجێ طبعا خەلەلێکی گەورە دروست دەکاتن من یەک مەوزوعم پێگرنگە هەموو ئەو دەردەدڵانەی کە باس کران ڕاستن هەمووش لە دڵسۆزیە بەڵام با تۆزێک بە ڕاشکاوی قسە بکەین ڕێگری نییە لەوەی ئەگە پێشنیازی باش بێت
مەسەن من لەو خاڵەوە دەست پێ دەکەم کە گوێ لە مامۆستایان ناگیرێ هەر بۆ زانیاری بەڕێستان پێش ماوەیەک لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی پەروەردە باس لە دامەزراندنی سەرپەرشتیاری نوێکرا ئەو بابەتەی کە سەرپەرشتیاری پسپۆری هەبێ یان نەبێ کە دووسێ لە بەڕێزان جەختیان لەوە کردەوە کە بگەڕێنەوە بۆ هەبوونی سەرپەرشتیاری پسپۆری ئەو بابەتە مناقشە کرا کە سەرپەرشتیار بەڕاستی دوور دەکەوێتەوە لە پسپۆریەکەی بەو حکمەی کە لە ناو پۆل دوور دەکەوێتەوە لەوانەوتنەوە دوور دەکەوێتەوە ئەو ڕایە لە وەزارەت بەش یعنی پاڵپشتێکی زۆری لێکرا کە زیاتر پشت ببەسرێ بەو مامۆستانەی کە بە فعلی لە ناو پۆلدا وانە دەڵێنەوە 100% لەگەڵ ئەوەدامە بەڵام دەڵێن ڕای مامۆستا وەرناگیرێ مامۆستا لە کۆنفرانس بەشداری ناکە بەڕێزان 130,000 مامۆستات هەیە چۆن اختیاریان دەکرێت غێر دەبێت شێوازێک هەبێ کۆمەڵە مامۆستای کۆ ببنەوە نوێنەرێکیان هەبێ مدیریەتێکی تربیە هەیە مدیریەکی عامە هەیە دەبێ بە شێوەی هێشووی ڕایەکان کۆ بکرێنەوە هەتا بگەنە وەزارەت بەڵام ئەگەر بە شێوەی تابێتن ئەگەر بێ پرۆژەیەکی تێر و تەسەل بێ بەڵام من یعنی بەداوامەوە زۆربەی ئەو شتانەی کە بەو شێوازە دەگەنە وەزارەت متەکامل نین یعنی لە ناو دوو بەداوای لێبوردنەوە کرچ و کاڵن من تا ئەزمونێکی خۆم هەیە کە مامۆستا بورهان بەس لەبەر کاتەکە ئەگەر زیاتر قسەکان لەسەر تاقیکردنەوە بی باشە دەزانەوە دەردەلیانە جارێتر ڕەنگە لەسەر کێشەی پەروەردەکەەوە هیچم نەما بەڵام کۆمەڵە خاڵێک هەیە لەسەر مشرفی پسپۆری لەسەر پرۆگرامەکان لەسەر فەلسەفەی وەزارەتی پەروەردە کە زۆر باز دەکرێت قسەم لەسەری هەیە دەکرێت دەکرێت جەنابتان ئەوانە بکەنە بابەت بۆ بۆی بینارەکانی داهاتوو من پێما خۆشە جەنابەت داوەت دەکەین لە ڕۆژێک لە ڕۆژەکان لە هەفتێک لە هەفتەکان لەسەر هەرێک لەو تەوەرانە دەتوانێت ئەزانی من کێشەیەک هەیە ئەگەوە لای من هەردەنگت نەما مامۆستا پێ دەچی کارەبات بڕابێ لەو دەچ کارەبا بڕێکاک زۆر ڕاستە نزیکیان زۆنی وات نازانم لەو ئاخر لەحزە دکتۆر عەبدستارەوە تا ئێستا بەخەبەریەت و دەستی بەرز کردەوە دکتۆر عەبدستار بەڵێ کاکە دکتۆر شەوتان باش ئەحواڵتان کە پێشەکی دەستخۆشتان لێ دەکەم دەستخۆشە مامۆستا شاسوار دەکەم و برادران و هەموو خوشکانی عزیز کە ڕاو بۆچنی جیاجیایاندا ئەو بابەتە کاکە دکتۆر زۆر زۆر فراوانە زۆر لە خۆ دەگری زۆرش هەڵدەگری بەڵام مامۆستایەکی سپۆڕی کوردی قسەی جوانی کرد خۆت یەک لەو کەسانە بووی ئەمە شارەکەمان کردێ زۆر جاران مؤتەمەرات دەکرێت بینی وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی پەروەردە خەڵکانێک دێن ڕسم دەگرن چەند وشەیەک دەخوێندرێتەوە و چەپڵە لێ دەدرێ و بینەوە بەردە و ئیش ڕێزی پێشەوە دوای پاش افتتاحەکەی دەڕۆن پاشەوی هیچ ئەنجامەچی نابی چەند مؤتەمەریشمان کرد و هیچێکی سەری نەگرت و هیچێکی نەگەیشتە ئەو بابەتە بەڵام ئەمن دووسێ جارە لۆ جەنابتان دەنووسم مەوزوعی زۆر 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 گرنگ هەیە ئەگەر دەکرێت لە یەک دوو هەفتەیدا بێ بیکەنە مەوزوع و یەکچی بین لەسەر مەسەلەی ڕاهێنان و بینین ئێستا گرفتەی زۆر زۆر گەورەی دروست کردێ لە ئەو کۆلێژانەی کەوا کۆلێژی پەروەردەی بنەڕەتیە پەروەردەی گەورەیە پەروەردەی وەرزشیە فنون جەمیلەیە ئەو کۆلێژانەی کەوا تەطبیقیان هەیە بەڵێ ئێستامە ئۆزان مامۆستا بورهان باسی لیجنەیەکی کرد گوتی جنابی وەزیری تەربیە تەکلیفی کردیمە ئەوزان مەماش لە جامعی سەلاحەدین ئەمە لوجنەکەینە سێ چارەچین بەزداری هێشتا تەفعیل نەکرێ ئەو لوجنەیە ئەو مەوزوعە زۆر هەڵدەگری وەرمانگرت پێشنیارەکەما وەرگرت ئەگەر دەکرێ بیکەنە مەوزوعەک زۆر زۆر سپاسان دەکەم شتیت کەنارێم لەبەرەوەی جەماعەت زۆر تێر و تەسەلی باسییان کە زۆر سپاسان بەشتان خۆش بێت زۆر سپاس بەڕێزان داوای لێ بم دەکەن بۆ تاخیربوونەکە زۆر زۆر سپاس بە ناوی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری سەرەتا بۆ مامۆستا شاسوار کە تا کاتی پێبەخشین و لەگەڵمان بوو ئەرکی کێشە هیوادارن بتوانێت هەم نامی ماستەرەکەی هەم ئەو نامیلکانە لە زووترین کات بتوانین بەدەستمان بگات تاکو بڵاوی بکەین و سودمەند بین تێیدا زۆر سپاس بۆ بەشداربوانی بەڕێز کە لەگەڵمان بوون بە سەرنج و تێبینیەکانیان بە خیبرە و ئەزمموی خۆیان بابەتەکان دەوڵەمەندتر کرد زۆر سپاس بۆ ستافی ئەکادمیای مێگامایند مامۆستا شەماڵ فرمێسخان کە کشتیوان کە
هەم بە دیزاین و بە تۆمارکردن و ڕێخستنی فۆرمەکان لەگەڵمان بوون. مامۆستا شاسوارەگە وشەی کۆتاییت هەیە وتەی کۆتایی؟ دەستان خۆش بێ کاک تۆجان ئینشاڵا لە بیدات باسم کرد ئینشاڵا ئەمە یەکەم وێبینارە و دوابی وێبینار نابێ ئینشاڵا بەو هیوای بتوانین هەم شتی گەورەتر و حتا شتی کۆنفرانس و یاخود مینی کۆنفرانسی ڕوبەڕووشمانەوێت کە زۆرتر قسە و سەر بابەت جۆرا جۆراکەم. زۆر سپاسانەکەم. دووبارە زۆر سپاس بۆ هەمولاک، سپاس بۆ ڕاو و پێشنیاز و بۆ چوونەکانتان. دڵنیابن ئێمە ئەوەی لە توانامان دەبێ بەردەوام دەبین لەگەڵ ئێوەی بەڕێز بە پاڵپشتی ئێوەی بەڕێز تاکو هەم دەست لە سەبرینەکان داوێن هەمیش ئاراستەی چارەسەریەکانیش دیاری بکەین بە پێی توانای خۆمان. دووبارە زۆر سپاس و شەوێکی شاد بۆ هەمولاک.